ناوی کتێب ژنە قژسوورەکە، ناوی نووسەر ئۆرهان پامۆک، وەرگێڕانی لە تورکیەوە سامان کەریم، بابەت ڕۆمان، نۆبەتی چاپ دووەم 2007 چاپخانە ئەندێشە، خوێندنەوەی نەرمین عوسمان محەممەد. بۆ ئەسڵی پێشکەشە. ئۆدیب باوکی خۆی دەکوژێ، لەگەڵ دایکیدا دەخەوێ، گرێکوێرەی سفینکس دەکاتەوە. واتای ئەم سێ چارەنووسە چییە؟ بە گوێرەی بیرروباوەڕێکی کۆن کە لە ناو ئێرانیەکانە باوە ئەبێ بیریاری مەزن لە شەهوەتی ئەهریمەنەوە دروست ببێت. لە کتێبی نیچە لە دایکبوونی تراژیدیا وەرگیراوە. تێبینی وشەی سفینکس لە میتۆلۆجی یۆنانیدا بەواتای ئافریدەیەکی باڵدارە، بوونەوەرێکە کە سنگی و سیمای لە ئافرەت ئەچێ، جەستەی لە جەستەی شێرەچێ. بە گوێرەی ئەفسانەکە سفینکس هەموو ئەو ڕێگەیانەی گرتووە کە دەچێ بۆ شاری سیبای، پرسیاری وشەی یەکتربڕ لە هاتوچۆکەرانەکە، ئەوانەی دەخوار کە وەڵامەکەیان نەدەزانی. ئیتر کاتێک کەس هاتوچۆی نەکردووە بۆ ناو شارەکە و دەرەوەی شار، برسێتی و نەبوونی بڵاو بۆتەوە. کاتێ شار زۆرانی لەگەڵ بێدەرامەتی و برسێتیدا دەکرد، قارەمانێ هاتۆتە شارەکە ناوی ئۆدیب بۆ ئەوەی نهێنی گرێکوێرەی سفینکس ئاشکرا بکە. چوو بۆ ئەو گردەی بوونەوەرەکەی لیەیە. بوونەوەر یەکسەر پرسیاری ئاراستە کردووە. ئەو بوونەوەرە کێیە کە بەیانیان 4 نیوەڕواند و ئێواران 3 قاچی هەیە؟ ئۆدیب وەڵامی داوەتەوە و توێتی مرۆڤ، و توێتی لەسەر دەمی مناڵیدا گاگۆڵکێ دەکا. کاتێک گەورە ئەبێ ڕێک و ڕاست دەڕوا، کاتێکی شپیرە بێ پشت بە گۆچانە بەستێ. سفینکس لە بەرامبەر ڕاستی ئەم وەڵامەدا سەرسامە بێ و بەرگەی ئەمە ناگرێت و هەردوو چاوی خۆی دەردێنێت و لە شارەکە هەڵدێن. ئۆدیب چۆن دەتوانرێت نیشانەکانی تاوانێک بدۆزینەوە کە زۆر لە کۆندا کراوە؟ ئەم وتەیەش لە ئەفسانەی ئۆدیبی پاشا لە نووسینی سۆفۆکلیس وەرگیراوە. سۆفۆکلیس لە ساڵانی 406 بۆ 496 پێشداین ژیاوە و شانۆنووسێکی ئاسینای یۆنانیە. زۆرێک لە تراژیدیا یۆنانیەکان ئەو نووسیویەتی دەوترێت کە زیاتر لە 100 شانۆی نووسیوە، بەڵام مەخابن زۆر کەم لەم شانۆیانە گواستراونەتەوە بۆ ئەم ڕۆمان. هەروەک کوڕێکی بێباوک، باوکێکی بێکوڕیش لەلایەن کەسەوە پەسەند ناکرێ. ئەم وتەیەش لە شانامەی فیردۆسیەوە وەرگیراوە. بەشی یەکەم. لە ڕاستیدا دەمیز ببم بە نووسەر. لە دوای ئەو کێشانەی کە باسی دەکەم بووم بە ئەندازیاری جیۆلۆجی و بەڵێندەر. خوێنەرەکانم وا نەزانن لەبەر ئەوەی دەستم کردووە بە باسکردنی چیرۆکەکەم کێشەکان کۆتایی دێت و بیرەچێتەوە. چەنە بیرم کەوێتەوە ئەوەنە زیاترە چمە ناویەوە. لەبەرەوە هەستەکەم ئێوەش لەگەڵ منە ڕاکێشێ بۆ ناو نهێنیەکانی بە باوکبوون و کوڕبوون. لە ساڵی 1985 لە پشتگەڕێکی بێشک تاژدا لە شوقەیەکدا دەژیاین لە نزیک قەسری ئیهلامۆرەوە. باوکم دەرمانخانەیەکی بچووکی هەبوو بە ناوی دەرمانخانەی حەیاتەوە. هەفتەی یەکجار دەرمانخانەکە تا بەیانی کراوە دەبوو. باوکم خەفەریات تێگرت. ئەو شەوانەی کە باوکم خەفەرە بوو من نانم بۆ دەبرد. کاتێک باوکە باڵا بەرز و باریک و قۆزەکەم لە لای قاسەکەەوە نانی خوارد، من بە بۆنکردنی بۆنی دەرمانەکانەوە حەزمە کرد لە دوکانەکەدا بمێنمەوە. پاش 30 ساڵ ئەمڕۆ لە 45 ساڵی ماو تا ئێستاش حەزم لە بۆنی دەرمانخانە کۆنەکانە کە دۆڵابەکانیان تەختەیە. دەرمانخانەی حەیات زۆر مشتری نەبوو. کاتێک کە باوکم خەفەرە بوو بە سیرکردنی تەلەڤیزیۆنێکی بچووکەوە کاتێک کوشت کە ئەو سەردەمە مۆدەی بوو. هەنێ جاریش دەمبینی کە هاوڕێکانی ئەهاتن بۆ سەردان و لەگەڵیانە بە چرپەچرپ قسەیە کرد. هاوڕێ سیاسیەکانی باوکم کە منیانە بینی وازیان لە قسەکردن دەهێنا و دەیانوت تۆڕێک لە باوک دەچی، قۆز و شیرینی. پرسیاریان لێکردم لە پۆلی چەنم، حەز لە قوتابخانەکەم لە داهاتووە ئەبم بەچی. ئەمبینی کە باوکم لە لای هاوڕێ سیاسیەکانیانە ئاسوودە دەبوو. لەبەر ئەوە زۆر نەدەمامەوە لە دوکانەدا. سەفەر تاسە بەتاڵەکەم هەڵەگرت و بەژێر گڵۆپە کزەکانی کۆڵان و
ژێردا چنارەکانە بە پێ دەگەڕامەوە بۆ ماڵەوە. لە ماڵەوە بە دایکم نەدەوت کە یەکێ لە هاوڕێ سیاسیەکانی باوکم لە دوکانەکەیە، چونکە دایکم دەکەوتە ئەندێشەی بیرکردنەوە لەوەی کە باوکم سەر لە نوێ تووشی بەڵا ئەبێ یاخود دووبارە واز لە ئێمە هێنێت و ئەڕوا. تووڕا بوو لە باوکم و هاوڕێکانی، بەڵام درکم بەوەش دەکرد کە شەڕە بێدەنگەکانی نێوانی دایک و باوکم هۆکارەکەی بەتەنها سیاسەت نییە. هەنێ جار بۆ ماوەیەکی زۆر لێگە تۆران تا ڕادەیە کە هیچ قسەیەکیان پێکەوە نەدەکرد، لەوانەشە یەکتریان خۆش نەوێ. هەستمە کرد کە باوکم خۆشەویستی تری هەیە و زۆر لە ژنانیش ئەویان خۆشەوێ. هەنێ جار دایکم باسی کرد کە ژنێکی تر هەیە بە شێوەیە کە من تێی بگەم. لەبەرەوەی شەڕی نێوان دایک و باوکم منی زۆر ئازار دەدا و خەفەتمە خوارد، قەدەغەم کردبوو لە خۆم کە بیریان لێ بکەمەوە و بیرم بکەونەوە. بۆ کۆتاجار باوکم ئەو شەوە بینی کەنانم بۆ بر بۆ دەرمانخانەکە. لەیەکی ناوەندی بووم، شەوێکی ئاسایی پاییز بوو. باوکم سەیری هەواڵەکانی ناو تەلەڤیزیۆنەکەیە کرد. دواتر کە خواردنەکەی دەخوارد لەسەر مێزی دەرمانخانەکە من خەریکی دوو مشتەریم بووم کە یەکێکیان حەبی ئەسپرین و ئەوی تریان ڤیتامین سی و ئەنتیبایۆتیکی داوا کرد. پارەکەم خستە ناو قاسە کۆنەکەوە کە دەکرایەوە دڵنی خۆشی جەڕەسێکی لێوە هاو. لە کاتی گەڕانەوەمدا بۆ ماڵەوە وەکو تاجار سەیری باوکمم کرد. لە ناو دەرگای دوکانەکەدا بە پێکەنینەوە دەستی بۆ ڕاوەشاندم. ئەو بەیانیە باوکم نەهاتبووە بۆ ماڵەوە. ئەمەم کاتێ زانی کە دوای نیوەڕۆ لە قوتابخانە گەڕامەوە. دایکم پێیوتم ژێر چاوەکانی ئەوسا بوون، گریا بوو. وامەزانی لە دەرمانخانەکەوە وەکو جارەکانی تر باوکمیان بردووە بۆ بەشی سیاسەتی ئاسایش. لەوێ ئەشکەنجەیان دەدا، فەلاقەیانە کرد، کارەبایان لێدەدا. 7 بۆ 8 ساڵ پێش ئێستا دووبارە باوکم ون بوو. دوای نزیکەی 2 ساڵ گەڕابەوە بۆ ماڵەوە. بەڵام ئەو جارە دایکم بە شێوەیە لەگەڵ باوکما هەڵسوکەوتی نەدەکرد کە لە لای پۆلیس لە لێپرسینەوەدا ئەشکەنجە درابێ. گرژ و تووڕە بوو لە باوکم کە باسی ئەوی بۆ کردبووم، وتبووی ئەو ئەزانەیە کە چی کردووە. لەگەڵ ئەوەشدا لە دوای کودەتای سەربازی کە دەستگیرا بەسەر فەرمانڕەواییدا، شەوێکیان سەربازەکان کە باوکمیان لە دەرمانخانەکە گرتبوو بردوویان، دایکم زۆر خەفەتبار بوو. بە منی وتبوو کە باوکم قارەمانە، پێویستە کە شانازی پێوە بکەم. لە شەوی خەفەریاتدا لە دەرمانخانەکە من و ماجید کە شاگردی باوکم بوو خەفەریاتمانە گرت و ئەو شوێنی باوکمی گرت بوو. هەندێک جاریش من بەر کۆشە سپیەکەی ماجیدم لەبەرە کرد. بە دڵنیایی لە داهاتوودا من نەدەبووم بە شاگردی دەرمانناس، هەر وەک باوکم دەیویست دەبووم بەزانە. ئەم کۆتاجارەی کە باوکمون بوو دایکم هیچ حەقی دەرمانخانەکەی نەبوو. نەباسی ماجدی دەکرد، نەباسی شاگردێکی تر. باسی ئەوەشی نەدەکرد کە دەرمانخانەکە چی لێدێ. ئەمەش وای لە من دەکرد بیر بکەمەوە لەوەی کە باوکم بەهۆی شتێکی ترەوە ون بووە. بەڵام ئەو شتەی پێی دەڵێن بیرکردنەوە چییە؟ هەر لەو کاتەوە تێگەشت بووم کە بیرکردنەوەکان هەنێ جار بە وشە و هەنێ جاریش بە وێنە دێنە سەرمانەوە. هەتا هەندێک جار نەمدەتوانی بە وشە بیر لە فیکرەیەک بکەمەوە. بەڵام وێنەی ئەو شتە بۆ نمونە کاتێ باران بە لێزمە دەباری وەک بڵێ بە پەرداخ بڕژێتە خوارێ، چۆن ڕامەکرد و هەستم بە چیە کرد، یەکسەر دەهاتە پێش چاوم. هەندێک جاریش بە وشەکان بیرم لە شتێک دەکردەوە، بەڵام بە هیچ شێوەیە نەمەتوانی ئەو شتە وەک وێنەیەک پێنمە بەرچاوم، وەک تیشکێکی ڕەش، وەک مردنی دایکم یاخود وەک بێکۆتایی. لەوانەشە هێشتا منداڵ بووبم، ئەمتوانی هەنێ جار ئەو بابەتانی کە نەمدەویستن بیریان لێ نەکەمەوە، هەنێ جاریش ڕێک بە پێچەوانەوە بوو. وێنەیەکیان وشەیە کە نەمەویست بیری لێ بکەمەوە، بە هیچ شێوەیە نەمەتوانی لە عەقڵمدا دەری بێنم. باوکم بۆ ماوەیەکی زۆر تەلەفۆنی بۆ نەکردین. هەنێ جار دەموچاوی باوکم بیر نەدەکەوتەوە. ئەو کات وا هەستم دەکرد وەک بڵێ لە پڕدا کارەبا کوژاوەتەوە و هەرچیەک لە بەرچاوما بوون ون بووە. شەوێکیان هەر خۆم بەرەو قەسری ئیهلامۆر ڕۆشتم. لە باخەکەی قەسری ئیهلامۆرەوە تەمێگە هات. دەرگای دەرمانخانەی حەیات داخراوە، قفڵێکیشی لێدراوە، وەک بڵێ ئیتر جارێکی تر ناکرێتەوە. پاشماوەیەکی کەم ئیتر دایکم وتی نە لە باوکمەوە و نە لە دەرمانخانەکەشەوە هیچ شتێ نایە. حاڵی پارێشمان باش نییە و خراپە. خەرجێکی وەهام نەبوو جگە لە سینەما و لە فەی گەس و ڕۆمانی وێنەدار. لە ماڵەوە بە پێچوون بۆ ئامادەیی کاباتاش و دەهاتمەوە.
هەنێ هاوڕێم هەبوو کە ڕۆمانی وێنەدار و گۆڤاری کۆنیانەکڕی و ئەفرۆشت دەیاندا بە کرێش، بەڵام من نەمەویست وەک ئەوان لە کۆتایی هەفتەدا لە دەرگای تەنیشتی سینەماکانی بێشکتاشدا و لە کۆڵانەکاندا بە سەبرەوە چاوەڕێی مشتەری بکەم. هاوینی ساڵی 1985م لە بێشکتاش لە ناو بازاردا لە لای کتێبفرۆشێ بە ناوی دەنیزەوە وەک فرۆشیارێک بەڕێکرد. بەشێکی گرنگی ئیشەکەم ئەوە بوو کە کتێبزەکان ڕاوبنێم کە هەمویان خوێنکار بوون. هەندێک جاریش لەگەڵ کاک دەنیزی پاترۆن تێبینی، وشەی پاترۆن بە تورکی واتە بەڕێوەبەر. هەندێک جاریش لەگەڵ کاک دەنیزی پاترۆن بە ئۆتۆمبیلەکەی دەچوین بۆ جاغلاغڵۆ بۆ کتێب کڕین. پاترۆن منی خۆشەویست چونکە دەیبینی ناوی نووسەری کتێبەکان و ناوی دەستگەی چاپەکانم هەموو لەبەرە و هیچ بیرم ناچێتەوە. ڕێی پێدەدام کتێبەکان بەرمەوە بۆ ماڵەوە بیان خوێنمەوە و دواتر بیان هێنمەوە. ئەو هاوینە زۆر کتێبم خوێندەوە. ڕۆمانی مناڵانە، گەشتێک بۆ چەقی زەوی کە هینی ژولەس ڤەرنەیە، چیرۆکی هەڵبژاردەی ئەدگار ئالان پۆ، کتێبی شیعر، ڕۆمانی مێژوویی، باسکردن لە جەنگاوەرەکانی عوسمانی، کۆکراوەیەک لەسەر خەونەکان، نووسینێک لەناو ئەم کۆکراوەیەدا هەموو ژیانمی دەگۆڕی. هەنێک جار نووسەرە هاوڕێکانی کاک دەنیز دەهاتن بۆ کتێبخانەکە. کاتێک پاترۆن منی بەوانە نانەسان پێوتن کە لە داهاتوودا دەبم بە نووسەر. ئەم خەیاڵە بۆ یەکەم جار من بەوم وت بوو، لە دەمم دەرچوو بوو. لە ماوەیەکی کەماو بە کاریگەری پاترۆن دەستم کرد بەوەی کە بەجددی وەری بگرم. کۆتایی بەشی یەکەم. بەشی دووەم. دەبوایە هیچ نەبێ ئەو پارەی کە لە کتێبفرۆشیەکە دەستم دەکەوت بەشی خولی خوێندنگەی داخڵبوونی زانکۆمی بکردایە، بەڵام دایکم خۆشنود نەبوو بۆ پارەی کە کتێبفرۆشەکە دەیدامێ. دوای ونبوونی باوکم لەگەڵ دایکمدا بووین بە هاوڕێیەکی زۆر باش. وەک گاڵتە و بە پێکەنینەوە پێشوازی لە بڕیاری بوونم بە نووسەر کرد. لە پێشدا دەبوایە بچوومە زانکۆیەکی باش. ڕۆژێکیان کە لە قوتابخانە گەڕامەوە بە شێوەیەکی سروشتی سەیری دۆڵاب و چەکمەچەکانی ژوورەکەی باوکم و دایکمم کرد. بینیم کە کراس و کەلوپەلەکانی باوکمی لێ نییە، بەڵام بۆنی تووتن و قۆڵۆنیاکەی باوکم هەر لە ژوورەکەدا بوو. لەگەڵ دایکمدا هیچ باسی ئەوەمان نەکرد و وەک بڵێ ئەو خەیاڵی کە لە بەرچاو مابوو بە خێرایی دەسڕدرایەوە، ئەو هاوینەی کە پۆلی دوی ئامادەییم تەواو کرد لە ئیستانبوڵەوە گوێزامانەوە بۆ گەبزا. تێبینی گەبزا گەڕەکێکە لە ئیستانبوڵ لەبەری ئاسیا. لە بێستانی مێردەکەی پورمدا بەبێ ئەوەی کرێ بدەین نیشتەجێ دەبووین. لە نیوەی یەکەمی هاویندا ئەگەر کار کەم لەو ئیشەی کە مێردەکەی پورم نیشانی دابووم و پارە کۆ بکەمەوە، ئەمتوانی لە کۆتایی تەمووزدا لە کتێبخانەی دەنیز لە بێشکتاش هەم فرۆشیاری بکەم هەم بچم بۆ خولی دەرسخانەش. خۆم ئامادە بکەم بۆ تاقیکردنەوەی ساڵی داهاتوو بۆ داخڵبوونم لە زانکۆ. کاک دەنیزی پاترۆن دەیزانی کە دڵگرانم بەوەی لە بێشکتاش ڕۆشتووی. پێی وتبووم ئەگەر بمەوێ ئەتوانم شەوانی هاوین بچم لە کتێبخانەکەدا بخەوم. ئەو ئیشەی کە مێردەکەی پورم دابووی بە من لە پشتی گەبزەوە پاسەوانی بێستان و باخی گێلاس و هەنجیر بوو. لە بێستانەکەدا چەرداخێک و مێزێکی شم بینی بوو لە ژێریدا. وامەزانی کاتم زۆرە بێ بۆ خوێندنەوە و لە ژێریدا دادەنیشم کتێبە خوێنمەوە، بەڵام بە هەڵەدا چوو بووم. وەرزی گێلاس بوو. قەلە ڕەشە بێشەرمەکان بە پۆل پەلاماری لقی گێلاسەکانیان دەدا و ژاوەژاوێکی زۆر دروست دەبوو. مناڵ و ئیشکەرەکان کە کاریانە کرد لە زەویەکەی تەنیشتمدا لە بنیادێکی گەورەدا بۆ دزینی میوە و سەوزە دەهاتن. لە باخەکەی تەنیشت بێستانەکەدا بیرێکی ئاو لێ دەدرا. هەنێک جار دەچوون بۆ ئەوێ سەیری وەستاکەمە کرد. بە پاچ و خاکەناز بیرەکە هەڵدەکەنێ لەگەڵ دوو شاگردەکەیدا کە ئەو گڵەیان ڕادەکێشایە دەرەوە کە وەستا هەڵی کەندووە. شاگردەکان بە نرکەیەکی خۆش دوو قۆڵی جەنجەڕە تەختەکە دەگرن و دەیخولێننەوە. ئەو سەتڵە پڕگڵەی کە وەستا لە خوارەوە دەینار دەیان خستە عارەبانە دەستیەکەی لە کەنارەکەدا بوو. دواتر کاتێک ئەو شاگردەی کە لە تەمەنی مندا بوو عارەبانە گڵەکەی دەبر بۆ بەتاڵکردن. شاگردە باڵابەرزەکەی تر کە لەو گەورەتر بوو بەڕووی بیرەکەدا هاواری دەکرد هات سەتڵەکەی شۆر دەکردەوە خوارەوە بۆ وەستاکە.
بە درێژایی ڕۆژ وەستاکە بە دەگمەن دەهاتە دەرەوە. یەکەم جار کە ئەوم بینی لە کاتی پشووی نیوەڕۆدا بوو. جگەرەی دەکێشا، وەک باوکم باڵای بەرز و قۆز و باریکەلە بوو، بەڵام وەکو باوکم هێمن و ڕووخۆش نەبوو. تووڕە بوو، زوو سەرزەنشتی شاگردەکانیە کرد بۆ ئەوەی ئاگاداری سەرزەنشتەکان نەبم و لەوانەیە شاگردەکان پێیان خۆش نەبێ. کاتێک وەستا لەسەرەوە بووایە من زۆر لە بیرەکە نزیک نەدەکەوتمەوە. ڕۆژێک لە ناوەڕاستی مانگی حوزەیراندا لە لای بیرەکەوە هاواری بەنەشئە و خۆشی و دەنگی تەقە هات. نزیک بوومەوە سەیرم کرد، ئاو لە بیرەکەوە هاتۆتە دەرەوە. خاوەنی زەویەکە خەڵکی ڕێزە بوو. تێبینی ڕیزە یاخود ڕێزە شارێکە لە تورکیا کە هەواڵەکەی بیستبوو بەڕاکردن هاتبوو. لە خۆشیدا بە دەمانچەکەی تەقەی دەکرد بە ئاسماندا. هەستم بە بۆنێکی شیرینی بارود کرد. خاوەنی زەویەکە بەخشی دابەش کرد بەسەر وەستاکە و شاگردەکاندا. ئاوی بیرەکەی لەو بینیاردنانەدا بەکاردەهێنا کە دەیویست لەم زەویەدا بیکا. ئاوی شار هێشتا نەگەشت بۆ بەشی پشتەوەی گەمزە. لەو ڕۆژە بەدواوە گوێم لێ نەبوو کە وەستا سەرزەنشتی شاگردەکان کە بە ئەسپ و عەرەبانەیەک گوێنی چیمەنتۆ و بڕێک شیشی هێنا. لە دوای نیوەڕۆیەکدا وەستا دەمی بیرەکەی چیمەنتۆ کرد. لە ئاسنیش سەرێکی بۆ کرد چونکە هەمویان بە کەیف بوون، ئیتر زیاتر دەچوون بۆ لایەن. لە دوای نیوەڕۆیەکی ترا ڕێم کرد، وامەزانی سەر بیرەکە کەسی لێ نییە. وەستا مەحموو لە نێوانی دارزەیتون و گێلاسەکانەوە دەرکەوت و هات. پارچەیەک لەو ئامێرە ماتۆڕی پێبوو کە لە بیرەکەیدا بوو. وتی: گەنجە خوێنگەرمەکە، تەماشاکەم تۆ مەراقت هەیە بۆ ئەم ئیشە. بیرم لەو قارەمانانەی ڕۆمانەکەی ژوو لە زڤەرنە دەکردەوە کە لە سەرێکی دنیاوە دەچنە ناوە و لە سەرەکەی تریەوە دێنە دەرەوە. وتی دەچم بۆ بیر هەڵکەندن لە پشتەوەی کوچک چەکمەجە. تێبینی کوچک چەکمەجە گەڕەکێکە لە ئیستەنبوڵ لە بەری ئەوروپا. شاگردەکانی ژواز لەم ئیشە دێنن، تۆ بەرم لەگەڵ خۆم. کە بینی مێشکم تێکەڵ بووە. وتی ڕۆژانەی شاگردی بیر هەڵکەندێکی باش 4 ڕۆنگەی ڕۆژانەی پاسەوانی بێستانێکە. کارەکەمان بە 10 ڕۆژ تەواو دەبوو. یەکسەر دەگەڕامەوە بۆ ماڵەوە. دایکم لە ماڵەوە وتی هیچ کاتێک ڕێت پێ نادەم، تۆ نابێ ببی بە بیر هەڵکەن، زۆر بە جوانی دەبێ لە زانکۆ بخوێنی. بەڵامی تر بە خێرایی پارە پەیداکردن لە ماوەیەکی کەمدا چوو بۆ عەقڵمەوە. بە دایکم وت ئەو پارەی لە بێستانەکەی مێردی پورمدا بە 2 مانگ پەیدای دەکەم، لەم کارەدا بە 2 هەفتە دەستم دەکەوێ. بە پێداگرتنەوە پێم وت بەو شێوەیەش تاقیکردنەوەی داخڵبوونم خولی دەرسخانە و دەتوانم زۆریش کات جیا بکەمەوە بۆ خوێندنەوەی ئەو کتێبانەی کە ئارەزووی لێ دەکەم. هەتا هەڕەشەم لە دایکە بەدبەختەکەشم کرد، وتم ئەگەر ڕێم پێنەدەی ڕاکەمەوە ڕۆم. مێردی پورم وتی مناڵەکە گەر بێوێ ئیش بکات و پارە پەیاکات ئارەزۆکەی مەشکێنە. من پرسیارێک دەکەم زانم ئەم وەستای بیرە کێیە؟ کاتێ من لەوێ نەبووم و دایک و مێردەکەی پورم و وەستا مەحموود چاویان بە یەکتری کە و لە نووسینگەی مێردەکەی پورم کە لە بینای شارەوانیا بوو ڕێکەوتن لەسەر ئەوەی لە کاتی کارکردنە شاگردی دووەم ئەچێتە خوارەوە بۆ ناو بیرەکە نەگمن. دواتر مێردەکەی پورم پێی وتم کە ڕۆژانە چەند وەرەگرم. لە ماڵەوە جلەکان و جووتە پێڵاوە لاستیکەکەی کە بۆ وانەی وەرزش لە پێمە کرد خستم لەناو باوەڵە بچووکە کۆنەکەی باوکمەوە. لەبەرەوەی پیکابەکە دواکەوت و نەهات کە دەبوایە ئێمەی ببردایە بۆ ئەو شوێنەی کە بیرەکەمان لێ هەڵکەند. لەو ڕۆژە باراناویەدا و لە ماڵە یەکژووریەکەمانە دایکم چەند جارێک گریا. سابیتەکەی دڵۆپەیە کرد. وتی ئەگەر بڕۆیت زۆر بیر دەکەم. لە بێپارەییدا دیارە شتێکی هەڵاکەین. جانتاکە بەدەستمەوە سەربەرز بووم بەو وێنەیەی باوکم کاتێک دەیانبەر بۆ دادگا. چەندە بە باوەڕ بوو، بەڵام کاتێ لە ماڵ ڕۆشتم بەگاڵتەوە وتم هیچ کاتێ ناچمە ناو بیرەکەوە. پیکابەکە لە پشتی مزگەوتە گەورە کۆنەکەوە لە پانتاییەکی بەتاڵدا چاوەڕێ بوو. وەستا مەحموود جگەرەی بەدەستەوە بوو کە منی بینی نزیگە بمەوە، وەک مامۆستایەک بە پێکەنینەوە ورد بۆ لە جلەکان و هەنگاوەکان و جانتاکەی دەستم. وتی سەرکەوە دابنیشە، ئێستا دەڕۆین. لە نێوانی شۆفێرەکەی کاک هایری کە بیرەکەمان بۆ هەڵدەکەند و وەستا مەحموودا دانیشتم. لە ڕێگە بۆ ماوەی 1 کاتژمێر هیچ قسەمان نەکرد. کاتێک تێپەڕین لە بۆغاز کۆپروسو تێپینی پردی گەرو ئەو پردەی کە بەری ئاسیا و ئەوروپا پێکەوە دەبەستێتەوە. مەبەست لە گەروش گەروی پوسفۆرە
گوێگری ئازیز، ئەم تێبینیە ڕوونکردنەوەی ناوی ناوچەی بۆغاز کۆپروسوو بوو. کاتێ تێپەڕین لە بۆغاز کۆپروسوو بە ئاگاوە بەرەو ئیستانبول و قوتابخانەکەم ئامادەیی کاباتاش سەیرمە کرد. هەوڵم دەدا لە بێشکتاشدا ئەو بینایانە ببینم کە دەمزانین. وەستا مەحموود وتی خەمە نەبێ، کارەکەمان زوو تەواوە بێ، فریای خولی دەرسخانەکەش ئەکەوی. لەوا چوو دایکم و مێردی پورم باسی دەردی منیان کردبێ بۆی. ئەمەم پێ خۆش بوو، متمانم پەیدا کرد بەرامبەری. دوای ئەوەی لە پردەکە تێپەڕین کەوتینە ناو جەنجاڵی ئیستانبولەوە. کاتێک لە شار دەرچوین تیشکی خۆر ئاوا دەبوو، ڕێک گەرمێ سوتێنەرەکەی لە ناو چاوەکانی دەدا. دەڵێم دەرەوەی شار با خوێنەرەکانی ئەمڕۆ بە هەڵەدا نەبا. ئەو کاتە دانیشتوانی ئیستانبول 15 ملیۆن نەبوو، وەک ئەمڕۆ کە ئەم چیرۆکە ئانووسم 5 ملیۆن بوو. دوای ئەوەی کە تۆزێک لە دیواری شار دەردەچوویت ماڵەکان کەم دەبوونەوە، بچووکتر و هەژارتر دەبوو. کارگەکان، بەنزینخانەکان و تاک-تاک ئۆتێلی لێبوو. دوایەوەی بۆ ماوەیەک بە تەنیشت ڕێگەی شەمەنەفەرەکەدا ڕۆیشتین و تاریکی دەستی پێکرد لە ڕێگەی سەرەکی جیابووینەوە. دەریاچەکەی کوچوک چەکمەجەیشمان تێپەڕاند بوو. یەک دوو جار درەختی سەروین بینی، مەزارەکان، دیوارە چیمەنتۆکان، پانتایی چۆڵ. زۆر کاتیشیج نابین و لەگەڵ ئەوەیشدا کە زۆر بە ئاگاوە سەیرەکەم، بەڵام نازانم کە لەکوێین. هەنێ جار ڕووناکیەکی پرتەقاڵی لە پەنجەرەیەکە ئەبین و خێزانێک دانیشتون بۆ نان خواردنی ئێوارە. هەندێک جاریش گڵۆپی ڕەنگاوڕەنگی کارگەکانمان دەبینی. دواتر لە هەورازێک چوینە سەرەوە. بۆ ساتێک لە دوورەوە هەورە بروسکە ڕوویدا. ئاسمان ڕووناک بووەوە، بەڵام وەک بڵێیت ئەو زەویانی کە چۆڵ بووبوون و پیانە ڕۆشتین هیچ ڕووناک نەبوونەوە. هەنێ جار لە ڕووناکیەکەدا کە نەمدەزانی لەکوێوە هاتووە زەویە بێکۆتا و وشک و بێکەس و بێدرەختەکانە بینم. دواتر لە تاریکاییدا ون دەبوون لێم. زۆر دواتر لە شوێنێکی بێدەنگ داوەستاین، لەبەر ئەوەی لەو دەوروبەرەدا نە ڕووناکیەک، نە گڵۆپێک، نە ماڵێک دەبینرا. وامەزانی پیکابە کۆنەکە خراپ بووە. وەستا مەحموود وتی دەی یارمەتیمان بدە بزانم با ئەوانە دابگرین. کەلوپەلەکان، پارچەکانی جەنجەڕەکە، قاپ و قاچاق، دوو بەڕەش کە بە پەت بەسترابوون، کەلوپەلی ناو تورەکەز لە پلاستیکیەکان و ئامێرەکانی هەڵکەندنمانداگرت. کاتێک شۆفێر وتی دەی لەسەر خێر، بە پیکابەکەیەوە دوورکەوتەوە. درکم کرد لە ناو تاریکاییەکی ئەنگوستە چاودا شڵەژام. لە پێشەوە لە شوێنێکدا هەورە بروسکەمە بینی، بەڵام لە دوامانەوە ئاسمان ساماڵ بوو. ئەستێرەکان بە هەموو هێزیان دەدرەوشانەوە. لە دوورترەوە ڕووناکیە زەردەکەی ئیستانبولمە بینی کە وەک تەمێک لە هەورەکانی دابوو. گڵەکە بەهۆی بارانەوە هەنێ شوێنی شێدار بوو، هەنێ شوێنی تەڕ بوو. لە زەویە تەختەکەدا گەڕاین بۆ شوێنێکی وشک، دۆزیمانەوە و نیشتەجێ بووین. کەلوپەلەکانمان گوێزایەوە بۆ ئەوێ. وەستا دەستی کرد بە چادر هەڵکردن بەو تەختە درێژ و باریکانەی کە لە پیکابەکە دامانگرت بوو، بەڵام هەرچەندی کرد نەیتوانی. ئەو گوریسانەی کە دەبوایە ڕاپێشرانایە و مێخەکان کە دەبوو دابکوترانایە بە زەویدا لە ناو شەوە تاریکەکاندا ون بوو. لە تاریکاییەکەدا هەموو شتێک لە ناو ڕۆحمدا بوو بە گرێکوێرە. وەستا مەحموود بانگیە کرد لەوێوە بیگرە، لێرەوە نا. گوێمان لە کونەپەپوویەک بوو دەیخوێن. باران خۆشی کردەوە. بیرم کردەوە مەرجە چادرەکە هەڵبدەین، بەڵام ڕێزم لە بڕیاری وەستاکەم کرد. چادرە خامەکەی کە بۆنی شی لێدەهات لە شوێنی خۆی نەدەوەستا، وەکو شەو دەکە و بەسەرمانە. دوای نیوە شەوێکی زۆر درەنگ توانیمان چادرەکە هەڵدەین و بەڕەکانمان ڕاخست و خەوتین. هەوری بارانی هاوین نەمابوو، ڕۆشت بوو. شەوێکی ساماڵی پڕ لە ئەستێرە دەستی پێکرد بوو کە گوێبیستی دەنگی زیگزیکەیەک بووم لە نزیکەوە ئاسوودە بووم. کاتێک ڕاکشام لە جێگەکەمدا یەکسەر خەوم لێکەوت بوو. کۆتایی بەشی دووەم. بەشی سێیەم کە خەبەرم بووەوە لە چادرەکەدا بەتەنها بووم. هەنگێک گیزەگیزی دەهات. هەستام و چوومە دەرەوە. خۆر لە ئێستاوە ئەوەندە بەرز بووبووەوە چاوەکانم تووشی ئازار بوون لە هێزی ڕووناکیەکە. لەسەر زەویەکی تەخت بووم لە بەرزاییەکدا. زەوی لە لای چەپمەوە بەرەو خواروی ڕۆژهەڵات تا بڕۆشتی تایە بەرەو ئیستانبول لەگەڵ نزمبوونەوەدا دوور دەکەوتەوە.
لە خوارترەوە یەک دوو کێڵگەی گەنمەشامی کە لە دوورەوە بە ڕەنگی سەوزی کاڵ و کەمێک زەرد دەبیندان. کێڵگەی گەنم زەوی بەتاڵ و بەردەڵان گڵی وشکی لێبوو. لە پانتایە تەختەکەدا خانوەکانی شارۆچکەیەک و مزگەوتێک دەبینرا، بەڵام ڕوون نەبوو کە ئەو شوێنە چەندە گەورەیە، چونکە گردێک بەرچاومی گرتبوو. وەستا مەحموو لەکوێ بوو؟ بەهۆی دەنگی بۆقێکەوە کە ڕەشەبا دەیهێنا تێگەیشتم کە ئەو بینارە ساسیانەی پشتی شارۆچکەکە سەربازگەیە. زۆر لە دواشەوە شاخی مۆری لێبوو. بۆ ساتێک وەک بڵێیت هەموو دنیا لە یادگاریەکانەوە هاتووە و لەناو بێدەنگێکی قوڵدا نقوم بووم. لە ئیستانبول و لە هەموو کەسێک دوور بووم، بەڵام خۆشنود بووم بەوەی کە لێرەم و خۆم پارەی خۆم پەیدا دەکەم. لە تەختایی نێوان شارۆچکەکە و سەربازگەکەدا دەنگی هۆڕنی شەمەنەفەرێک هات کە بە ئاگاوە سەیری ئەو ئاراستەیەم کرد. بارگۆنەکانم بینی کە بە ئاراستەی ئەوروپا دەڕۆیشتن. شەمەنەفەرەکە تۆزێک لە تەختاییەکەی لای ئێمە نزیک بووبووەوە. لەو کاتەدا بە شێوەیەکی جوان لە وێزگەکە وەستا. پاشکەمێکی تر وەستا مەحموودم بینی لە شارۆچکەکەوە بەرەو لای منەوە دەهات. سەرەتا بە ڕێگەدا دەهات، دواتر کە ڕێگەکە دەبوو بە پێچاوپێچ و قەتبڕی دەکرد و لە ناو زەویە بەتاڵ و کێڵگەکانەوە ڕێی کرد. وتی ئاوم هێنا، دەیبزانم چام بۆ لێ بنێ. کاتێک من لەسەر غازە بچووکەکە چام لێدەنا، کاکایری خاوەن زەوی بە پیکابەکەی دوێنێ هات. لە دوای پیکابەکەشیدا گەنجێکی تۆزێک لە من گەورەتر دابەزی. عەلی گەنج لە لای خاوەنی زەویەکە کاری دەکرد. بە قسەکاندا تێگەیشتم لەجێ ئەو شاگردەی گەبزە هاتبوو کە لە کۆتا ساددا پەشیمان بوو بۆ و نەهاتبوو. گوێشم لێ بوو کە ئەو جارجار دەچێتە ناو بیرەکەوە. وەستا مەحموو لەگەڵ پاترۆن هایری کاتێکی زۆر ڕێیان کرد، دەمێک بۆ خوارەوە، دەمێک بۆ سەرەوە. زەویەکە لە 10 دۆنم زیاتر بوو. هەنێ شوێنی تەخت و ڕوود، هەنێ شوێن بەردەڵان و گژوکیا بوو. لەو شوێنەوەی کە ڕێیان دەکرد بایەکی خۆش دەهات و هەتا گەیشتنە دوورترین گۆشە لە زەویەکەدا پاترۆن و بیرهەڵکەن مناقەشەیان بوو لەگەڵ یەکتردا. گوێمان لێبوو کە نەگەشت بوونە بڕیارێک. دواتر چوون بۆ لایەن. کاکایری دەویست لەم زەویە وشکەدا کارگەیەکی قوماشتن و بۆیەکردن دروستکە. ئەم کارش کە زۆر داوای لەسەر بوو لەلایەن ئەوانەی کە پۆشاکی ئامادەکراو دەنێرنە دەرەوەی وڵات زۆر پێویستی بە ئاو بوو. کاکایری ئەم زەویە بێ ئاو و کارەبایی زۆر بە هەرزان کڕی بوو. ئەگەر لێرەدا ئاو بدۆزینەوە پارەیەکی زۆری دەدا بە ئێمە. کە ئاویش دۆزرایەوە ئەو کاتە ناسیاوە سیاسەتمەدارەکانی هێڵی کارەبایان بۆ ئێرە ڕادەکێشا. دواتر کاکایری پلانی پرۆژەکەی هێنابوو پیشانی ئێمەیدا. کارگەیەکی تەواو بوو کە لە ناویدا هۆڵی قوماش بۆیەکردن، ژووری شتن، گەنجینە، بینایەکی جوانی بەڕێوەبردن، هەتا هۆڵێکی چێشتخانەش کە وەستا مەحموود سەیری کاکایری دەکرد. هەستم بە گونجاندنێک دەکرد لە سیرکردنەکەیدا، بەڵام لە ڕاستیدا هەردووکمان پەیوەندیدار بووین بەو بەخشیش و پەیمانانەی کە کاکایری پێیدا بووین لە کاتێکدا ئەگەر لێرەدا ئاوی بۆ بدۆزینەوە. کاکایری وتی خدا کارەکەتان بۆ ئاسان کات و هێز بدات بە مەچەکتان و سەرنج بدا بە چاوتان، وەک بڵێ هێزێکی عوسمانی ڕەوانەی جەنگ بکات. کاتێک پیکابەکە کەوتە ڕێ تا لە چاوون بوو لە پەنجەرەکەیەوە دەستی دەرهێنا و بای دەدا بۆمان. شەو لەبەر پرخەپرخی وەستا خەوم لێ نەکەوت. لە کەناری چادرەکەوە سرم بردە دەرەوە. گڵۆپەکانی شارۆچکەکە نەدەبیندران. ئاسمان نیلی بوو، بەڵام شەوقی ئەستێرەکان وەک بڵێ دنیای پرتەقاڵی کردبوو. وەک بڵێ ئێمەش لەم دنیایەدا لەسەر پرتەقاڵێکی زۆر گەورە دانیشتوین و دەمانەوێت لە تاریکاییدا بخەوین. ڕاستتر ئەوە بوو بچینە ناو ئەم خاکەی ئێستا لەسەری دانیشت بووین، وەک لەوەی بیر لەوە بکەینەوە بچینە ئاسمان و خۆمان بگەێنینە ئەستێرەکان. کۆتایی بەشی سێهەم. بەشی چوارە. ئەو سەردەمانە هێشتا ئامێری گەڕان بە دوای ئەودا بەکار نەدەهێندا. وەستابیر هەڵکەنەکان بە هەزارەها ساڵە بە هەستی خۆیان دایاندۆزیەوە کە لە شوێنێکی زەویەکەدا بیر هەڵدەکەنێت و ئاوی لێ دەردەچێت. وەستا مەحموود دەمی گەرم بوو. هەڵبەتە ڕەوانبێژی ڕازاوەی وەستا کۆنەکانی دەزانی، بەڵام هەندێک وەستای کۆنی بەدڵ نەبوو کە چەتاڵێکیانەگر بەدەستیانەوە لە زەویەکەدا بۆ خوارەوە و بۆ سەرەوە بە دۆعاکردن و فولێکردن و خۆپیشاندەری دەگەڕان بۆ ئاو. هەستی دەکرد لەم کارەدا کۆتانەوەیە کە ماوەی هەزاران ساڵە درێژەی هەیە. لەبەر ئەوە لە کارەکەیدا خۆپیشاندەر نەبوو، سادە و خاکی بوو. لەگەڵ من دەستی کرد بە قسەکردن، وتی ئەبێت سەیری گڵی تۆخ و شێدار و ڕەش بکەیت. جارێکی تر بۆ ئەوەی من فێر بکات و پێم بگەیەنێ، وتی ئەبێ هەست بە ئاوەکەی خوارەوە و نزمایی زەویەکە، بەردەڵان، تاوێر،
نزمی و بەرزی شوێنە سێبەراویەکەی بکەیت لەو شوێنەی کە درەخت و سەوزایی لێیە گڵەکە تۆخ و شێدارە. باشە ئەبێ بە ئاگابی، بەڵام نابێ بە هیچ شتێک هەڵبخاڵەتیت، چونکە زەوی لە هەمان کاتا وەک ئاسمان 7 تەبەقە بوو. هەنێ شەو بە سیرکردنی ئەستێرەکانی ئاسمانەوە هەستم بە دنیا تاریکەکەی ژێرمانە کرد. بۆ نمونە گڵێکی تۆخ 2 مەتر لە ژێر ئەو گڵە تۆخەوە کێڵگەکە کە ئاو دانادات وشک و برنگ، لەوانەشە گڵێکی بێکەڵک و قوم بێتە بەردەمە. ئەو وەستای بیرە کۆنانەی کە دەیانویست شوێنی ئاو بدۆزنەوە پێویست بوو لە سەریان کە لە خاکەکە گیاکان، مێرووەکان هەتا لە زمانی باڵندەکان کاتێک لەسەرەوە دەگەڕێت هەست بە بەردەکان و تەبەقەی گڵەکەی خوارەوە شەوە بکەن. ئەم هونەرانە لای هەندێ لە بیرهەڵکەنە کۆنەکان هەیە، چونکە وا بیریان کردوتەوە کە هێز و هەستیان هەروەک شامانیەکانی ناوەڕاستی ئاسیایە. ئەمە وای کردووە بیخەنە پێشچاو کە لەگەڵ خوداکان و جنەکانی ژێر زەویدا قسەیان کردووە. کاتێک من منداڵ بووم، باوکم بەم درۆ دەلەسانە پێکەنی، بەڵام خەڵگەی ویست باوەڕ بکا بۆ ئەوەی ئاو بە هەرزان بدۆزێتەوە. بیرمە لە خانوە بێتاقۆکانی بێشکتاش تا ئێستا بەم باوەڕەوە بۆ شوێنێک دەگەڕێن لە باخەکەیانە بۆ ئەوەی بیری لێ هەڵبکەنن. چۆن پورەکان و مامەکان لە ماڵەوە ڕێز دەگرن لە دکتۆرێ کە گوێ لە سنگی مناڵێکی نەخۆشەگرێ، بینی بووم کە ڕێزیان لە بیر هەڵکەنێگەگر کە گوێی لە زەوی دەگر لە دواوەی باخێکی لاولاودا کە مریشکەکانی تێدا دەگەڕێن بۆ ئەوەی دیاری بکە لەکوێدا بیر هەڵبکەنن. ئەوە یەکەم ڕۆژە وەستا مەحموو وتی ئەو پەڕی لە ماوەی 2 هەفتەدا ئیشەکەمان تەواو دەبێ بە ئیزنی خوددا. من لەدا 12 مەتردا ئەو دەدۆزمەوە. لەگەڵ مندا زیاتر بە ڕاشکاوی قسەی دەکرد، چونکە عەلی پیاوی خاوەن زەویەکە بوو. من بەمە خۆشنود بووم، وا هەستم دەکرد لەگەڵ وەستاکەمدا خاوەنی ئیشەکەی ئێرەم. وەستا مەحموو بۆ بەیانی ڕۆژی دوایی شوێنی هەڵکردنی بیرەکەی دیاری کرد. ئەم شوێنە ئەوە نەبوو کە خاوەن زەویەکە بە گوێرەی پیلانی کارگەکەی دیاری کردبوو. ڕێگە بە پێچەوانی ئەو ئاراستەیەوە لە گۆشەیەکی تری زەویەکەدا بوو. باوکم بەهۆی ڕاهاتنی تونگرتنی نهێنی سیاسیەوە بەشداری پێ نەدەکردم لەو شتە گرنگانەی کە دەیکرد. بیرکردنەوەشمی وەرنەدەگرت، بەڵام وەستا مەحموو کاتێک بڕیاریدا کە بیرەکە لەکوێدا هەڵبکەنێ، لە پێشدا بیرکردنەوەکانی لەگەڵ منا خستە ڕوو. باسی کرد کە زەویەکەی ئێرە زەویەکی ناڕەحەتە. ئەمەم زۆر پێخۆش بوو، وای لێ کردم ئەوم خۆش بوێ، بەڵام دواتر گەڕایەوە ناو خۆی و بەبێ ئەوەی پرسیار لە من کات و باسی بکا بڕیاریدا. بۆ یەکەم جار بەو شێوەیە هەستم با هێزەکەی کرد کە لەسەر من بوو. بەهۆی نزیکیمانەوە هەم خۆشم دەویست، هەم لە ناکاودا تووڕەش دەبووم لێی. ئەم میهرەبانیم هیچ لە باوکمدا نەبینی بوو. وەستا مەحموو مێخێکی داکوتا بوو بەو شوێنەی کە نیازی بوو بیرەکەی لێ هەڵکەنێ. دوای ئەوەی ئەمەندا بە زەویەکەدا گەڕا و بیری لێکردەوە بۆچی ئەو شوێنەی هەڵبژارد بوو، ئەم شوێنە لەگەڵ شوێنەکانی تردا جیاوازی چی بوو. ئەگەر بەبێ وەستان ئەو مێخەدا بقوتین لە شوێنێکدا ئاو دەردەچوو. ئەمویست ئەم پرسیارانە لە وەستا مەحموو بکەم، بەڵام ئەشمزانی کەلی ناپرسم. من ناڵ بووم، ئەو هاوڕێم نەبوو، هەتا باوکیشم نەبوو، وەستام بوو. من بووم کە لەودا باوکایەتیم دەدۆزیەوە. پەتێکی بە مێخەکەەوە بەست، بزمارێکی تیژیشی بەست. لەو سەری پەتەکە پێی وتم کە درێژی پەتەکە مەترێکە. لێرەدا نەدەکرا بە بەرد دیوار دروست بکەیت. دیواری بیرەکەی بە چیمەنتۆ دەکرد. ئەستوری دیواری چیمەنتۆکەش دەبوایە 20 یان 25 سانتیم بێ. بە بەردەوامی پەتەکەی ڕادەکێشا و بە بزمارەکە دەستی دەکرد بە دروستکردنەوەی بازنەیەک کە تیرەکەی 2 مەتر بوو. لە ڕاستیدا بازنەی نەدەکێشا، بە بزمارەکە لەسەر گڵەکە خاڵی نیشانە دەکرد. دواتر من و عەلی بە ئاگاوە خاڵەکانمان دەگەیان بە یەک و بازنەکەمان تەواو دەکرد. وەستا مەحموو وتی ئەبێ بازنەی بیر زۆر ڕێک و پێک بێ. ئەگەر بازنەکە کەم و کورتێکی تێدا بێ، کەنار و گۆشەی هەبێ، دواتر دیوارەکە ڕناوەستێت و دەڕوخێ. بۆ یەکەم جار ترسی ڕووخانم بەو شێوەیە گوێ لێ بوو. بە پاچ و خاکەناز دەستمان کرد بە هەڵکەندنی ناو بازنەکە. وەستا گڵەکەی هەڵەکەن. من هەنێ جار پاش دەوەشێنم، هەنێ جار بە خاکەناز گڵە هەڵکەندراوەکە دەکەمە ناو عەرەبانە دەستیەکەی عەلیەوە. هەردووکمان بە ئەستەم فریای خێرایی وەستا دەکەوتین. عەلی دەیوت عەرەبانەکە زۆر پڕ مەکە، با بە خێرایی بیبەم بەتاڵی بکەم و بیهێنمەوە.
هەنێک جار هەناسە بڕکێمان پێدەکەوت لە ماوەیەکی کەما کە هەردووکمان هیلاک بووین و هێواش بووینەوە پارچەگڵەکانی کە پاچەکەی وەستا مەحموو بە بێ وەستانەی پشڕان لە زەوی وای لێ هات لە کەنارەکەدا کۆبێتەوە کە گڵا هەڵکەنرا و بە تەواوەتی زۆری دەکرد وەستا پاچەکەی دەستی فڕێدەدا و لە ژێر دارزەیتونە دوورەکەدا ڕادەکشا بە جگەرە کێشانەوە چاوەڕێی ئێمەیە کرد هێشتا لە یەکەم ڕۆژ و یەکەم کاتژمێرەکانیدا تێگەشت بووین کە کاری هەردووکمان وەک شاگرد ئەوە بوو کە فریای خێرایی وەستاکەمان بکەوین بە ئاگاوە سەیری هەموو ئەو شتانە بکەین کە ئەو دەیکات و بە گوێرەی ئەو هەڵسوکەوت بکەین بە خێرایی فەرمانەکانی بەجێبێنین گوێڕایەڵی بین بە درێژایی ڕۆژ ئیشکردن بە پاچ و خاکەناز لە ژێر گەرمای خۆردا منی گێش کرد دوای ئاوابوونی خۆریش نەمتوانی قاپێ شۆربای نسکێنە بخۆم و خۆم هەڵدایە ناو جێگەکەوە بەهۆی پاچەکەوە دەستم بڵقی کردبوو پشتی ملیشم بەهۆی تیشکی خۆرەوە سوتا بوو وەستا مەحموو بە سیرکردنی تەلەڤیزیۆنەکەیەوە کە دەیویست دایگیرسێنێ وتی کاکی بچووک ڕادەیت لەبەر ئەوەی کەسێکی ناسک بووم و قۆڵ و بازووی ئیشم پێوە نەبوو پۆرتی دەشکاردم بەڵام دڵخۆش بووم بە وشەی کاکی بچووک هەم لەبەر ئەوەی وەستا قبوڵی کردبوو کە من شاریم و لە خێزانێکی خوێندنەوارەوە هاتووم ئەمە واتای ئەوە بوو کە ئیشی قورس نادا بە من هەم لەبەر ئەوەی هەستم دەکرد کە وەستا میهرەبانی بۆم هەیە و پەیوەندیدارە بەمنەوە هەر وەک باوک پارێزگاری لێم دەکرد کۆتایی بەشی چوارەم بەشی پێنجەم ئەو شارۆچکەیی کە 15 خولەک لە شوێنی بیرهەڵکردنەکەی ئێمەوە دوور بوو دانیشتوانی شارۆچکەی ئۆنگۆرن 6200 بوو هەر وەک چۆن لەسەر تابلۆشینی دەواازەکە بە پیتی گەورە نووسراوە کاتێک لە دوو ڕۆژی یەکەمدا بە بێوەستان بیرمان هەڵکەند و گەشتینە 2 مەتر قوڵایی لەبەرەوەی پێویستمان بە کەلوپەل هەبوو دوانیوەڕۆی ڕۆژی دووەم چوین بۆ ئۆنگۆرن تێبینی ئۆنگۆرن شارۆچکەیەکە لە ستامبول لەبەری ئەوروپا لە پێشدا عەلی بردینی بۆ دارتاشخانەی شارۆچکەکە چونکە لە دوای 2 مەتر قوڵیەوە نەدەکرا گڵەکە بە خاکەناز دەربدەین ئەبوایە جەنجەڕێکمان لەسەر بیرەکە دابنایە هەروەک چۆن لە ئیشی بیرهەڵکەندنە بەکاری دەهێنن بەڵام ئەو تەختانەی کە وەستا مەحموو بە پیکابی خاوەن زەویەکە هێنابووی بەشی نەدەکرد کاتێک دارتاشەکە پرسی ئێوە کێن و خەریکی چین وەستا مەحموو وتی ئێمە بیر هەڵکەنین کە دارتاشەکەش ئەو شوێنەی زانی کە بیرەکەی لێ هەڵدەکەنین وتی ئەها لەسەر تەختایەکەی سەرەوە لە ڕۆژانی دواتردا لە تەختایەکەی سەرەوە کە دەچوین بۆ شارۆچکەکە وەستا مەحموو ڕاهاتبوو سەرێکی دەدا لە دارتاشەکە دوکانەکەی کە جگەرەی لێدەکڕی تووتن فرۆشە چاویلکە لە چاوەکە دوکانی وردەواڵە فرۆشەکە کە تاک و درەنگ کراوە بوو ئەو ڕۆژانەی کە بیرمان هەڵەکەن بۆ شەوەکەی لەگەڵ وەستا مەحمووە کە چوین بۆ ئۆنگۆرن لەگەڵیدا زۆر ئارەزوم لە ڕێکردن بوو لە کۆڵانەکاندا ئارەزووی دانیشتنمە کرد لەسەر کورسێکی ناو باخە بچووکەکە لە ژێر داری ستەلڤی و سنەوبەرەکانە مێزی قاوەخانەیەک کە لە کۆڵان دانرابوون لە دەرگای دوکانێکە یاخود لە ناو وێزگەکەدا لە گۆشەیەکی فێنکدا بەدبەختی ئۆنگۆرن ئەوە بوو کە ڕێژەیەکی زۆر سەربازی تێدا بوو ئەمەش وای کردبوو کە شارۆچکەکە بشێلێت لە جەنگی جیهانی دووەمدا لیوایەکی پیادەی گەورە لێرەدا نیشتەجێرکراون بۆ ئەوەی پارێزگاری لە ئیستانبول بکەن بەرامبەر پەلاماردانەکانی ئەڵمانەکان لە ئاراستەی باڵکانەوە و ڕووسیەکان لە ئاراستەی بولغاریاوە بەڵام وەک بڵێ لێرەدا بیرچوو بوونەوە دوای 40 ساڵ ڕێژەی ئەم سەربازە زۆرە بوو بە گەورەترین هۆکاری قازانج و پارە پەیداکردن لە شارۆچکەکە لە هەمان کاتتا دەرد و ناخۆشی لە کۆتایی هەفتەدا زۆرێک لە دوکانەکانی ناوەندی شارۆچکەکە پۆستکارد گۆرەوی ژەتۆنی تەلەفۆن و بیرەیان نەفرۆشت بەو سەربازانەی کە بە وەرگرتنی مۆڵەتی بازار دادەبەزینە ناو شارۆچکەکەوە تێبینی ژەتۆن واتە بلیت یاخود بیتاقا بە زمانی تورکی بۆ هەمان جەنجاڵی کە بابچی و چێشتخانە بە تەنیشتی یەکەوە کرابوونەوە لە کۆڵانێکە کە خەڵک پێی دەوت کۆڵانی چێشتخانەکان جەندرمە بەردەوام چاودێری تێدا دەکرد ڕۆژانە بە تایبەتی کۆتایی هەفتە ئەم دوکانی شیرینی و قاوەخانانە پڕ دەبوو لە سەرباز
لەبەرەوەی کە شەوان چۆڵ دەبوو ئێمە شەو درەنگانێک ئۆنگۆرەنێکی ترمان دەبینی. شەوانە جەندرمە دەستی دەکرد بە بێدەنگکردنی ئەو سەربازانەی کە لە سەربازگەوە هاتوون هاوار و دەنگەدەنگیانە، هەتا هەر کەسێکیش زۆر دەنگەدەنگی دروست بکردایە بێدەنگیانە کرد. ئەگەر لە نێوان سەربازەکانیشا شەڕێک ببوایە یەکسەر دەگەشتنە سەریان. 30 ساڵ لەمەوبەر کاتێک ڕێژەی ناو سەربازەکە زۆر بووە، 1-2 میوانخانە کراوەتەوە بۆ مانەوەی خێزان و میوانی سەربازەکان. دواتر کە هاتن و چوون بۆ ئیستانبول ئاسان بووە، میوانخانەکان بەبۆشی ماونەتەوە. یەکەم ڕۆژ کە عەلی بە شارۆچکەکەی داگێڕاین، بۆی باس کردین کە ئەم میوانخانانە بە نیوەنهێنی کراون بە شوێنی لەشفرۆشی. لە یەکەم ڕۆژەوە ئەو مەیدانە گڵۆب پرتەقاڵیەی وێزگەکەمان بەدڵ بوو کە هەیکەلەکەی ئەتاتورک و دوکانی شیرینی یەڵدز کە دۆندرمەکەی باش دەفرۆشرا و بەرید و قاوەخانەی ڕوومەلی لێبوو. باوکی عەلی شەوانە لە گەنجینەیەکی ئامێری بنیادنانی خزمێکی کاکهایریدا لە یەکێ لە کۆڵانەکانی کە دەچووەوە سەر وێزگەکە پاسەوانی دەکرد. عەلی دوانیوە ڕۆژ درەنگانێک بردینی بۆ لای وەستای ئاسنگەرەکە. وەستا مەحموود تەختەی تازەی بڕیەوە بۆ پارەیەی کە لە کاکهایری خاوەن زەویەکەی وەرگرت بوو. قەفیزی ئاسنیشی کڕی بۆ ئەوەی کە پارچەکانی جەنجەڕەکە پێکەوە ببەستێتەوە. 4 کیسە چیمەنتۆ، ماڵە، بزمار و گوریسیشی کڕی. بەڵام ئەو گوریسە ئەوە نەبوو کە پێی دەچیتە ناو بیرەکەوە. بۆ ئەوەی بچێتە ناو بیرەکە بەکرێی جەنجەڕەکەی کە لە گەبزەوە هێنابوومان گوریسی باشتری پێوە بوو. هەموو ئەم ئەشیانەمان خستە ناو عەرەبانەی ئەسپێکەوە کە لە دوکانی ئاسنگەرەکەەوە بانگی کردبوو. کاتێک تایە ئاسنینەکەی عەرەبانەکە دەنگێکی ترسناکی لێدەهات لەسەر بەردی ڕێگەی کۆڵانەکە بیرم کردەوە کە ڕۆژەکانی ئێرەم لە ماوەیەکی کەمدا کۆتایی پێدێ. لە پێشا ئەچم بۆ گەبزە بۆ لای دایکم، دواتر دەگەڕێمەوە بۆ ئیستانبول. کاتێک ڕێمانە کرد لەگەڵ ئەسپ و عەرەبانەکەدا دەکەوتینە تەنیشتیەک. ئەسپەکە چەند هیلاک بوو، بیرمەکە تەماشای چاوەڕەشەکانی مەکرد بە عەقڵمدا دەهات کە چەند نەپیرە. لە مەیدانی وێزگەکە بووین، دەرگایەک کرایەوە. ژنێکی کەمێک بە تەمەنجلی شەوی لەبەردا بوو، هاتە کۆڵان. ئاوڕی دایەوە بۆ دواوە بە شێوەیەکی سەرزەنشکەر وتی: لەکوێمانەوە؟ لە بەردەمی ئەو دەرگا کراوەیەی کە ئێستا من و ئەسپەکە گەیشتینێ، لە پێشا کوڕێکی گەنج کە 5 یان 6 ساڵ لە من گەورەتر بوو، دواتر ژنێکی قشتوری باڵابەرز دەرکەوت کە وەک خوشکی گەورەی وابوو. ژنەکە زۆر هەوایەکی جیاواز و سەرنجڕاکێشی هەبوو. لەوانەشە ئەو ژنەی کە جلی شەوانەی لەبەردا بوو دایکی ژنە قستورەکە و براگەنجەکەی بێ. ژنە قستورە جوانەکە بە دایکی وت: من ئێستا دەیدۆزمەوە. دووبارە چووەوە ماڵەوە و ون بوو. بەڵام ژنە قستورەکە پێشەوەی بچێتە ژوورەوە بۆ ساتێک سەیرێکی من و ئەسپە پیرەکەی دوامەوەی کرد، وەک بڵێ درکی بە شتێکی سیر کردبێ لە منە یان لە ئەسپەکەدا. لە دەمولێوە بچووکە خڕەکەی ژنە جوانەکەدا زەردەخەنەیەکی خەماوین بینی، باڵای بەرز بوو. کاتێکە پێکەنی لە سیمایدا هەستێکی شیرین و میهرەبانی پیشاندا. ئێمە هەر چوارمان واتە وەستا مەحموود و شاگرد و ئەسپەکە کە بە تەنیشتیانە ڕۆیشتین، لە هەمان کاتا دایکی پێی دەوت: دەدەی. سیمای دایکەکە نیشانەی ڕازی نەبوونی پێوە بوو بەرامبەر ژنە قستورەکە. هیچ پەیوەندیدار نەبوو بە ئێمەوە. کە بە عەرەبانە بارکراوەکە چووینە دەرەوەی ئۆنگۆرەن، ڕێگەی بەردین تەواو بوو. دەنگی تایە ئاسنەکانی عەرەبانەکە نەما کە لە هەورازەکە سەرکەوتین و گەشتینە تەختاییە پانەکەی زەویەکەی خۆمان. وا هەستم کرد کە هاتووینەتە دنیایەکی زۆر جیاوازەوە. هەورەکان بڵاو بووبوونەوە و نەمابوون، خۆر دەرکەوت بوو. هەتا زەویە وشک و بێگیاکەی ئێمە ڕەنگی بەڕوودا هاتبوو. قەلەڕەشەکان بەژاوەژا و لە کێڵگەی گەنمەشامیەکانی پشتی ڕێگەکەوە کە بە پێچاو پێچ درێژ بووبوونەوە بە بازدان دەهاتنە سەر ڕێگەکە کە ئێمەیان بینی باڵەکانیان دەکردەوە و یەکسەر دەفڕین. دەمبینی کە گردەمۆرەکانی ئاراستەی دەریای ڕەش نقم بوون لە ڕەنگێکی شینی سەیردا. شینایی کۆمەڵە درەختە جیاجیاکانم دەبینی کە لە نێوانی زەویە تەختەبۆر و زەرباوەکەی پشتیانەوە بوو. لە تەختاییەکەی سەرەوە کە ئێمە بیرمان لێ هەڵدەکەن هەموو دنیا جوانە بینرا.
ئەو خانوە ڕەنکاڵانەی لە دوورەوە دەبینران چنارەکان کە دەلەرینەوە پێچاوپێچی ڕێگای ئاسنینی شەمەنەفەرەکە هەموو شتێ زۆر جوان بوو. لە گۆشەیەکی دڵمدا هەستم دەکرد کە بەهۆی ئەو ژنە قشتورەی کەمێک لەمەوبەر لە بەردەمی دەرگاکەدا بینیم کەوتومەتە ئەم هەستە خۆشانەوە. لە ڕاستیدا بە تەواوەتی سیمایم نەبینی بوو. ئایا لەبەر چی لەگەڵ دایکیدا شەڕیانە کرد؟ شێوازی قسەکردنەکەی کاری تێم کردبوو. قژە سوورەکەی بەهۆی ڕووناکیەکەوە شەوقێکی سەیری دابووەوە. بۆ ساتێک وا سەیری کردبووم وەک بڵێ لە کۆنەوە من بناسێت و پرسیار بکات تۆ ئیشت چییە لێرە؟ ڕێک لەو ساتەدا چاومان چوو بۆ سەر چاوی یەک وەک بڵێ هەردووکمان بۆ یادگاریەک دەگەڕین. هەتا وەک ئەوەی لێپرسینەوە بکەین سەیری یەکتریمان کردبوو. کاتێ دەمیست بخەوم ئەستێرەکانم دەبینی و دەمیست سیمای ژنە قشتورەکە بێنما بەرچاوی خۆم. کۆتایی بەشی پێنجەم. بەشی شەشەم. بۆ سبەینێ بەیانیەکەی واتە چوارەم ڕۆژی ئیشکردنمان ئەو جەنجەڕەی لەگەڵ خۆمانە هێنا بوومان بە یارمەتی ئەو تەختە و کەلوپەلانەی کە تازە کڕی بوومان لەسەر بیرەکە جێگیرمان کرد. لە هەردوو سەری جەنجەڕەکەوە دوو دەسکی پێوە بوو کە سەرێکی باریک و سەرێکی ئەستور بوو. بەکرەیەکیشی پێوە بوو کە گوریسی تێوە پچڕا بوو. جێگیر کرابوو لەسەر دوو تەختە کە بەڕاست و چەپ داکوترا بوون. پارچە تەختەیەکی پانیشی لێبوو کە سەتڵەگڵەکەمان لە خوارەوە هەڵکێشا بە ئاسانی بیخەینە سەری. بۆ ئەوەی بە ئاسانی تێبگەین کە پارچەکان چۆن دەنرێن پێکەوە وەستا مەحموو بە قەڵەمێکی ڕەساس لەسەر کاغەزێک بە وردەکاری وێنەیەکی جەنجڕی کێشا بوو بە دەست و پەنجەیەکی هونەری کە منی سەرسام کردبوو. من و عەلی لە دوو سەرەوە دەستکی جەنجەڕەکەمان دەگرت و سەتڵەکە کە وەستا مەحموو پڕی کردبوو لەگەڵ ڕامان دەکێشا بۆ سەرەوە. سەتڵەکە لە سەتڵێکی ئاو گەورەتر بوو. کاتێک تا دەمەکەی پڕ دەبوو لە بەرد و گڵ ئەمەنە قورس دەبوو هەردووکمان بە ئەستەم دەستکی جەنجەڕەکەمان بۆ بادەدرا. کە سەتڵەکە دەگەیشتە سەرەوە گوریسەکەمان تۆزێک شل دەکرد بەبێ ئەوەی لە ئەڵقە و قولاپەکە دەربچێ کەنارەکەیمان دەگرت و لەسەر تەختەپانەکە داماندەنا. بۆ دانانی سەتڵەکە لەسەر تەختەکە هەم هێزێکی باشی دەویست هەم لێزانینی دەویست. کاتێک بەبێ کێشە سەتڵە پڕەکەمان ڕادەکێشایە سەرەوە و لەسەر تەختەپانەکە داماندەنا بۆ ساتێک لەگەڵ عەلیدا سەیری چاوی یەکترمان دەکرد بەواتای تەواوە هەناسەیەکمان دەدا. دواتر ئێمە واتە هەردوو شاگردەکە بە خێرایی بە خاکەناز تۆزێک گڵی ناو سەتڵەکەمان دەکردە ناو عەرەبانە دەستیەکەوە کە سەتڵەکە سووک دەبوو لە دوولاوە هەڵمان دەگرت و بەتاڵمان دەکردە ناو عەرەبانەکەوە. کاتێک بە ئاگاوە سەتڵەکەم شۆڕ دەکردەوە بۆ خوارەوە و نزیک دەبووەوە لە وەستا هاوارم دەکرد هات. هەروەک خۆی ڕێنمایی کردبووم وەستا مەحموو پاچەکەی دەستی دادەنا بەبێ ئەوەی سەتڵەکە لە گوریسەکە بکاتەوە جێگیری دەکرد. لە ناو بیرەکەدا و بە خێرایی بە خاکەناز دەستی دەکرد بە پڕکردنی سەتڵەکە. کاتێک لە ڕۆژانی سەرەتادا بە پاچ و خاکەنازەکە بە گەرم و گوڕی و هەتا بە تووڕەیی کاری دەکرد لەگەڵ هەموو جوڵەیەکیدا من لەسەرەوە گوێم لە گوزارشتی هە بوو. هەموو ڕۆژێ مەترێک بەرەو ناخی زەوی دەچوە خوارەوە. وەستا لە چاوی منەوە بچووک دەبووە و بیستنی گوزارشتی هە ئاستەم دەبوو. کە وەستا مەحموو لە خوارەوە سەتڵەکەی پڕ دەکردەوە زۆر کات بەبێ ئەوەی کە سەری بەرز بکاتەوە بۆ سەرەوە هاواری دەکرد ڕای کێشا. ئەگەر هەردووکیشمان لەسەرەوە ئامادە بووینایە لەگەڵ عەلیدا یەکسەر پەلاماری دەستکی جەنجەڕەکەمان دەدا سەتڵە پڕگڵەکەمان ڕادەکێشایە سەرەوە. هەنێ جار عەلی خەیاڵ ڕۆشت و درەنگ دەکەوت لەبەرەوەی بە تەنها قورس بوو بۆ من کە دەستکی جەنجەڕەکە با بدەم چاوەڕێی ئەوم دەکرد. هەنێ جاریش وەستا هێواش دەبووەوە. عەلی دەهاتە لای جەنجەڕەکە پێکەوە بە هەناسە بڕکێ سەیری وەستامانە کرد لە خوارەوە کە چۆن سەتڵەکە پڕ دەکات لەگەڵ. ئەم ساتە چاوەڕوانیانە لە کاتی زۆر ئیشکردندا تەنها سات بوو کە لەگەڵ عەلیدا پشومان تێدا دەدا. لە نێوان خۆمانە چەند وشەیە قسەمانە کرد. بەڵام لە یەکەم ڕۆژەوە تێگەشت بووم پرسیاری ئەو کەسانی لێ ناکەم کە لە شارۆچکەکە بینیومانن. لێی ناپرسم ئەو ژنە قستورە دەمجوانە کێ بوو کە سەیرکردنەکەی پڕ نهێنی و خەماوی بوو لەبەر ئەوەی کە ئەوان ناناسێ بۆیە
یاخود لەبەر ئەوەی ئەگەر هەر شتێ بڵێ لەوانەیە دڵم پشکێنێ. جارجار کەژ نەقشتورەکە دەهات بە خەیاڵما نەک هەر دەمیز لە عەلی بشارمەوە، لە ڕاستیدا دەمیز لە خۆشمی بشارمەوە. کاتێک شەوانە چاوێکم لەسەر ئەستێرەکانی ئاسمان بوو، چاوەکەی تریشیانم لەسەر تەلەڤیزیۆنە بچووکەکەی وەستا، لەو کاتەدا کە خەریک بوو خەوم لێ دەکە و پێکەنینەکەی ژنەقشتورەکە لە بەرچاومدا زیندوو دەبووەوە. ئەگەر ئەو پێکەنینە ئەو واتایەی کە سیمای دەیوت تۆ دەناسم دەربڕینی میهرەبانی نەبوایە، لەوانە بوو ئەوەندە بیرم لەو نەکردایەتەوە. خاوەنی زەویەکە کاک هایری هەر سێ ڕۆژ جارێک کاتی نیوەڕۆ بە پیکابەکەی دەهات، بەبێ سەبرەوە دەیپرسی ئایا ئیشوکال لە جێی خۆیەتی و باشە. ئەگەر لە کاتی نان خواردنی نیوەڕۆدا بووینایە، وەستا مەحموو ئەویشی بانگ دەکرد بۆ سەر سفرەکەمان کە پێک هاتبوو لە تەماتە و پەنیری سپی و زەیتون و ترێ و کۆکاکۆلا. دەیوت فەرموون. هەنێ جار وەستا 3-4 مەتر لە ناو قوڵایی بیرەکەدا بوو. کاک هایری لەسەرەوە لەگەڵ ئێمەدا پێکەوە لە دەمی بیرەکەوە بۆ خوارەوە بە بێدەنگی و بەڕێزەوە تەماشایە کرد. کە وەستا دەهاتە سەرەوە، کاک هایری دەبرد بۆ ئەو سەری زەویەکە، بۆ ئەو شوێنەی کە عەلی گڵەکەی لێ بەتاڵە کرد. تۆپەڵە گڵە بچووکەکانی هەڵەگرت و بەدەستی وردی دەکردن. ڕەنگی تۆخ و کاڵی گڵەوردەکەی پیشان دەدا. لەبارەی خێرایی هەڵکەندن و دووری ئاوەکەوە ڕاوەی دەکرد. لە یەکەم ڕۆژەکانە کاتێک لە هەڵکەندنی گڵێکی کەمبەردا بووین، لە 2-3 مەترەوە، لە ڕۆژانی 4ەم و 5ەمدا چینێکی ڕق هاتۆتە بەردەمی. هێواش بوو بووینەوە. وەستا مەحموو بە باوەڕەوە دەڵێ کە لە دوای تێپەڕبوونمان لەم دەماری چینە ڕقا دەگەینە چینی گڵی شێدار. کاک هایری خاوەنی کارگەی جلی ئامادەکراویش دەیوت دەی بابزانم ئینشەڵڵا. دەیوت ئەو ڕۆژەی کە ئاوەکە دەدۆزنەوە مەڕسەر دەبڕین و شایی دەکەین. دووبارە باسی دەکرد کە بەخشیش دەدا بە وەستا مەحموو ئێمە. هەتا ئەوەشی دەوت لە چ پاقلاوەخانەیەکی ئیستانبوڵەوە پاقلاوە دێنێ بۆ ئاهەنگەکە. دوای ناخواردنی نیوەڕۆ و ڕۆشتنی خاوەنی زەویەکە خێراییەکەمان هێواش دەبووەوە. دادگوێزێکی لێ بوو، یەک خولەک لە تەختاییەکەوە دوور بوو. من دەچووم لە ژێریدا پاڵ دەکەوتم، خەوم لێ دەکەوت. پێشەوەی خەوم لێبکەوێت بەبێ ئەوەی من بیر لە ژنەقشتورەکە بکەمەوە، هەر لە خۆیەوە بە زیندوی دەهاتە پێش چاوم. لە سیمایدا دەربڕینی تۆ دەناسم، دەزانم، دەبیرا. ئەمە منی دڵخۆشە کرد. هەنێ جاریش لە گەرمای نیوەڕۆدا کە خەریک بوو دەورامەوە، دەهات بە خەیاڵمدا. لەم خەیاڵەدا شتێ هەبوو کە منی بە ژیانەوە دەبەستەوە، گەشبینی دەکردم. لە گەرماکەدا لەگەڵ عەلیدا ئاومان دەکرد بەسەری یەکتردا و ئاومان زۆر دەخواردەوە. ئاوەکە پیکابەکەی کاک هایری دەیهێنا لە ناو دەبەی پلاستیکی گەورەدا. 2-3 ڕۆژ جارێکە پیکابەکە دەهات، ئەو خۆراکانەشی بۆ دەهێناین کە داوامان کردبوو لە شارۆچکەکە، وەک تەماتە، بیبەری سەوز، ڕۆنی سانا، سەمون، زەیتون. پارەکەش وەستا مەحموو دەیدا بە شۆفێرەکە. بەڵام هەموو جارێک ژنەکەی کاک هایری خاوەنزەوی شووتی، کاڵک، هەنێ جار شۆکۆڵاتە، نوقوڵ، هەندێک جار مەنجەڵێکی پڕیاپراخی بیبەر کە بە تایبەتی ئامادەی کردبوو، چێشتی تەماتاوی، گۆشتی قاورمەی دەنار. وەستا مەحموو لەبارەی ئەو خواردنەی کە ئێوارە دەخورێت زۆر پاک و خاوێن بوو. هەموو دوانیوەڕۆیەک پێشەوەی دەستکا بە چیمەنتۆ تێکردن، پەتاتە و باینجان و نسکێنە و تەماتە و بیبەری تازە هەرچیمان هەیە بە منی دەشت. دواتر بە ئاگاوە بە بچووکی دەیجنین و بەدەستی خۆی سەوزەواتەکەی دەخستە ناو ئەو مەنجەڵەی کە لە گەبزەوە هێنابوومان. تۆزێک ڕۆنی تێدەکرد و غازە بچووکەکەی بە کزیدا دەگیرستاند و مەنجەڵەکەی دەخستە سەری تا خۆر ئاوا دەبوو. من بەرپرسیار بووم لەوەی تا خواردنەکە دەکڵێت بەبێ ئەوەی بە بنی مەنجەڵەکەدا بنووسێ. 2 کات ژمێر پێش خۆر ئاوا بوون، وەستا مەحموو قاڵبی تەختەی دەبەست لە کەناری ئەو مەترە قوڵاییەی کە ئەو ڕۆژە هەڵی کەندووە و چیمەنتۆی تێدەکرد. من و عەلی لە کەنارێکدا چیمەنتۆ و لمەکە تێکەڵاوی یەکتر دەکەین، ئاومان پێدا دەکرد. دواتر چیمەنتۆ ئامادەکراوەکەمان دەخستە ناو عەرەبانەکەوە بەبێ ئەوەی دەست لە سەتڵەکە بدەین بە یارمەتی تەختەیەک کە لە نیو ڕەحەتی دەچوو. هەموو کات وەستا مەحموو بە شانازیەوە دەیوت من دامهێناوە، دەمان کردە خوارەوە بۆ بیرەکە. کاتێک ئێمە بە خاکەناز چیمەنتۆتەڕەکەمان دەکردە ناو ئەو تەختەیەی کە لە نیو ڕەحەتی دەچێ، وەستا مەحموو بۆ ئەوەی ڕێمان پیشان بدات لە خوارەوە دەیوت تۆزێ زیاتر بۆ لای ڕاست، تۆزێ زیاتر بۆ سەرەوە. بە خێرایی لم و چیمەنتۆکەمان تێکەڵ دەکرد و دەمان کردە ناو عەرەبانەکەوە. ئەگەر درەنگ کەوتی نایە و درەنگ چیمەنتۆکەمان کردایەتە خوارەوە،
وەستا مەحموود لە خوارەوە تووڕا بوو، هاواری دەکرد چیمەنتۆکە سار دەبێتەوە. ئەو کاتە بیری باوکمم دەکرد، هیچ هاواری بەسەر منە نەدەکرد، هیچ سەرزەنشتی نەدەکردم، بەڵام لەبەر ئەوەی بەهۆی ئەوەوە بێپارەین و لێرە ئیش دەکەم تووڕەش دەبووم لە باوکم. باوکم وەک وەستا مەحموود پەیوەندیدار نەبوو بە منەوە. وەستا لێی دەپرسیم برسیتە هیلاک بوویت؟ ئایا لەبەر ئەو بوو کە سەرزەنشتەکانی وەستا منی زۆر تووڕە دەکرد؟ ئەگەر باوکم سەرزەنشتم بکات حەقم دەدایە و شەرمم دەکرد و بیرم دەچۆوە. کە وەستا مەحموود سەرزەنشتم دەکا نازانم کار لە ناخم دەکا، هەم گۆرایەڵی بووم چی بوو تا بە قسەی مەکرد، هەم تووڕەش دەبووم لێی. لە کۆتایی ڕۆژدا وەستا مەحموود لە خوارەوە هاواری دەکرد، دەیوت بەسێتی قاچێکی دەخستە ناو سەتڵەکەی کە لە ناو بیرەکەدا بوو. ئێمەش دەستکەکانی جەنجەڕەکەمان بادەدا و وەک ئەسانسۆر بە هێواشی دەمانهێنایە سەرەوە بۆ بەر ڕووناکی ڕۆژ. کاتێک وەستا مەحموود لەسەرەوە تۆزێک لە ژێر دارزەیتونەکەدا ڕادەکشا، یەکسەر ئەو ناوە نوقمی بێدەنگی ئەبوو. بە هەستکردنی ئەوەی چەند لە ناو سروشت بێکەسێتی داین، چەندە لە ئیستانبوڵ و جەنجاڵی دوورین، بیری دایکم و باوکم و ژیانمانم دەکرد لە بێشکتاش. منیش وەک وەستاکەم دوای دەست هەڵگرتن لە ئیش خۆم فرێ دەدایە ژێر سێبەرێک، سەیری دوورکەوتنەوەی عەلیم دەکرد کە یەکسەر بە پێ بەرەو شارۆچکەکە دەگەڕایەوە. بە درێژایی ڕێگا پێچاوپێچەکەی ڕێی نەدەکرد، ڕێگەکەی قەتپڕ دەکرد، لە زەویە بەتاڵەکان و گژوگیا و کێڵگەکانەوە ڕێی دەکرد کە پڕ بوون لە دەڕک. تۆ بڵێ ماڵەکەی عەلی کە هیچ کاتێک نەمان بینی بوو لەکوێی شارۆچکەکە بێ؟ بڵێ جنە قسوورە جوانەکە براکەی و دایکە نەگونجاوەکەیان کە لە بەردەمی ماڵەوەیاندا بینیمانن لە نزیک ماڵی عەلیەوە نیشتەجێبن؟ کەمێشکم بەم بیرکردنەوە بە تاڵانە قاڵ دەبوو. بۆنێکی خۆشی جگەرەکەی وەستا مەحموود کە دای دەگیرسان و دەهاتە لوتمەوە، هاواری سەربازەکانی سەربازگا دوورەکە کە لە مەشقی شەودان دەڵێن سوپاس سوپاس، گوێلێبوونم لە چزەی هەنگێک دەمهێنا بە عەقڵی خۆمدا کە شاید بوون لەم دنیایە و ژیان چەند شتێکی سەیرە. لە چوارەم ڕۆژە کاتێک هەڵسان بۆ سیرکردنی مەنجەڵی خواردنەکە، بینیم کە وەستا مەحموود لەسەر جێگەکەیەتی و لە خەو خەبەری نەبۆتەوە. لە مناڵیمە هەروەک چۆن کاتێک باوکم لە خەو خەبەری نەدەبووەوە بە بیرکردنەوەی ئەوەی کە ئەو دێوێکە منیش لە وڵاتی دێوەکانی وەک گولیڤەردا تێبینی. گولیڤەر دەریاوانێکە و پاڵەوانی ئەفسانەیەکی دێرینی جیهانی مناڵانە بە بچووکی ماومەتەوە. بە ئاگاوە سەیری قاچەکانی و قۆڵە درێژەکانی ڕاکشانەکەیم کردبوو، وەک ئەشیایەک وابوو لەسەر گڵەکە دەست و پەنجەی وەستا مەحموود وەک ئەوانەی باوکم ناسک نەبوون، ڕق و گۆشەدار بوو. لەسەر قۆڵەکانی براوی خاڵ مووی ڕەشی پێوە بوو، لە ڕاستیشدا ڕەنگی پێستی سپی بوو. بەوەدا کە لە کەناری کراسە قۆڵکورتەکەیەوە ئەو شوێنانە دەبینرا کە تیشکی خۆری بەر نەکەوتبوو. کونەکانی لوتە درێژەکەی بە هێواشی دەکرێنەوە و دادەخرێنەوە و کاتێک هەناسە هەڵدەمژێت و دەیداتەوە بە سەرسامیەوە سەیرم کرد، هەروەک چۆن سەیری باوکمم دەکرد کاتێک لە خەودا بوو. لە ناو قژە چڕەکەیدا کە کەمکەم تاڵی سپی تێدا دەرکەوت بوو، گڵی وردی تێدا بوو، بە ملیشیەوە مێلوورەیش لەژاوی پێوە بوو کە بە مەراقەوە پیایدا سەردەکەوتن. کۆتایی بەشی شەشەم. بەشی حەوتەم. دەمی خۆراوابوونی هەموو ڕۆژێ وەستا مەحموود پێی دەوتم تۆ خۆ دەشۆیت؟ ئەو دەبە پلاستیکەی کە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ جارێک پیکابەکە دەیهێنا و دەیگۆڕی بەلوعەشی پێوە بوو، بەڵام دەمانتوانی بە تەنها دەست و دەم و چاومانی لێ بشۆین. بۆ ئەوەی خۆشمان بشۆین دەبوایە لە پێشە ئاوەکەمان لە سەتڵە پلاستیکەکە کۆب کردایەتەوە کە وەستا مەحموود بە جامەتەنەکە گەورەکە ئاوی دەکرد بە سرمدا تا خوارەوە ڕادەشڵەکین. لەبەر ئەوە ناکە ئاوی ناو سەتڵەکە گەرم نەبۆتەوە لەبەر خۆرەکە، لەبەر ئەوەی ئەو منی بەڕووتی دەبینی. جارێکیان پێی وتبووم تۆ هێشتا منداڵی. ئایا مەبەستی ئەوە بوو کە ماسوولکەکانم بە تەواوەتی پێنەگەیشتون و بێهێز و لاوازم؟ جستەی ئەو ماسوولکاوی ڕق و بەهێز بوو، موش بەسنگ و پشتیەوە بوو. لە ژیانمانە باوکم و نەکوڕێکی ترم بەڕووتی بینی بوو کە بە جامەتەنەکەکە ئاوم دەکرد بەسەرە سابووناویەکەی وەستا مەحمووە، کارێکم دەگرت کە نەیبینم،
هەنێ جار پەڵەی مۆر و برینم بە قۆڵی و قاچەکانیەوە دەبینی کە لە کاتی بیرهەڵکەندندا وای لێ هاتبوو، بەڵام قسەشم ناکرد. لەگەڵ ئەوەشدا کاتێک وەستا مەحموود ئاوی دەکرد بەسەری مندا، بە نیوە سوعبەت و نیوە مەراقەوە بە پەنجە گەورە و ڕقەکەی دەستی دەدا لە پەڵەیەکی سەرپشتم یان قۆڵم، کە دەیبینی نرکەیەکم دەکرد و دەموت ئاه و ڕاددەشڵەکیم، هەم پێیەکەنی هەم بە میهرەبانیەوە دەیوت ئاگات لە خۆت بێ. وەستا مەحموود هەنێک جار بە میهرەبانی هەنێک جاری ژوەک بڵێ هەڕەشە بکە، بەڵام زوو دووبارەی دەکردەوە ئاگال لە خۆ بێ. شاگردی بێعەقڵی بیرهەڵکەن ئەوەی خوارەوە مەلوول دەکا، بێ ئاگاکان دەکوژن. دەیوە بۆ خاتری خوا عەقڵت، چاوت، گوێچکەت هەموو کات با لە خوارەوە بێ. باسی دەکرد کە قولاپەکە لە دەسکی سەتڵەکە دەربچێ چۆن ئەوەی خوارەوە پام دەکاتەوە، یان ئەگەر وەستا لە خوارەوە بەهۆی ژەهراوی بوونی غازەوە ببورێتەوە و شاگردە خەیاڵ ڕۆشتۆکە بۆ ماوەی 3 خولەک درکی پێنەکا، چۆن وەستاکە یەکسەر ئەچێ بۆ دنیای مردووەکان. وەستا بە 5 ڕستە ئەمەی دەکرد بە چیرۆک. زۆر ئارەزووی چیرۆکە فێرکەر و ترسناکەکانی مەکرد. کاتێ بە میهرەبانیەوە سەیری ناو چاومی دەکرد و دەیگێڕانەوە، وەستا بە تامەزرۆوە باسی شاگردە بێ ئاگاکانی دەکرد کە چیان کردووە. هەستم دەکرد لە مێشکی ئەودا دنیای ژێرزەوی، دنیای مردووەکان، قوڵایی ژێرگەڵ لەگەڵ گۆشە بیرنەچۆوەکانی بەهەشت و دۆزەخدا پەیوەندیەکیان هەیە. ڕادەشڵەکیم. بە گوێرەی وەستاکەم بەرەو چینی خودا و پەریەکان دەڕۆشتین. لەگەڵ ئەوەشدا لە نیوەی شەودا کە ڕەشەبایەکی سارد دەهات، ئاسمانی لی و هەزارەها ئەستێرەی درەوشاوە بیری دەخستینەوە کە ڕێک بە پێچەوانەوەیە. کاتێک وەستا مەحموود لەلایەکەوە لە بێدەنگێکی خۆشدا تا خۆر ئاوا دەبوو، سەری منجەڵەکەی هەڵدەدایەوە و دایدەدایەوە بۆ ئەوەی بزانێت خواردنی ئێوارە کوڵاوە. لەلایەکی تریشەوە خەریکی تەلەڤیزیۆنەکە بوو بۆ ئەوەی دیمەنەکەی چاککە. تەلەڤیزیۆنەکەی لەگەڵ باترێکی کۆنی ئۆتۆمبیلدا لە گەبزەوە هێنابوو کە لە 2 شەوی یەکەمدا پاترێکە ئیشی نەکرد. بە پیکابەکەدا ناردبووی بۆ ئۆنگۆرن و چاکی کردبووەوە. ئێستا تەلەڤیزیۆنەکە لە پاترێکەوە کارەبا وەردەگرێت، ئیش دەکا، بەڵام بۆ ئەوەی لە شاشەکەدا دیمەنێکی ڕوون ببینێت دەبوایە وەستا مەحموود زۆر خەریکی ببوایە. کە تووڕە دەبوو منی بانگە کرد، تەلێکی ڕوت و تەنەکەیەکی وەک ئارێلی دەدایە دەستم، بەوتنی بۆ ڕاست، تۆزێک بۆ سەرەوە، بۆ لای چەپ، دەگەڕا بۆ دیمەنێکی ڕوون و پاک. لە دوای هەوڵێکی زۆر لە شاشەکەدا دیمەنێک دەرئەکەوت، بەڵام کە بە تەماشاکردنی هەواڵەکانەوە بە کەوچکەکە نانی گەرمی ئێوارەمان دەخوارد، دیمەنەکان وەک یادگاریە کۆنەکان دووبارە لێڵ دەبووەوە. دیمەنەکە هەر لە خۆیەوە دەڕۆشت و دەهات، شەپۆلی دەدا و دەستی دەکرد بە لەرزین. دوای ئەوەی 1-2 جار هەڵدەستاین چاکمان دەکرد، ئیتر دواتر ئەگەر زۆر خراپیش ببوایە هیچمان لە جێگەی خۆماندا هەڵ نەدەستاین. گوێمان لە دەنگی بێژەری هەواڵەکە و ڕیکلامەکانەگرت. ڕێک لەو کاتەدا خۆ لە بەرامبەرماندا ئاوا دەبوو. گوێمان لە دەنگی هەنێک باڵندەی سەیر و نادر دەبوو کە بە درێژایی ڕۆژ هیچ دەرنەدەکەوتن. دواتر پێشەوەی دنیا بە باشی تاریک ببێ لە ئاسمانە مانگی پڕ دەردەکەوت. لە دەوروبەری چادرەکەدا خشەخش لە دووری شەوە وەڕێی سەگ دەهات. بۆنی ئاگرە کوژراوەکە و هەستم بە سێبەری ئەو درەختی سەربیانە دەکرد کە بوونیان نەبوو. تاکو ئەو ڕۆژە باوکم هیچ چیرۆک و ئەفسانەی بۆ باز نەکردبووم. بەڵام وەستا مەحموود هەموو شەوێ لە دیمەنێکی نادیار هەتا دیمەنێکی تەلەڤیزیۆنەکەوە کە بە ئەستەم دەبینرا و لە دەردێکەوە کە بە درێژایی زۆر تووشمان دەبوو یان لە یادگاریەکەوە دەستی دەکرد بە چیرۆک گێڕانەوە. ئەم چیرۆکانە ڕوون نەبوو کە سەرەتاکەی کامەیە و کۆتاییەکەی کامەیە، کوێی خەیاڵە و کوێی حەقیقەتە، بەڵام خۆم دەدا بەدەم گوێگرتنەوە و ئارەزوی گوێگرتنم دەکرد لەو واتایانەی کە وەستا مەحموود دەری دەهێنان لێ، بەڵام بە تەواوەتی لە چیرۆکەکانیش نەدەگەیشتم. بۆ نمونە وەستا مەحموود جارێکیان باسی کردبوو کە لە منداڵیدا لەلایەن بوونەوەرێکی دێوەوە فڕێنراوە بۆ دنیای ژێرزەوی. ژێرزەوی تاریک نەبووە، ڕێک بە پێچەوانەوە ڕووناک بووە. بردویانە بۆ کۆشکێکی پرشنگدار، بانگێشتیان کردو بۆ سەر مێزی میوانداری لەسەر سفرەیە کە بە گوێز توێکڵی قالۆنچە سەری ماسی و درکەکانی ڕازێنراوەتەوە، خۆشترین خواردنیان خستۆتە بەردەمی.
بەڵام کاتێک وەستا مەحموود گوێی لە دەنگی گریانی ژنان دەبێ لە دواوە یەک پاروشچیە هەڵی نەگرتووە. گوایە دەنگی گریانی ژنەکانی کۆشکی پاشا کە لە ژێر زەویدا بوون ڕێک لە دەنگی ئەو پێشکەشکارەی تەلەڤیزیۆنەکە چووە. جارێکیشیان دوای ئەوەی کە باسی کرد دوو شاخ کە یەکێکیان لە قاچک و ئەوی تریان لە مەڕمەڕ پێک هاتووە بەبێ ئەوەی یەکتری بناسن و لە یەک تێبگەن چۆن بە هەزارەها ساڵ سەیری یەکتریان کردووە و وتبووی لە قورئانی کەریمدا ئایەتێک هەیە کە دەڵێت ماڵەکەتان لە شوێنی بەرزدا دروست بکەن. واتای ئەمە ئەوە بوو کە بوومەلەرزە لە شوێنی بەرز نادات. هەڵکەندنی بیرەکەشمان لە شوێنێکی بەرزدا شانس بوو. لە شوێنە بەرزەکانە ئاو بە ئاسانی دەردەکە و کاتێک وەستا مەحموود ئەمانەی باز دەکرد دنیا بە تەواوەتی تاریکی دەکرد چونکە ئیتر شتێکیش نەبوو کە سەیری بکەی. هەردووکمان سەیری دیمەنە لێڵەکەی تەلەڤیزیۆنەکەمان دەکرد. وەک بڵێیت ڕوون دیار بێ، وەک بڵێ دیمەنێکی پاک و جوان دیار بێ بە ئاگاوە سەیرمان دەکرد. هەنێ جار وەستا مەحموود بە نیشاندانی پەڵەیەک دەیوت سەیر بکە، دەیبینی لەوێشدا هەیە ئەمە ڕێکەوت نییە. لە ناو دیمەنەکانی کە وەک جنۆکەوا بوون منیش بۆ ساتێک دوو شاخم درک پێکرد کە سەیری یەک دەکەن. بەڵام پێشەوەی کە بە خۆشم بڵێم کە ئەمە شەوقدانەوەیە وەستا مەحموود یەکسەر بابەتەکەی دەگۆڕی ئامۆژگاری دەکردم دەیوە بەیانی عەرەبانەکە تا دەمەکەی پڕمەکەن. کەسێک کاتێک چیمەنتۆ تێدەکا بە باتری ئیش بە تەلەڤیزیۆنەکە پلان بۆ شاگردەکەی دەکێشێ ڕێک وەک ئەندازیارێک هەڵسوکەوت دەکات و بیر دەکاتەوە. هێزی گێڕانەوەی ئەم ئەفسانە و چیرۆکانەی کە وەک بڵێ بەڕاستی خۆی تێدا ژیابێ منی سەرسامە کرد و حەیرانی دەبووم. دوای ناخواردنی ئێوارە کە من دەستم دەکرد بە کۆکردنەوەی چواردەور وەستا مەحموود ئەیوە با بچین بۆ شارۆچکەکە بزمار بکڕین یان هەندێک جار دەیوت جگەرەم پێ نەماوە. ڕۆژانی سەرەتا کە لە تاریکاییە فێنکەکەدا ڕێمان دەکرد بۆ ئۆنگۆران تریفەی مانگ لەسەر قیرەکە شەوقی دەدایەوە. لەو پێش هیچ ئەمەندە هەستم بە ئاسمانە گومەزەیە زۆر نزیکەکەی سرم نەکردبوو. بیرم لە باوکم و دایکم دەکردەوە. شەوانە ئارەزوم لە ڕەنگی گوڵە ئەستێرەکان بوو کە بەبێ وەستان زیکەیانە هات. ئەو شەوانەی کە تریفەی مانگ نەدەبوو بە سەرسامیەوە زۆر ئارەزووی سیرکردنی هەزارەها ئەستێرەی پاک و درەوشاومە کرد. لە شارۆچکەکە تەلەفۆنم بۆ دایکم کرد. وتم هەموو شتێ باش دەڕوا. بەڵام ئەو دەستی کرد بە گریان. پێم وت کە وەستا مەحموود پارەکەی داومەتێ. ئەمە ڕاست بوو. وتم 2 هەفتەی پێناچێ لە ماڵەوە دەبم. لە ڕاستیدا دڵنیا نەبووم لەمە. خۆشنود بووم بەوەی کە لێرە لەگەڵ وەستا مەحمووددام. ئایا لەبەر ئەوە بوو کە خۆم پارەی خۆم پەیدا دەکرد؟ دوای ڕۆشتنی باوکم بووم بە کوڕی گەورەی ماڵ. کاتە شەوانەدا دەبەزین بۆ شارۆچکەی ئۆنگۆرەن هۆکاری ڕاستی دڵخۆشیەکەمم بە ئاشکرا هەست پێ دەکرد. دەمیست دووبارە ڕێکەوتیش نەقشتورەکە بکەم لە مەیدانی وێزگەکە. هەموو جارێک بچووینایە بۆ شارۆچکەکە کارێکی وام دەکرد لەگەڵ وەستا مەحمووددا کە بە ڕێگەکەی بەرماڵی ئەواندا ڕێمان بکردایە. ئەگەر ئەو شەوە لە مەیدانی وێزگەکەوە نەڕۆشتی بین پاساوێکم دروست دەکرد و لە وەستا جیا دەبوومەوە. دەڕۆیشتم و هەنگاوەکانمم هێواش دەکردەوە و بە بەردەمی ماڵەکەیاندا ڕێم دەکرد. ئەپارتمانێکی سێنەهۆم لە بغێکی ڕوود دیمەنێکی هەژارانەی هەبوو. دوای هەواڵەکانی شەویش لە 2 نهۆمی سەرەوەدا گڵۆب دەسووتا. پەردەکانی نهۆمی ناوەڕاست هەموو کات دادراوە بوو. پەردەی نهۆمەکەی سەریشەوە نیوەی کراوە بوو. هەنێک جار پەنجەرەیەکیش کراوە بوو. هەنێک جار بیرم دەکردەوە کە لە نهۆمی ناوەڕاستە نیشتەجێن. ئەگەر لە نهۆمی سەرەوە دانیشتەجێبن ئەمە واتای ئەوەیە کە پارەیان هەیە و حاڵیان باشە. تۆ بڵێ باوکی ژنە قشتورەکە چی ئیشێ بکە؟ ئەوم نەبینی بوو. لەوانەیە ئەویش وەک باوکم تێکەڵاوی ونبۆکان بوو بێ. بە درێژایی ڕۆژ کە ئیشم دەکرد بۆ نمونە کاتێ سەتڵە پڕگڵەکەمان بە جەنجەڕەکە بەرەوڕووی خۆمان بە هێواشی ڕادەکێشا یاخود لە کاتی پشووی نیوەڕۆدا کە سەرخەوێکم دەشکاند درکم بەوە دەکرد کە لە خەیاڵەکانمدا ژنە قشتورەکەم بینیوە و بیرم لێ دەکردەوە. تۆزە شەرمم لە خۆم دەکرد. شەرمەکەم لەبەر ئەوە نەبوو لە ناوەڕاستی ئیشێکدا کە دەبێ بە ئاگابم خۆمدا بوو بە دەست خەیاڵی ژنێکەوە کە هیچ نەمدەناسی. لەبەر گێلێتی و کۆنی خەیاڵەکان بوو. لە ئێستاوە خەیاڵم لەوە دەکردەوە کە لەگەڵ ئەودا هاوسەرگیریمان کردووە. لەگەڵیدا پاڵ دەکەوم.
لە ماڵێکدا دەژین و دڵخۆشین. کاتێک لەبەر دەرگاکەیان دابوو ئەو جوڵە خێرایانەی دەستە بچووکەکانی دەمولێوە خڕەکەی نیشانەی خەم و میهرەبانی لە سیمایدا هەردەهاتنە عەقڵمەوە. زیاتر ئەوەی کاری تێکردبووم پێکەنینەکەی بوو کە نیشانەی گاڵتەچی پێوە بوو. ئەم خەیاڵانە وەک گوڵی خۆڕست بەبێ وەستان دەگەشانەوە لە مێشکمدا. هەنێ جاریش دەهاتە بەرچاوم پێکەوە کتێب دەخوێنینەوە، دواتر ماچی یەک دەکەین و پاڵ دەکەوین. بە گوێرەی باوکم خۆشترین دڵخۆشی ئەوە بوو کە لە گەنجێتیدا لەگەڵ کچێکدا پێکەوە بۆ ئامانجێک بە جۆشەوە کتێب بخوێنیتەوە، دواتر هاوسەرگیری لەگەڵدا بکەیت. جارێکیان باوکم کە باسی دڵخۆشی کەسێکی تری کردبوو بۆ دایکم ئەمەی وتبوو. کۆتایی بەشی 7. بەشی 8. ئەو شەوانەی کە دەچوین بۆ شارۆچکەکە و لەگەڵ وەستا مەحموودا دەگەڕاینەوە، وا هەستم دەکرد کە بەرەو ڕووی ئاسمان ڕێدەکەین. لەبەر ئەوەی لە هەورازەکەی کە لە شارۆچکەکەەوە دەچوو بەرەو بەرزاییە تەختەکەی ئێمە هیچ ماڵی لێ نەبوو. هەموو لایەک دەبوو بە تاریکاییەکی ئەنگوستە چاو. لە هەموو هەنگاوێکدا وام دەزانی لە ئەستێرەکانی بەرامبەرمان زیاتر نزیک دەبینەوە. درەختە سەرویەکانی مەزارێکی بچووک کە لە کۆتایی هەورازەکەدا بوو دەکەوتنە نێوان ئێمە و ئەستێرەکانەوە و شەوەکەی زیاتر تاریک دەکرد. جارێکیان لە نێوان درەختە سەرویەکانەوە ئاسمان پارچە پارچە دەبینرا. ئەستێرەیەک شابوو. لە هەمان کاتدا هەردووکمان ئاورمان بۆ یەکتریدا بۆ و وتبوومان بینیت کاتێک لە کەناری چادرەکەدا دەنیشتین و توێژمان دەکرد زوو ئەستێرەمان دەبینی کە دەکشان. بە گوێرەی وەستا مەحموو هەموو ئەستێرەیەک ژیانێکی نیشان دەدا. جەنابی ئەڵڵا شەوانی هاوینی پڕ ئەستێرە کردووە بۆ ئەوەی بیرمان بکەوێتەوە کە چەند مرۆڤی زۆر و چەند ژیانی زۆر هەیە. هەنێک جار کە ئەستێرەیەک دەکشا وەستا مەحموو بەڕاستی وەک بڵێیت بینی بێتی کە یەکێک مردووە دەکەوتە ناو خەمەوە، دوعای دەخوێن کە دەیبینی من گوێی نادەمێ پێی ناخۆش بوو. یەکسەر چیرۆکێکی دەگێڕایەوە ئایا بۆ ئەوەی لێم تووڕە نەبێ دەبوایە تێبگەشتمایە لەو هەموو شتانەی کە باسی دەکرد. دوای ساڵانێکی زۆر بڕیارمدا کە ئەو چیرۆکانەی وەستا مەحموو بۆ منی گێڕاوەوە بە شێوەیەک لی دەرباز نەبوو، ژیانمی دیاری کردبوو. زۆر کتێبم خوێندەوە بۆ لێکۆڵینەوە لەسەر چاوەکانی. بەشێکی گرنگی ئەو چیرۆکانەی وەستا بۆی دەگێڕامەوە لە قورئانی کەریمەوە وەرگیرا بوو. بۆ نمونە ئەمە چیرۆکێکی لەو چەشنە بوو: هاندانی مرۆڤەکان لەلایەن شەیتانەوە بۆ وێنەکێشان، دواتر ئامۆژگاریکردنیان بۆ تەماشاکردنی وێنەکان بۆ ئەوەی مردووەکانیان بیر بکەوێتەوە، دواتر وا لە مرۆڤەکان بکات بتپەرستن و لە ڕێگە لایەن بدات. بەڵام وەستا مەحموو گوێبیستی ئەم چیرۆکە بوو لەلایەن دەروێشێکەوە کە گۆڕانکاری تێدا کردبوو. لە قاوەخانەیەکا گوێی لێگرتبوو هەتا بە شێوەیەک دەیگێڕایەوە وەک بڵێیت خۆی تێدا ژیابێ. دواتر لە ناکاو بابەتەکەی دەگوێزایەوە بۆ یادگاریەکی ڕاستەقینە. جارێکیان گێڕابوویەوە کە چۆن چۆتە ناو بیرێکی 500 ساڵە کە لە سەردەمی بێزانتینیەکانەوە مابووەوە. کاتێک هەموو کەس وتوویەتی بیرەکە جنۆکاوی، ئەفسوونی و شومە، بەڵام لە ڕاستیدا غازی تێدا کۆبۆتەوە. وەستا مەحموو بەوە پیشانیدا بوون کە 2 پەڕەی ڕۆژنامەیەکی هەروەک 2 باڵی کۆتر کردوتەوە و لە 2 لایەوە ئاگری پێوە ناوە و فڕی داوەتە خوارەوە بۆ ناو بیرەکە. کاغەزەکە کە بە کڵپەی گڕەوە بە هێواشی کەوتۆتە خوارەوە، لەبەر ئەوەی لە بنی بیرەکەدا هەوای تێدا نەماوە کوژاوەتەوە. من وەستام ڕاست کردبووەوە بەوەی نەک هەوا، بەڵکو ئۆکسجینیشی تێدا نەماوە. وەستام گوێی نەدا بۆ لووت بەرزیە مناڵێکم. ڕێک بە پێچەوانەوە ئەویشی باسی کردبوو کە بیرە مارمێلکاوی و دووپشکی و دیێوارە نیوبەرد و نیوخشتەکانی بیرە بێزانس ڕێک وەک بیرەکانی عوسمانی چندراون و چیمەنتۆی هۆراسانیان بەکارهێناوە. وەستا کۆنە بیر هەڵکەنەکانی ئیستانبولیش پێش کۆمارێت و ئەتاتورک ئەرمەنی بوون. یان کاتێک لە ساڵی 1970کانە کە ئیشیان زۆر باش بووە، لە ماڵە بێتاپۆکانی پشتگەڕەکەکانی ساریەر، بوویوگدەرە و تارابیا زۆر بیری هەڵکەندووە. تێبینی ساریەر، بوویوگدەرە، تەرابیا 3 گەڕەکن لە ئیستانبول لە بەری ئەوروپا. زۆر شاگردیشی پێگەیاندووە.
بە حەسرەتەوە بیری دەکەوتەوە کە هەندێک جار سەرقاڵی هەڵکەندنی دووسێ بیر بووە. لەو ساڵانەدا هەموو کەس لە ئەنادۆڵەوە دەهاتن بۆ ئیستانبول. لە گردەکانی سەرەوەی گەروی مەرمەرا خانووی بێتاپۆیان دەکرد کە ئاو کارەبا هیچ شتێکیان نەبووە. سێ چوار دراوسێ لە نێوان یەکتردا ڕێکەوتون و پارەیان کۆکردوتەوە گەڕاون بۆ وەستا مەحموو بۆ ئەوەی بیریان بۆ هەڵبکەنێ. ئەو زەمانە وەستا مەحموو ئەسپ و عەرەبانەیەکی خۆپیشاندەری هەبوو. عەرەبانەکەی وێنەی گوڵ و میوەی لەسەر بووە وەک پاترۆنێکی گەورە کە پشکنین بۆ وەبەرهێنانەکانی بکات. هەنێک جار لە یەک ڕۆژدا چووە بۆ زیارەتی سێ گەڕەکی جیاواز و پشکنینی بۆ سێ بیر کردووە. لە هەر یەکێکیشیانە چۆتە ناو بیرەکەەوە و ئیشی کردووە. کاتێک کە زانیوێتی کە دەتوانێت ئیشەکە بە شاگردەکەی بسپێرێ بەڕاکردن فریای بیرێکی تر کەوتووە. دواتر وتی ئەگەر متمانەت بە شاگردەکەت نەبێت نابی بە بیر هەڵکەن. دەبێ وەستا دڵنیا بێ لە شاگردەکەی سەرەوە کە هەموو شتێک بە ڕێکوپێکی لە کاتی خۆیدا و بە ئاگاوە دەکا بۆ ئەوەی ئەوی بیر بچێتەوە و دیقەت بدات بە ئیشەکەی خۆی. ئەو وەستایی کە وەک کوڕەکەی متمانەی بە شاگردەکەی بێ بە پێوە دەمێنێتەوە. وەستاکەی من کێ بوو بزانم دەزانی؟ منیش دەمپرسی کێ بوو لە کاتێکدا وەڵامەکەی شیم دەزانی. وەستا مەحمووش دەیزانی کە دەزانم چونکە زۆر باسی کردبوو. دەیوت وەستاکەی من باوکم بوو. وەک ڕەفتاری مامۆستایەک دەیوت تۆش دەبیت بە شاگردێکی باش، دەبیت بە کوڕێک بۆ من. بە گوێرەی وەستا مەحموود هێنی وەستا و شاگرد لە پەیوەندی باوک و کوردەچوو. هەر وەستایەک وەک باوکێک دەبێت شاگردەکەی خۆش بوێت، بیپارێزێت و پێویستە لەسەری فێریکە، چونکە دواتر ئیشەکەی بە میرات دەمێنێتەوە بۆ شاگردەکەی. لە بەرامبەری ئەمەدا وەزیفەی شاگردەکە فێربوونی ئیشی وەستاکەی گوێگرتن لێی و گوێڕایاڵی بوونە. ئەگەر بەرپەرجدانەوە بچێتە نێوان وەستا و شاگردەوە و خۆشەویستیان لە نێواندا نەبێ، هەر وەک باوک و کوڕێک هەردوو پەیوەندەکە نامێنێت، ئیشەکەش لە نیوەیدا دەمایەوە. وەستام ئاسوودە بوو لەبەر ئەوەی من لە خێزانێکی باشەوە هاتبووم و کوڕێکی باش بووم. چاوەڕێی بێڕێزی و سەرپێچی لە من نەدەکرد. وەستا مەحموود لە شارۆچکەی سوشەهری لە سیواس لەدایک بووە. تێبینی سیواس شارێکی کوردنشینی باکووری کوردستانە. کاتێک 10 ساڵ بووە باوکو دایکی هاتوون بۆ ئیستانبول. سەردەمی مناڵی لە خانوویەکی بێتاپۆدا کە خۆیان دروستیان کردووە لە پشتی گەڕەکی بۆیوگدەرەوە بەسەربردبوو. خۆشنود بوو بەوەی کە دەیوت خێزانێکی هەژار بوون. باوکی لە بۆیوگدەرە لە خانووی کەنار دەریادا باخەوانی کردووە. کاتێک باوکی یارمەتی وەستایەکی بیری داوە فێری بیر هەڵکەندن بووە. ئەو کاتە لە تەمەندا بووە کە بیری لێ کردوتەوە لە ئیشی بیر هەڵکەندندا دەتوانێت پارەی پاش پەیدا بکات. ئاژەڵەکانی فرۆشتووە. مەحموودی کوڕیشی هێناوەتە لای خۆی وەک شاگردێک. وەستا مەحمووش تاکو ئامادەیی تەواو کردووە. شاگردی باوکی کردووە. لە دوای سەربازیکردن لە ساڵی 1970دا کاتێک ئیشی بیر هەڵکەندن زۆر بووە لە بێستان و خانۆبێت تاپۆکاندا ئەسپ و عەرەبانەیەکی بۆ خۆی کڕیوە. کە باوکیشی مردووە خۆی بەردەوامی بە ئیشی بیر هەڵکەندن داوە. لە ماوەی 20 ساڵات زیاتر لە 150 بیری هەڵکەندووە. هەروەک باوکم تەمەنی 43 ساڵ بوو بەڵام هیچ هاوسەرگیری نەکردبوو. ئایا دەزانی باوکم وازی لێ هێناوین؟ لەبەر ئەوە من و دایکم بێپارە ماوینەتەوە. هەموو جارێکە وەستا مەحموود باسی دەکرد کە تەمەنی مناڵی بە شەڕکردن لەگەڵ هەژاریدا بەسەر بردووە ئەمەم لە خۆمە پرسی. هەنێ جار کاکی بچووکی خێزانێکی خاوەن دەرمانخانە بووم. لەبەر خراپبوونی باری ژیانم بووم بە شاگردی بیر هەڵکەن. بە لە دڵگرتنەوە بیرم دەکردەوە واتا منداڵی بەڕێزم بۆیە ڕەخنەی توندم لێ دەگرێت. دوای هەفتەیەک دەستپێکردنمان لە بیر هەڵکەندن شەوێکیان وەستا مەحموود چیرۆکی پێغەمبەر یوسف و براکانی گێڕایەوە. بە ئاگاوە گوێم لێگرت کە یاقوبی باوکیان لە ناو کوڕەکانیدا یوسفی زیاتر خۆشویستووە. براکانی تریشی ئیرەییان پێبردووە و بە درۆدەلەسە هەڵیان خەڵەتاندووە و هەڵیان داوەتە ناو تاریکایی بیرێکەوە. زیاتر ئەوەم لە عەقڵدا ماوە کە وەستا مەحموود بە سیرکردنی منەوە دەیوت بەڵێ یوسف زۆر عاقڵ و جوان بوو بەڵام پێویستە باوکێک جیاوازی نەکا لە نێوان منداڵەکانیدا. دواتر بەردەوام بوو وتبووی ئەگەر باوکێک دادپەروەر نەبێ مناڵەکەی کوێر دەکا. بۆچی قسەکردنەکەی بەستبووە بە وشەی کوێرەوە؟ ئەو بابەتە لە کوێوە هاتبوو؟
بۆ ئەوەی جەخت بکاتەوە لەوەی کە یوسف لە بنی بیرەکەدا لە تاریکیەکی ئەنگوستە چاودا بووە، چەندین ساڵ زۆر جار ئەمەم لە خۆم پرسی، بۆچی ئەم چیرۆکە منی نائاسوودە کردبوو؟ بۆچی تووڕە بوو بووم لە وەستاکەم؟ کۆتایی بەشی 8. بەشی 9. بۆ ڕۆژی دوایی کە وەستا مەحموود تاوێرە بەردێکی گەورە و ڕقی چاوەڕوان نەکراوی هاتە بەردەم، بۆ یەکەم جار کەیفمان نەما لەبەرەوەی دەترسا کەنووکی پاچەکە بە هەڵا بەردەکە بکەوێ. زۆر بە ئاگاوە ئیشی دەکرد، ئەمەش دەبووە هۆی ئەوەی کە خێراییەکەی کەمتر بکاتەوە. کاتێک ئێمە لەسەرەوە چاوەڕێی پڕبوونی سەتلە بۆشەکە بووین، هەنێ جار عەلی لەسەر گیاکە ڕادەکشا پشووی دەدا، بەڵام من چاوەکانمم لەسەر وەستانە دەتروکان کە لە خوارەوە هەڵپەی دەهات. گەرمایەکی زۆر و هیلاکەر بوو، خۆر پشتی ملمی دەسووتان. کاک هایری خاوەنزەوی لە نیوەڕۆدا هات، هیچ خۆشنود نەبوو. بە تاوێرە بەردەکەی ناو بیرەکە لەبەر هەتاوە پێخەکەدا تەماشاکردنی بنی بیرەکەوە جگەرەیەکی کێشا و گەڕایەوە بۆ ئیستانبول. ئێمە شووتێکمان قاش کرد کە کاک هایری هێنابووی بە پەنیری سپی و سەمونی گەرمەوە بە نیەتی خواردنی نیوەڕۆ بەشمان کرد. لەبەرەوەی وەستا مەحموود ئەو ڕۆژە زۆری هەڵ نەکەند بوو، سەر لە ئێوارە شیمەنتۆی نەکردە کەناری ناوەوەی بیرەکە. بە عینادێکی زۆرەوە تا خۆر ئاوا بوو، بەردەوام بوو لە ئیشکردن، هیلاک و بێسەبر بوو. دوایەوەی عەلی ڕۆشت و من خواردنەکەمدا بەوەستا، هیچ قسەمان نەکرد پێکەوە. کاتێک کاک هایری بەوتنی کاشکا لەو شوێنەدا بیرەکەمان هەڵبکەندایە کە من یەکەم جار پیشانمدان، تانەی لە هونەر و هەستی وەستادا بوو، بیرم دەکردەوە هەل لەبەر ئەوەیە کە وەستام ئەوەندە تووڕەیە. کە تەواو بووین لە نانخواردن، وەستا مەحموودی ناچین بۆ شارۆچکەکە. حەقمدایە، چونکە کاتیش درەنگ بوو، زۆر هیلاکیش بوو، بەڵام نائاسوودە بووم. لە ماوەی هەفتەیەکە هەموو شەوێک ڕێکردن بۆ مەیدانی مێزگەکە بە بیرکردنەوە لە نەقستورەکە و سیرکردنی پەنجەرەی ئەپارتمانەکە، بەڵکو ئێستا لە ژوورەوەیە لە مندا بوو بە پێویستێکی گەورە کە دەستبەرداری نەدەبووم. وەستا مەحموودی ئەم شەو تۆ بڕۆ وەرەوە، پاکەتێک جگەرەی ماڵتەپەیشم بۆ بکڕە، ناترسی لە تاریکەکە، وانییە؟ ئەو شەوە ئاسمانێکی پاک و بێهەور بوو. بە سیرکردنی ئەستێرەکانەوە بە خێرایی بەرەو ڕووناکی شارۆچکەی ئۆنگۆرن ڕێم کرد. پێشەوەی بگەمە مەزارەکە، 2 ئەستێرە بەیەکەوە کشان لە هەمان کاتدا. هەستم بە جۆش و خرۆشیەک کرد، وەک بڵێ لەگەڵ ژنەقستورەکە یەک دەبینین. بەڵام کە گەشمە مەیدانی وێزگەکە، بینیم کە گڵۆپەکانی ئەپارتمانەکە دانەگیرساون. چوون بۆ لای تووتنچیە چاویلکە لە چاوەکە، جگەرەکەی وەستامم کڕی. تۆزێک لەو لاوە لە سینەمای خۆری بێبنمیچ دەنگی ڕاکەڕاکەی بەشێکی شانۆکە دەهات. لە نێوانی دیوارێکەوە سەیری باخی سینەماکەم کرد. لە ناو تەماشاکارەکاندا گەڕام بۆ ژنەقستورەکە و خێزانەکەی، بەڵام لەوێ نەبوون. لە دەرەوەی شارۆچکەکە چادرێک هەڵدرابوو، لەسەری ڕێگەکەی کە دەچێ بەرەو سەربازگەکە پۆستەری شانۆ لە چواردەورەکەیدا هەڵواسرا بوو. لەسەری نووسرابوو شانۆی ئەفسانەکانی پندداری. لە سەردەمی منداڵیمدا لە پشتی قەسری ئهڵە مورەوە لە تەنی شاری یاریەوە لە زەویەکی تەختی بۆشدا، هەروەکو ئەمە چادری شانۆیەکی گەڕۆک هەڵدرابوو بۆ ماوەی ساڵێ. بەڵام لەبەر ئەوەی تەماشاکەری زۆر نەبوو، داخرابوو. وابزانم ئەم شانۆیە شتێ بوو هەروەک ئەو. لە کۆڵانەکاندا تۆزێکی تر کاتم بەسەر برد. سینەما بەربوو، کۆتا بەرنامەی تەلەڤیزیۆنیش تەواو بوو. کۆڵانەکان چۆڵی کرد، بەڵام پەنجەرەی ماڵەکەی بەرامبەر وێزگەکە هەر بە تاریکی مایەوە. بە هەستی تاوانباریەوە بەڕاکردن گەڕامەوە کە لە هەورازی مەزارەکە دەچوومە سەرەوە، دڵم بە پەلە لێی دەدا. هەستم دەکرد کە کونەپەپوویەک لەسەر درەختە سەربیەکان سەیری منەکە. لەوانەی شەژ نەقستورەکە و خێزانەکەیان لە ئۆنگۆرن گوێزا بێتیانەوە، یان لەوانە بێ هەر لە شارۆچکەکە دابن. بەڵام من تووشی شڵەژان بووم و لە ترسی وەستا مەحموود زوو گەڕابوومەوە. بۆچی ئەوەندە شەرمم لەو دەکرد؟ وەستا مەحموودی لەکوێ مایتەوە؟ مەراقم بوو، تۆزێ خەوت بوو، کەیفی هاتبووە بە خۆیدا. پاکەتە جگەرەکەی لە دەستم برد و یەکسەر دانەیەکی داگیرستان. چی هەبوو لە شارۆچکەکە؟ وتم هیچ شتێ نەبوو، شانۆیەکی چادر هاتووە. وەستا مەحموودی کاتێک کە هاتیشین ئەو سوکانەی لێبوو، ورگیان با دەدەن بۆ سەربازەکان و بێئەدەبی دەکەن. ئەو شانۆیانە جیاوازیان نییە لەگەڵ قەحبەخانەدا، ئەوانە ئیهمالکە.
مادام چووی بۆ شارۆچکەکە و مرۆڤەکانە بینی دەی وەرە کاکی بچووک تۆ ئەم شەو چیرۆکێک بگەێڕەوە. چاوەڕێی ئەم داوایەم نەدەکرد بۆچی دووبارە بەم نیوت بوو کاکی بچووک. بۆ ساتێک گەڕام بە دوای چیرۆکێکدا کە ئەو نائاسوودە بکات. چۆن وەستا مەحموود دەیویست بە چیرۆکەکانی پەروەردە بکە، منیش دەبێ بە چیرۆکەکەم ئەو ناڕەحەت کەم. کوێری و شانۆ و شتیوا لە عەقڵمدا بوو. دەستم کرد بە گێڕانەوەی چیرۆکی پاشای یۆنان ئۆدی. ئەم چیرۆکەم هەمووی نەخوێندبووەوە، بەڵام هاوینی پار لە کتێبخانەی دەنیس کورتەیەکیم خوێندبووەوە بیرم نەچووبووەوە. ئەو شتێک کە کورتەکەیم خوێندبووەوە لە کۆکراوەی کتێبێکدا بە ناوی خەونەکانتان ژیانتان وەک جنۆکەکەی ناو فانووسەکەی عەلادین لە سوشێکی عەقڵمدا 1 ساڵ مابووەوە. لەسەر و ئەوەی شەوە ئێستا ئەو چیرۆکەی کە کورتەیەکم لێ خوێندبووەوە وانم دەگێڕایەوە کە لە شوێنێک گوێم لێ بوو بێ، وەک یادگاریەکی ڕاستەقینە دەمگێڕایەوە کە ژیابێ. ئۆدیپ کوڕی لایۆس پاشای شاری سیبای یۆنان و شازادەی وڵاتەکەی بوو. لەبەرەوەی کەسێکی گرنگ بووە، کاتێک هێشتا لە سکی دایکیدا بووە، پرسیان بە بورجناسێک کردووە لەبارەی داهاتوویەوە ڕوبەڕووی پێشبینیەکی بە ئازار بوونەتەوە. لە دوای ئەوەی ئەم ڕستەیەم وت تۆزێک بێدەنگ بووم، وەک وەستا مەحموود سەیری سێبەرە نادیارەکانی ناو تەلەڤیزیۆنەکەم کردبوو. بە گوێرەی پێشبینیەکی ترسناک ئۆدیب لە داهاتوودا باوکی خۆی دەکوژێت، لەگەڵ دایکیدا هاوسەرگیری دەکات، لەسەر تەختی باوکیدا دەنیشێ. لەبەرەوەی لایۆس لە پێشبینیەکە دەترسێت هەرکە ئۆدیب لە دایک دەبێت دووری دەخاتەوە. ئەمری کردووە لە دارستانێکدا جێی بێڵن بۆ ئەوەی بمرێ. ژنێکی یاریدەدەری شاژنی پاشای وڵاتی دراوستێ ئۆدیبی کۆرپە لە ناو درەختی دارستانەکەدا دەدۆزێتەوە و ژیانی ڕزگار دەکات. لەبەرەوەی یەکسەر دیار بووە کە ئۆدیب خانەدانە لە وڵاتەکەی تریش هەروەک شازادەیەک بەخێوکراوە، بەڵام کە گەورە بووە لە وڵاتەدا هەستی بەنامۆیی کردووە. هۆکاری ئەمەی لا بۆ بە مەراق و پرسیاری داهاتووی خۆی لە بورجناسێک کردووە. هەر هەمان شتی بەرگوێ کەوتووە. خوان و سیوێتی چارەنووسی ئۆدیب لە داهاتوودا باوکی دەکوژێت و لەگەڵ دایکیدا دەخەوێت. بەو شێوەیەش ئۆدیب بیستوێتی لەم چارەنووسە ترسناکە ڕابکات و یەکسەر تەرکی وڵاتەکەی کردووە. ئۆدیب بەبێ ئەوەی بزانێت چۆ بۆ وڵاتەکەی خۆی کە سیبایە. کاتێک لە پردێکەوە دەپەڕێتەوە لەگەڵ پیاوێکی پیردا لەبەر هۆکارێکی ناپێویست دەکەونە دەمەقاڵێ. ئەم پیاوەش لە ڕاستیدا لایۆسا کە باوکی خۆیەتی. ئەم بڕگەیەی کە کوڕ و باوک یەکتری ناناسن و لەگەڵ یەکتردا تووشی شەڕ دەبن، هەروەک فیلمە کۆنە تورکیەکان چۆن هاوشێوەی ئەم بڕگانە درێژ دەکەنەوە، منیش بە درێژی باسم کرد. دەستیان کردووە بە شەڕ و یەکتریان سەروژێر کردووە، بەڵام لە کۆتاییدا ئۆدیب بەهێزتر بووە. بە لێدانی شمشێرێکی ڕقاویەوە باوکی خۆی کوشتووە. بە سیرکردنی سیمای وەستا مەحموودەوە وتم هەڵبەتە نەیزانیوە ئەوەی کە کوشتوێتی باوکی خۆیەتی. ناوچاوانی وەستا گرژ بوو، لەوە نەدەچوو کە گوێ لە ئەفسانە بگرێ، وەک بڵێ هەواڵێکی ناخۆشی بیست بێ بەخەمەوە گوێی لێم دەگرت. کاتێک ئۆدیب باوکی خۆی کوشتووە کەس نەیبینیوە، لەبەر ئەوە کە دەچێتە شاری سیبای کەس تاوانباری ناکا. ئەو کاتەی ئەمانەم گوێ لێبوو بوو خەیاڵم لەوە کردبووە کە کردنی تاوانێکی گەورەی وەک باوک کوشتن و دواتریش نەگیرانی تۆ بڵێ شتێکی چۆن بێ. لەسەر و هەموو شێوە کەنهێنی جانەوەرە باڵزل و سیمە ئافرەتی و جەستە لە شێرچووەکەی چارەسەر کردووە کە بوو بە بەڵا بەسەر شارەوە، کەس نەیدەتوانی چارەسەری بکە. ئۆدیب بۆ قارەمانێک لە قەڵەم دەدەن و دەیکەن بە پاشای نوێی سیبای. بەو شێوەیە ئۆدیب لەگەڵ شاژنە هاوسەرگیری دەکا بەبێ ئەوەی بزانێت کە کوڕی ئەوە. ئەم کۆتازانیاریان بە خێرایی و بە چرپەوت وەک بڵێیت نەمدەویست کەس گوێ لێبێ. دواتر جارێکی تریش وتم ئۆدیب لەگەڵ دایکیدا هاوسەرگیری کرد، 4 منداڵیان بوو. بۆ ئەوەی وەستا مەحموود وانەزانێ ئەم هەموو باسکردنە ترسناکە خۆم ڕێکم خستووە، پێم وت لە ڕاستیدا من ئەم چیرۆکەم لە کتێبێکا خوێندبووەوە. بە سیرکردنی ئاگری سەر جگەرەکەی وەستامەوە بەردەوام بووم. پاش چەندین ساڵ نەخۆشی تاعون کەوتۆتە ئەو شاری کە ئۆدیب و مناڵەکانی بەخۆشی ژیانیان تیادا بەسەر دەبن. قڕ دەکەوێتە ناو خەڵکەوە. خەڵکی شاریش کە لە ناو ترسێکی زۆردان مەراقی ئەوەیان بووە کە ئایا بۆ ئەم حاڵە خواکان دەڵێن چی و کەسێکیان ناردۆ بۆ پرسکردن بە خواکان. خواکان و تویانە ئەگەر دەتانەوێت لە تاعون ڕزگارتان بێت بکوژی پاشای پێشوو بدۆزنەوە و لە شار دەری بکەن، ئەو کاتە تاعون تەواو دەبێت. ئۆدیب فەرمان دەدا کە یەکسەر بکوژی پاشا بدۆزنەوە. بۆ ئەم کێشەیەش خۆی لە هەموو کەس زیاتر کاری کردووە، بەڵام نازانێ ئەو پیرەی کە ئەو لەسەر پردەکە
دەمەقاڵەی لەگەڵ کرد و کوشتی هەم باوکی خۆی بۆ هەم پاشای شاری سیبای. لە هەموو هەنگاوێکی گەڕان بە شوێن ئەم بکوژەدا هێواش تێدەگات ئەوەی کە باوکی کوشتووە لە ڕاستیدا خۆیەتی. لەوەش خراپتر ئەوەیە کە تێبگات هاوسەرەکەی دایکی ڕاستەقینەی خۆیەتی. لێرەدا تۆزێ بێدەنگ بووم کاتێک وەستا مەحموود بە شەوانە چیرۆکی دینی دەگێڕایەوە کە دەگەیشتە شوێنە هەرە بە پەندیەکەی بێدەنگ دەبوو. لە شێوازی وتنی وەستاکەمدا هەستم بە هەڕەشەیەک دەکرد وەک بڵێ دەڵێت سیر بکە کۆتاییەکەی بەم شێوەیە ئەبێ. لاسایی ئەوم دەکردەوە بەڵام نەشم دەزانی پەندەکەی چییە. لەبەر ئەوە کۆتایی چیرۆکەکەی ئۆدیبم بە خۆشی بۆ گێڕایەوە بە دڵگرانیمەوە بۆ ئۆدیب. وتم ئۆدیب کە تێگەیشت لەگەڵ دایکی داخەوتووە بەدەستی خۆی کوێر کردووە دواتریش شارەکەی جێهێشتووە و چۆ بۆ دنیایەکی تر. وەستا مەحموودی ئەوە تا ئەوەی کە خودا وتبووی لە کۆتاییدا بووە کەس نەیتوانیوە لە چارەنووسی خۆی ڕابکات. سرم سوڕما بوو بەوەی کە وەستا مەحموود پەندی چارەنووسی لە چیرۆکەکە دەرهێنا بوو. ویستم بابەتی چارەنووسم بیر بچێتەوە. بەڵێ کە ئۆدیب سزای خۆیدا نەخۆشی تاعون کۆتایی پێهاتبوو شار ڕزگاری بوو. ئێستا تۆ بۆچی ئەم چیرۆکەت بۆ من گێڕایەوە؟ وتم نازانم. هەستێکی تاوانباری لە ناخمدا بوو. وەستا مەحموودی کاکی گەورە خۆشنود نەبووم بە چیرۆکەکەت. ناوی ئەو کتێبە چی بوو کە خوێندبووتەوە؟ کتێبێ بوو لەبارەی خەونەکانەوە. تێگەیشتم کە ئیتر جارێکی تر وەستا مەحموود پێم ناڵێت ئێستا تۆش چیرۆکێکم بۆ بگێڕەرەوە. کۆتایی بەشی نۆهەم. بەشی دەیەم. شەوانە لەگەڵ وەستا مەحموود کە دەچوین بۆ شارۆچکەکە ئەو شتانەی دەمان کرد سەرەمان بۆ دانابوون. لە پێشدا لای تووتن چیە چاویلکە لە چاوەکە یاخود لە دوکانەکەی کە هەموو کات تەلەڤیزیۆنەکەی کرابووەوە جگەرەکەی وەستا مەحموودمان دەکڕی. دواتر سەردانی دوکانی وردەواڵەکە و دارتاشەکەمان دەکرد کە تا درەنگانێک کراوە بوون. وەستا مەحموود لەگەڵ دارتاشە سامسۆنیەکە بوو بە هاوڕێ. تێبینی سامسۆن شارێکە لە باکووری کوردستان. هەنێجار لەسەر ئەو کورسیە دادەنیشت کە لە بەردەمی دەرگاکەی دادای نابوو. جگەرەیەکی دەکێشا. ئەو کاتە بەبێ ئەوەی بێڵم کە وەستا مەحموود درکی پێ بکە دەچوون بۆ سیرکردنی پەنجەرەکانی ماڵی ژنە قشتورەکە لە مەیدانی وێزگەکە و دەهاتمەوە. هەنێجار ئەگەر دادتاشخانەکە کراوە نەبوایە وەستا دەیوت وەرە لێرەدا با فێری چایەکە بکەم. لەسەر یەکێک لە مێزە بەتاڵەکانی قاوەخانەی ڕوومەلی کە لە بەردەمی دەرگا دووتاکیە کراوەکەی دادانرابوون دادەنیشتین. ئەم قاوەخانەیەش لەو کۆڵانەدا بوو کە دەچووە سەر مەیدانەکە. لێرەوە مەیدانەکە دەبینرا بەڵام ئەو ئەپارتمانە نەدەبینرا کە ژنە قشتورەکەی لێ نیشتەجێ بوو. جاجارێک بیانویەکەم دەدۆزیەوە و دەڕۆیشتم تا پەنجەرەکانی ئەپارتمانەکە دەردەکەوت کە دەمدینی گڵۆپەکانی دانەگیرساوە دەگەڕامەوە کە بۆ ماوەی نیو کاتژمێر لەسەر مێزی قاوەخانەی ڕوومەلی دادەنیشتین بۆ چا خواردنەوە. وەستا مەحموود بە دڵنیایی باسی بیرەکەی دەکرد کە گەشتۆتە کوێ. هەڵسەنگانیەکی کورتی بۆ دەکرد. یەکەم شەوتی تاوێرەکە زۆر ڕقا بەڵام خەمێ نەبێ من چارەسەری دەکەم. بۆ شەوی دووەم کە بینی من تۆزێک بێسەبر بووم وتی دەبێت شاگرد فێر ببێ کە متمانەی بە وەستاکەی بێ. سێم شەوتی ئەگەر دینامیت هەبوایە وەک سەردەمی پێش کودەدای سەربازی ئیشەکەمان ئاسان دەبوو. سەربازەکان قەدەغەیان کرد. شەوێکیشیان وەک باوکێکی نیەت باش لەگەڵم هات بۆ سینەمای خۆر. لەگەڵ مناڵەکانە لە گۆشەی نزمی دیوارەکەەوە سەیری فلیمی کرد. کە گەڕاینەوە چادرەکەشمان وتی پاش هەفتەیەکی تر ئاو دەدۆزمەوە. بەیانی کە تەلەفۆنی کرد بۆ دایکت پێی بڵێ باخەمی نەبێ بەڵام تاوێرەکە نەدەشکا. شەوێکیان وەستا مەحموود نەهات بۆ شارۆچکەکە. من چوون بۆ شانۆی چادرەکە. نووسراوەکانی سەر قوماشەکشاوەکان و پۆستەرەکانم خوێندەوە کە بە بەردرگای چوونە ژوورەوە بوو. لە پۆستەرەکە نووسرا بوو تۆڵەسەندنەوەی شیرین، ڕۆستەم و زۆراب، فەرهادی شاخونکەر ئەو ڕووداوانەی کە لە تەلەڤیزیۆن پیشان نادرێ. بە زۆری مەراقی ئەو بەشانەم هەبوو کە لە تەلەڤیزیۆن پیشان نادرێ. پارەی چوونە ژوورەوە سەر و خوار 5 بەشێکی ڕۆژانەکەی من بوو کە وەستا مەحموود دایبوومێ. نیشانەیەکیش نەبوو بۆ دابەزاندنی نرخی چوونە ژوورەوە بۆ منداڵان و خوێنکاران. لەسەر پۆستەرە هەرە گەورەکەیان نووسرا بوو دابەزینی گەورە بۆ سەربازەکان. شەمان و یەکشەمان کاتژمێر 11:30
هەروەها 15. لەبەر ئەوەی وەستا مەحموود قسەی ناشرینی لەبارەی ئەفسانەی پند و شانۆ وتبوو هەستم دەکرد کە دەمەوێت بچم. ئەو شەوانەی کە دەچوین بۆ ئۆنگۆرن وەستا مەحموود لەگەڵمدا بوایاننا بەهۆی بیانوویەکەوە نزیکبوونەوەم لە شانۆ چادرەکە بەلایەنی کەمەوە بۆ یەک جاریش بێت لە دوورەوە تەماشاکردنی ئەو ڕەنگە زەردە شیرینە تێمدا بوو بەڕاهاتن. شەوێکیان کە وەستا مەحموود لەسەر مێزی چاخواردنەوەکە دانیشت بوو چوون بۆ مەیدانی مێزگەکە جارێکی تریش سەیری پەنجەرەکانی ماڵی ژنە قستوورەکەم کرد کە هیچ ڕووناک نەدەبوونەوە. دواتر بۆ ئەوەی خۆم سەرقاڵکەم کە ڕێم کرد بە کۆڵانی چێشتخانەکاندا ڕێکەوتی ئەو گەنجەم کرد کە من وام دەزانی برای ژنە قستوورەکەیە و کەوتمە شوێنی. وابزانم پیاوە گەنجەکە 5-6 ساڵ لە من گەورەتر بوو. پاش کەمێکی تر چۆ مەیدانی وێزگەکە و دەرگەی ئەو ئەپارتمانەی کردەوە کە من هەموو کات سەیرم دەکرد. ون بوو. بۆ ماوەیەک دڵم بە پەلەپەل لێی دەدا تۆ بڵێ گڵۆپی چن هۆمێک داگیرستێنێ. ژنە قستوورەکە لەوەیە کە گڵۆپەکانی دووهەمنەوەم داگیرستا بە تەواوەتی تووشی جۆش و خرۆش بووم. بەڵام لە هەمان کاتدا گەنجەکەی برای ژنە قستوورەکە لە ئەپارتمانەکە هاتە دەرەوە و بەرەوڕووی من ڕێی کرد. سرم لێ شێوا بوو چونکە هەم لەسەرەوە گڵۆپەکانی داگیرستان هەم لە هەمان کاتدا ناتوانێت بێتە دەرەوە. ڕێک و ڕاست لە من نزیک دەبووەوە. دەوانەشە درکی بەوە کردبێ شوێنی کەوتوم. هەتا درکی بەوەش کردبێ کە خوشکە گەورەکەیم خستۆتە مێشکمەوە بە شڵەژاوی چوومە ناو بینای وێزگەکە. لەسەر یەکێک لە کورسیەکانی کەنارەکە دانیشتم. ناو وێزگەکە فێنک و بێدەنگ بوو. بەڵام برای ژنە قستوورەکە نەهات بۆ وێزگەکە بەرەو کۆڵانی قاوەخانەی ڕوومەلی ڕۆشت. ئەگەر شوێنی کەوتمایە وەستا مەحموود لەوێدا چای دەخواردەوە و منی دەبینی. لەبەرەوە لە کۆڵانەکەی تردا لە پشتی دارچنارەکەوە چاوەڕێم کرد کە بە بەردەممدا بە خەیاڵ ڕۆشتنەوە ڕێی کرد کەوتمە شوێنی. بە کۆڵانی داتاشخانەکەدا بە پشتی سینەمای خۆردا بەلای عەرەبانەی ئەسپەکەی ئاسنگەرەکەدا ڕۆشتین. کاتێ ئەو پۆستەخانەیەم دەبینی کە تەلەفۆنم دەکرد لێوەی بۆ دایکم دەگەیشتم 2 هەفتەیە هاتوچۆکردنم لە کۆڵانەکان بەبێ ئامانجڕێکردن پێیاندا بە هەموو کۆڵانەکانی ئۆنگۆرندا ڕۆیشتوم. کە بینیم برای ژنە قستوورەکە خۆی کرد بە چادرە زەردە درەوشاوەکەی شانۆکەدا کە تۆزێ لە دەرەوەی شارۆچکەکەدا بوو بەڕاکردن گەڕامەوە بۆ لای وەستاکەم. وەستا وتی لەکوێ مایتەوە وا درەنکەوتی؟ وتم تەلەفۆنێکم کرد بۆ دایکم. زۆر بیری دایکە دەکەی؟ بەڵێ بیریەکەم. دایکەڵێ چی؟ پێدوت هەرکە ئیشی تاوێرەکەمان تەواو کرد ئەو دەدۆزینەوە ئەو پەڕی هەفتەیەکی تر دەگەڕێیتەوە؟ پێم وت. لە پۆستەخانەکەوە تەلەفۆنم بۆ دایکم دەکرد بەو سیستمەی کە بەرامبەرەکە ئەو کەسەی کە قسەی لەگەڵ دەکەیت پارەکەی دەدا. شەوانە تا کاتژمێر 9 کراوە بوو. کارمەندە کچەکە لە پێشدا لە دایکمی دەپرسی ناوت چییە؟ دواتر بەردەوام دەبوو دەیوت خانم ئاسومان چەلی جەم چەلی لە ئۆنگۆرنەوە پەیوەندیتان پێوە دەکا. قبوڵی دەکەی؟ دایکم بە جۆشەوە دەیوت قبوڵی دەکەم. لەبەرەوەی کارمەندە کچەکە هەر لەم لاوە دەمایەوە و ئەم جۆرە تەلەفۆنکردنەش گران بوو من و دایکم نەمانەتوانی بە سروشتی قسە بکەین. هەر هەمان شتمان بە یەکسی دەوتەوە و دواتر بێدەنگ دەبووین. ئەو بێدەنگی و پچڕاوی نێوان من و دایکم ئەو شەوە کە گەڕاینەوە کەوتە نێوان من و وەستا مەحموودیشەوە. کاتێک بە سیرکردنی ئەستێرەکانەوە سەر دەکەوتین بە هەورازەکەی لای خۆمانە هیچ قسەمان نەکرد وەک بڵێ تاوانێک ڕوویدا بێ. لەبەر ئەوەی کە کۆمەڵە ئەستێرەیەکی زۆر زیکزیکەکان بوون بە شایەت بەسەر تاوانەکانمانەوە. جارجار سەیری بەردەمی خۆمانمان دەکرد و بێدەنگ بووین. کونەپەپۆکەی مەزارەکە لەسەر درەختە سەربیە تاریکەکانەوە سەلامی لێ کردین. کە چووینە چادرەکەوە وەستا مەحموود پێشەوەی بخەوێ کۆتا جگەرەی داگیرستان و وتی ئەو چیرۆکە بە هەستەی شازادە کە دوێنێ گێڕاتەوە بابەتەکەی کردەوە. من ئەمڕۆ بیرم لێ دەکردەوە. منیش چیرۆکێکی لەو شێوەیە دەزانم لەسەر چارەنووس. لە پێشدا بە عەقڵمدا نەدەهات کە باز لە ئەفسانەی ئۆدیپ دەکا. بەڵام یەکسەر وتم بیگێڕەرەوە وەستاگیان. وەستا مەحموود دەستی کرد بە گێڕانەوە. ڕۆژێکیان لە سەردەمێکی زۆر کۆنا شازادەیە دەبێ هەر وەک ئەوەی تۆ باسە کرد. ئەم شازادەیە خۆشەویستترین کوڕی گەورەی پاشا دەبێ. باوکیم کوڕی زۆر خۆش دەوێت داوای هەر شتێ بکا یەکسەر بۆی دەکا. لەبەر خاتری ئەو زوو ئاهەنگی دەگێڕا. لە ئاهەنگێکا پیاوێکی ڕیشڕەشی دەموچاوتاریک لای باوکیەوە دانیشتووە شازادە تێدەگا کە ئەوە ئیزرائیلە. شازادە و ئیسرائیل چاویان دەکەوێتە سەر چاوی یەک. بە سەرسامیەوە سەیری یەکتریان کردووە. شازادەی شڵەژاو دوای ئاهەنگەکە بە باوکی دەڵێ کە یەکێ لە میوانەکان ئیزرائیل بووە.
بە باوکی وتووە بە سیرکردنە نامۆکەیدا تێگەیشتم کە بە بڕیار بووە بۆ ئەوەی گیانم لێ بسەنێ. پاشای باوکیش لەژاوە بە کوڕەکەی وتووە تۆ بەبێ ئەوەی بە کەس بڵێ ڕێک بچۆ بۆ ئێران بۆ کۆشکی تەبرێز، لەوێ خۆت بشارەوە شای تەبریز دۆستمانە، تۆ ناداتە دەستکەس. یەکسەر کوڕەکەی ناردۆ بۆ ئێران. دواتر جارێکی تریش ئاهەنگێکی ساز کردووە و دووبارە ئیزرائیلی دەم و چاوتاریکی بانگهێش کردووە. ئیزرائیل بە سیمایەکی ئەندێشەوە دەڵێ پاشام ئەم شەو شازادەی کوڕە لێرە نییە. پاشا دەڵێ کوڕەکەی من گەنجێکی خوێنگەرمە، ئیشەڵا زیاتریش دەژی، تۆ بۆچی پرسی ئەو دەکەی؟ ئیزرائیل وتبووی 3 ڕۆژ لەمەوبەر خوددا فەرمانی دا و پێی وتم بچۆ بۆ ئێران، بچۆ بۆ کۆشکی شای تەبرێز. گیانی شازادە واتە گیانی کوڕەکەتان کێشم، لەبەرەوە دوێنێ کە کوڕەکەتانم لە ئیستانبول لێرە لە بەرامبەرم دابینی هەم سەرسام بووم هەم زۆر دڵخۆش بووم. کوڕەکەشتان بینی بووی کە من بە شێوەیەکی نامۆ تەماشام کردبوو. ئیزرائیل دوای ئەوەی ئەمە دەڵێ یەکسەر کۆشکەکە جێ دەهێڵێت و دەڕوات. کۆتایی بەشی 10. بەشی 11. نیوەڕۆی ڕۆژی دواتر کاتێک گەرمای تەمووز پشتی ملمانی دەسووتان، وەستا مەحموو لە بیرەکەدا لە قوڵایی دەمەتردا بە هەموو هێزیەوە شەڕی لەگەڵ تاوێرەکەدا دەکرد و توانی تاوێرەکە بشکێنێ. لە پێشتا دڵخۆش بووین، بەڵام تێگەشتین کە ناتوانین خێراتر ئیش بکەین، چونکە زۆر کاتی دەویست بۆ ئەوەی ئێمە واتە هەردوو شاگردەکە پارچەکانی ئەو تاوێرەی وەستا شکاندبووی دەری بێنینە دەرەوە. دواتر وەستا مەحمووتی ڕام کێشن بۆ سەرەوە، ئەگەر من لە سەرەوە لەگەڵ یەکێکتانە جەنجەڕەکە با بدەم خێراتر پارچە بەردەکان دەهێنینە سەرەوە، یەکێکتان بچنە خوارەوە، من لێرە دەمێنمەوە، کامتان دەچن؟ منیش و عەلیش دەنگمان لێوە نەهات. وەستا مەحمووتی با عەلی بچێتە خوارەوە. خۆشنود بووم بەوەی کە وەستا مەحموو منی نەنارد. عەلی قاچێکی خستە ناو سەتڵەکەوە بە هێواشی جەنجەڕەکەمان بادا و ئەوماندا بەزاندا خوارەوە. ئێستا لەگەڵ وەستاکەمدا لەسەرەوە بووین. لەبەر ئەوەی منی نەناردبووە خوارەوە هەستم کرد دەبێ سوپاسگوزاری بکەم. لە ئەندێشەدا بووم بڵێ بە سیرکردن و قسەکانم بتوانم ئەمە نیشان بدەم. لە ڕاستیدا کە دەمویست داواکاریەکانی ئەو بە زیادەوە بکەم، هەستێ نەبوو کە خۆشنود بم پێی، بەڵام باوەڕم وابوو ئەگەر لەبیر هەڵکەندندا بەو شێوەیە هەڵسوکەوت بکەم ژیانم ئاسانە بێت و زووتریش ئاو دەدۆزینەوە. لەگەڵ وەستادا کە جەنجەڕەکەمان بادەدا یاخود کە چاوەڕێی عەلی دەبووین قسەمان لەگەڵ یەک نەدەکرد، گوێمان لە دەنگی ئەو 4 دەورە دەگرت. بە بەردەوامی دەنگی زیگزیگەکان دەهات، گیزەیەکیان هەبوو وەک بڵێ گوێمان لە یەک دەنگ بێ. ئەم گیزە نادیار و قوڵەی ژێر ئەم دەنگە تیژە منگەمنگی ئیستانبول بوو کە 30 کیلۆمەتر دوور بوو لێمانەوە. یەکەم جار کە هاتبووم گوێم لەم گیزە نەبوو بوو، دەنگی تر زاڵ بوو بەسەر ئەم دەنگانەدا. گوێمان لە دەنگی قەلەڕەشەکان تەیرەن ئەبابیلە چەندین باڵندە کە نەمبینی بوون، هەندێکی وەک بڵێیت هاوار دەکات، هەندێک وەک بڵێیت دەپاڕێتەوە، هەندێک وەک بڵێیت سکاڵا دەکات. دواتر تەقەتەقی شەمەنەفەرێکی بارهەڵگری درێژ کە لە ئیستانبولەوە بەرەو ئەوروپا دەڕۆیشت ڕاکردنی سەربازەکان بە چەکەکانیانەوە و مەشقکردنیان لە گەرماکەدا بەدەم گۆرانی فۆلکلۆری یای لالارمان گوێ لێ دەبوو. تێبینی یای لالار واتە هەوار. هەنێ جار لەگەڵ وەستا مەحموودا چاومان بەریەک دەکەوت، تۆ بڵێ بەڕاستی لەبارەی منەوە چۆن بیر بکاتەوە. دەمی زیاتر منی خۆش بێت و پارێزگاریم لێ بکە، بەڵام کە چاومان بەیەک دەکەوت من یەکسەر سەیری لایەکی ترم دەکرد. هەنێک جار وەستا مەحموو دەیوت تەماشاکە، دووبارە فڕۆکەک دەڕوات. هەردووکمان سەرمان بەرز دەکردەوە، هەوڵمان دەدا فڕۆکەکە ببینین. ئەو فڕۆکانەی کە لە فڕۆکەخانەی یەشیلکۆییەوە هەڵدەستان. تێبینی یەشیلکۆیی گەڕەکێکە لە ئیستانبول لەبەری ئەوروپا کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەتاتورکی تێدایە. دوای 2 خولەک کە دەهاتنە سەر ئاستی ئێمە پێچیان دەکردەوە و ڕێگەیان دەگۆڕی. لەو کاتەدا عەلی لە خوارەوە دەڵێت ڕای بکێشە. پارچە بچووکە ئاسناوی و نیکڵیەکانی تاوێرەکەمان وەستا مەحموو پیشانی دابووم کە نیکڵ چییە، بە هێواشی بە بادانی جەنجەڕە جیرەگیرکەرەکە دەمانهێنایە سەرەوە، بەتاڵمان دەکردە ناو عەرەبانەکەوە.
هەموو جارێک کە سەتڵەکە دەهاتە سەرەوە وەستا مەحموو بە عەلی دەوت لە خوارەوە ئەوەندە پڕی نەکا، دەستکاری پارچە گەورەکان نەکات و سیر کات کە قولاپەکە باش دراوە لە سەتڵەکە. من نارەبانە دەستیەکەم دەبر بۆ بەتاڵکردن. لە ماوەیەکی کەمدا تەپۆڵکەیەک دروست بوو لە پارچەی تاوێرە ئاسنی و نیکوڵێ نەخشەدارە سەیرەکە. ڕەنگی ئەم تاوێرانە ڕقیەکەی چڕیەکەی ئەمەندە جیاواز بوو لەو گڵەی تا حەوتەم و هەشتەم ڕۆژیش هەڵمان کەندبوو، کۆمەڵەمان کردبوو لە کەنارەکەدا. مرۆڤ وا بیری دەکردەوە کە لە دنیایەکی ترەوە هاتبێ. کاک هایری خاوەنی زەویەکە جارێکی تر کە هات وەستا مەحموو بۆی باس کرد کە هەرچەندە نەکەین ئیشەکە خێرا نابێ. ئەم تاوێرە ڕقە بە ئاسانی لە بن نایە، بەڵام پێشیوت کە بیر لەوە ناکەمەوە لە شوێنێکی تردا سەر لە نوێ بیرێکی تر هەڵبکەنم، ئەبێ ئاو لێرەدا بێتە دەرەوە. کاک هایری ڕسترن و چنین کرد بۆ هەڵکەندنی هەموو مەترێ پارەی دەدا بە وەستا مەحموو. دوای ئەوەی کە ئاویش دەرکەوت نیازی بوو پارەیەکی زۆر بدات، بۆ ئێمەش بەخشیش و دیاری هەبوو. ئەم شێوازی پارەدانە لە نێوان وەستای بیر هەڵکەنەکان و خاوەنی بیرەکاندا بەهۆی 100 ساڵ ڕاهاتن و نەریتەوە نیشتەجێ بوو. دەبوایە بیر هەڵکەن بە ئاگاوە شوێنی بیرەکەی دیاری بکردایە، چونکە ئەگەر لە شوێنێکی قورسدا بیری هەڵبکەندایە خەڵاتی کۆتایی دەخستە مەترسیەوە، یاخود ئەگەر خاوەنی زەوی زۆر بکات و لە گۆشەیەکی بێ ئاودا بڵێ ئێرە هەڵبکەنە، ئەو کات بیر هەڵکەن بۆ هەموو مەترێک پارەی خۆی هەردەسەن. هەندێک وەستای بیر هەڵکەن بە خاوەن زەویان دەوت ئەگەر دەتەوێت لەوێدا بیرەکە هەڵبکەنم ئەو کات بۆ هەموو مەترێک ئەوەندە زیاد پارەم دەوێت. بەمەش خۆیان دەپاراز بۆ ئەوەی ڕوبەڕووی نەدۆزینەوەی ئاو نەبنەوە. هەندێکیشیان دوای 10 مەتر نرخی 1 مەتر هەڵکەندنیان زیاد دەکرد. لەبەرەوەی سوودی وەستای بیر هەڵکەن و خاوەنی زەویش لەوەدا بوو کە ئاو بدۆزنەوە شتێکی ئاسایی بوو کە پێکیشەوە بڕیار بدەن لە شوێنێکدا بیر هەڵ نەکەنن کە ئاوی تێدا دەرناچێ. هەنێ جار خاوەن زەوی عینادی دەکا لە شوێنێکدا کە ئاودۆزینەوە قورسە تیایدا، وەک بەردەڵان، قوماوی، شوێنی وشک و ئەو شوێنانەی کە ڕەنگی گڵەکەیان کاڵە. بیر هەڵکەن لەبەر ئەوەی کە بەمەتر پارە وەردەگرێ دەتوانێت بەردەوام بێت، یان ئەگەر تاوێری هاتبێتە بەردەم ئەوە بیر هەڵکەن بۆ هەر مەترێ پارە وەرناگرێ، دەتوانێت ڕۆژانە پارە داوا بکە. هەندێک جاریش خاوەن زەوی دەتوانێت بڕیار بدات کە لەو گۆشەیەدا ئاو دەرناچێت. ئەو کاتە هەندێ بیر هەڵکەن ئەگەر هەست بکەن لەو شوێنەدا ئاو زوو دەدۆزرێتەوە، پێدادەگرن و داوای چەند ڕۆژێکی تر دەکەن. دەمبینی کە حاڵی وەستا مەحموو خەریکە وای لێبێ. بۆ شەوی دواتر لەگەڵ وەستا مەحموو کە چوین بۆ شارۆچکەکە کاتژمێر 8:04 بوو. چوومە کۆڵانی چێشتخانەکانەوە، واتە نیو کاتژمێر پێشتر لەوەی کە 4 ڕۆژ لەمەوبەر برایژ نەقستورەکەم بینی بوو. سەیرێکی جامخانەی چێشتخانەکەی کورتوڵوو شم کرد بەرەو ناوەوە کە ئەو شەوە براکەی لێوە هاتبووە دەرەوە. پەردەیەکی تەنک بە پشتی جامخانەکەەوە بوو، نیوەی دادرابووەوە چونکە کەسێکی ناسراوم نەبینی. بۆ ئەوەی دڵنیابم درگاکەم کردەوە سەیرێکی ناو چێشتخانە نیوە بۆشەکەم کرد، بەڵام لە ناو بۆنی ئارەقدا نەسیمایەکی ناسراو نەقش سوورەکەم بینی. ڕۆژی دواتر لە ژێر تاوێرەکەدا گڵێکی نەرم دەرکەوت، بەڵام وەستا مەحموو نەیتوانی زیاتر خێرا بێت و دەمە و ئێوارە تاوێرێکی نوێی هاتە بەردەم. ئەو شەوە کە لە قاوەخانەی ڕوومەلی دانیشتین بە تاسە و بێدەنگ بووین، بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوە بدەم کاتێکم دۆزیەوە و لە پێشدا چوون بۆ مەیدانەکە و سەیری پەنجەرەکانی ئەپارتمانەکەی بەرامبەرم کرد. لەبەر ئەوەی بەهۆی درەختە بادەمەکانەوە لە شۆستەکەی ئەو بەرەوە ڕیز بووبوون نەمتوانی پەنجەرەکان ببینم. چوومە کۆڵانی چێشتخانەکانەوە. لە جامخانەی چێشتخانەی کورتوڵوویشەوە سەیری ژوورەوەم کرد. بینیم ژنە قستورەکە براکەی دایکی و لەگەڵ 4-5 کەسی تردا لەسەر یەکێک لە مێزەکانی کەنار پەنجەرەکە دانیشتون. بۆ ساتێک تووشی جۆش و خرۆش بووم و نەمدەزانی کە چی دەکەم و چوومە ژوورەوە. ئەوانەی سەر مێزەکە لە نێوان خۆیانە سوعبەتیانە کرد و پێدەکەنین. درکیان بە من نەکردبوو. پەرداخی عارەق و شوشەی بیرەیان لە بەردەمدا بوو. ژنە قستورەکەش جگەرەی دەکێشا و گوێی لە شتێگرت بوو کە لەسەر سفرەکە باس دەکرا. یەکێک لە گارسۆنەکان پێی وتم بۆ کەسێک گەڕێیت؟
ئەوانەی سەر مێزەکە بۆ ساتێک هەمویان ئاوڕیاندایە و سەیریان کرد ئاوێنەیەکی گەورە لە تەنیشتمەوە بوو. هەمویانم لەوێوە دەبینی. بۆ ساتێک لەگەڵ ژنە قشسوورەکە چاوان بە چاوی یەک کەوت. ئەم جاران لە سیمایدا هەمان هەستی بەزەیی و دڵخۆشی نیشاندا. بە ئاگاوە سەیری منی دەکرد. منیش سەیری ئەوم کرد. لەوەش دەچوو بۆ گاڵتەکردن سەیری کردبم. بە خێرایی دەستە بچووکەکانی لەسەر مێزەکە دەجوڵاند. وەڵامێکم نەدابووەوە بە گارسۆنەکە. گارسۆنەکە وتی ئێرە شەوانە لە دوای کاتژمێر 6ەوە قەدەغەیە بۆ سەربازەکان. وتم من سەرباز نیم. وتی بۆ خوار 18 ساڵیش قەدەغەیە. ئەگەر ناسیاوێکت هەیە دابنیشە، ئەگەر نیتا بم بەخشە و بڕۆ. ژنە قستورەکە بە گارسۆنەکەی وت ئەوە ناسیاوی ئێمەیە، وازی لێ بێنە با دابنیشێ. بۆ ساتێک بێدەنگیەک ڕوویدا. بە شێوەیەک سەیری دەکردم وەک بڵێیت سەیری کەسێ دەکا کە چەندین ساڵە دەیناسێت و زۆر شارەزایە لێی. سیرکردنەکەی ئەوەنە شیرین و دۆستانە بوو، ناخم پڕ بوو لە خۆشی. منیش بە عەشقەوە سەیری ئەوم کرد. بەڵام ئەم جارەیان ئەو چاوی لەسەر چاوم لابەت. بەبێ ئەوەی هیچ بە گارسۆنەکە بڵێم یەکسەر چوومە دەرەوە. بەرەو ڕووی قاوەخانەی ڕوومەلی ڕێم کرد. وەستا مەحموود وتی لەکوێ بووی؟ هەموو شەوێ من لێرە جێدەهێڵی، بۆ کوێچی؟ وتم وەستا ئەم تاوێرە نوێیە منیشی بێتاقەت کردووە. ئەی ئەگەر کۆتایی نێت متمانەت بە وەستاکەت بێ، تۆ گوێ لە قسەی من بگرا دڵت ڕەحەت بێ. من لەوێدا ئەو دەدۆزمەوە. قسە و سوعبەتەکانی باوکم منی دڵخۆش دەکرد، بیری پێ دەکردمەوە. بەهۆی ئەوەوە زیرەکی خۆمم دەدۆزیەوە. بەڵام هەموو کاتێک هەڵ نەدەخەڵەتان بەو. بەڵام قسەکانی وەستا مەحموود هەمیشە دڵنەواکەر و متمانە بەخش بوو. بۆ ماوەیەک منیش باوەڕم کرد کە ئاو دەدۆزینەوە. کۆتایی بەشی 11. بەشی 12. لەو ڕۆژە بەدواوە بۆ ماوەی 3 ڕۆژ نەتوانیمان بگەینە کۆتایی تاوێرە نوێەکە نەژنە قشتورەکەم بینی. پارێزگاریکردنی من لەلایەن ژنە قشتورەکەوە بەرامبەر گارسۆنەکە بۆ ئەوەی نەمکاتە دەرەوە لە چێشخانەی کورتولوش سیرکردنە بەزەیەکەی ئەو پێکەنینەی کە هەستی گاڵتەکردنی پێوە بوو. لەو کاتەشدا دەمولێوی شێوەیەکی جوانی وەرگرت بوو، لە بەرچاومدا زیندوم دەکردەوە. باڵای بەرز بوو، لە شولاری جوان بوو، زۆر سەرنجڕاکێش بوو. بە درێژایی ڕۆژ وەستا مەحموود عەلی بەسەرە دەچنە ناو بیرەکەوە. لە خوارەوە بە هێواشی بە پاچەکە تاوێرەکەیان دەشکان. هەموو شتێ زۆر بە هێواشی دەڕۆی بەڕێوە و گەرماش زۆر هیلاکی دەکردین. بەڵام دەرهێنانی پارچەی تاوێرەکە بە جەنجەڕەکە بۆ سەرەوە و دواتر بەتاڵکردنی بۆ ناو عەرەبانەکە و فڕێدانی ئیتر ئەوەندە قورس نەبوو بۆ من. چونکە بیرکردنەوە لە سیرکردنی ژنە قشسوورەکە بە خۆشەویستی و بەزەییەوە پیشاندانی هەستی ئەوەی کە من دەناسێت بەس بوو بۆ من. بە باوەڕی ئەوەی کە لە ماوەیەکی کەمدا ئەو دەدۆزینەوە بەردەوام بووم لە ئیشەکەم. شەوێکیان وەستا مەحموود نەهات بۆ ئۆنگۆرن. من تاپ و شانۆی چادرەکە ڕێم کرد. چوومە سەرەوە و ویستم بلیت بکڕم، بەڵام لەسەر ئەو مێزەی کە بلیتی لێ دەفرۆشتا پیاوێکی لێبوو پێیوتم بە گوێرەی تۆ نییە. گەڕانمیەوە لە پێشدا بیرم کردەوە کە مەبەستی تەمەنمە، بەڵام لە شارۆچکە بچووکەکانە بەهۆی ناپەیوەندێتیەوە منداڵە بچووکەکانیش دەچنە شوێنی زۆر خراپەوە. کەسیشی چی نەدەوت. لەسەر و ئەوەی شەوە ئیتر بە 17 ساڵ دەژمێردرام. هەروەک هەموو کەسێک دەیوت بە گەورەش دەبیندرام. مەبەستی قسەکانی پیاوەکەی بەردەرگاکە کەوتی بە گوێرەی تۆنیا، لەوانەشە بێتەربێتی و سوکێتی ناو شانۆکە بە گوێرەی کاکی بچووکی خوێندەوار و شاری وەک من نەبێ. ئایا ژنە قستورەکە ڕۆڵی هەبوو لەم بێ ئەدەبی و سوعبەتە بۆش و بەتاڵانەدا کە پیشانی سەربازەکان دەدرا؟ کاتێک بە سیرکردنی ئەستێرەکانەوە لە شارۆچکەکەوە گەڕامەوە جارێکی تریش بیرم کردەوە دەبم بە نووسەر. وەستا مەحموود بە سیرکردنی تەلەڤیزیۆنەکەوە چاوەڕێی من بوو. ئەو شەوە دووبارە پرسیاری لێ کردمەوە ئایا چوون بۆ شانۆی چادرەکە؟ منیش پێم وت کە نەچووم. بە چاوەکانیدا تێگەشتم کە وەستا باوەڕی پێم نەکرد بوو. لە کەناری لێوەکانی دانیشانەی بە بچووکزانینی پێوە بوو. بە درێژایی ڕۆژیش کە پێکەوە جەنجەڕەکەمان بادەدا جاجار هەمان نیشانەی بە بچووکزانین لە سیمای وەستا مەحمووددا دەردەکەوت. ئەو کاتە بە هەستێکی تاوانباریەوە بیرم دەکردەوە کە شتێکی هەڵم کردبێت و وەستا مەحموود تووشی خەیاڵ ڕووخان کردبێت بێ ئەوەی درکم پێکردبێت. ئەو شتە هەڵەیەی کە کردبووم چی بوو؟ بە گوێرەی پێویست بانەدانی جەنجەڕەکە بوو.
بێئاگاییم بوو لە قولاپی سەفڵەکە یاخود شتێکی تر بوو. تا لە بیرەکەدا ئەو دۆزینەوەمان قورس بووایە، ئەم نیشانەی بە تاوان تەماشاکردن و بە بچووکزانین و هەتا گومان لێکردنا لە سیمای وەستادا زیاتر نیشتەجێ دەبوو. ئەو کاتە من هەم هەستم بە تاوان دەکرد، هەم لە ناخمدا تووڕە دەبووم لێی. هیچ کاتێک باوکم هێندەی وەستا مەحموو پەیوەندیدار نەبوو پێمەوە. شەو و ڕۆژ کاتم بەسەر نەدەبن لەگەڵیدا وەک وەستا مەحموو. بەڵام باوکم هیچ کاتێک بە چاوێکی بچووکەرەوە سەیری نەدەکردم. ئەگەر هەستم بە تاوان بکردایە لەبەر ئەوە بوو کە باوکم لە زینداندا ئەزیێت دەبینێت. وەستا مەحموو چییەکە و ئەم هەستانە لە مندا زیندوو دەکاتەوە؟ بۆچی بە بەردەوامی دەمیزگوێڕایەڵی بم و منی بەدڵ بێ؟ هەنێ جار بەرامبەر یەکتر کە جەنجەڕەکەمان بادەدا دەمیست بە جەرگیەوە ئەم پرسیارانە لە خۆم بکەم، بەڵام نەمدەتوانی. چاوم لەسەر وەستا لا دەبرد، هەستم دەکرد لە قوڵایی ناخمەوە تووڕەم لێی. ئیتر کاتەکانم بەباشی بەسەر دەبرد. بەو شتانی کە وەستا باسی دەکرد بۆم، وەک ئەو شتەی کە ئەو شەوە بە سیرکردنی شاشە لێڵەکەی تەلەڤیزیۆنەکەەوە باسی کرد، بە گوێرەی ئەوە گڵ لە ژێر زەویدا چینچینە. هەندێکیانەوە نەگەورە و ئەستورن، بیرهەڵکەنێکی نەشارەزا کە لەوێدا بیری هەڵبکەندایە، وای دەزانی کە ئەو چینە ڕەقا هیچ کۆتایی نایە، بەڵام ئەگەر پێدا بگریت دەمارێکی نوێ دێتە ڕێت. لە ڕاستیدا ئەم چینانە دەتوانێت بشوپێنێت لەگەڵ دەمارەکانی ناوجەستەی مرۆڤە. هەروەک چۆن دەمارەکان بە خوێن مرۆڤ بەخێو دەکەن، ئەو دەمارە گەورانەی ژێر زەویش دنیا بە ئاسن، زینگ، سقڵ و بەشتی تر بەخێو دەکات. لە نێوان ئەمانەدا ڕووبارەکان، ڕێجۆگەلەکان، گۆلی گەورە و بچووکیش هەیە. وەستا مەحموو لە کات و شوێنی دیاری نەکراودا هەر لە خۆیەوە دەستی دەکرد بە گێڕانەوەی چیرۆکی زۆر لەبارەی ئاودۆزینەوە لە بیردا. بۆ نمونە 5 ساڵ لەمەوبەر لەسەرەوەی سەریەر لە زەویەکی نزیک کارە دەنیز لەگەڵ خاوەنی بیرەکە کە خەڵکی سیواز بووە، کاتێک بە چەندین ڕۆژ لە بیرەکەدا بە سەفڵ هەرگڵی قوماوی دەرچووە، خاوەن بیرەکە ترساوە. ئەو متمانەی هەی بووە بە ئیشەکە لە دەستی داوە، ویستێتی هەڵکەندنەکە بوەستێنێ. تێبینی سەریەر گەڕەکێکە لە ئیستانبول، کارە دەنیز دەریای ڕەش. بەڵام وەستا مەحموو وتوێتی هەڵمە خەڵەتێ بە سیرکردنی ئەو قومە، بۆی باس کردووە کە چینەکانی ژێر زەویش هەروەک جەستەی مرۆڤ هەنێجار دەچن بەناو یەکتردا. دواتر وەستا مەحموو بە ماوەیەکی کەم ئاوی دۆزیوەتەوە. وەستا مەحموو کە باسی کردبان کراوە بۆ چاوپێداخشاندنی مزگەوتەکانی ئیستانبول زۆر خۆشنود بووم. جارێکیان بە شانازیەوە وتی هیچ مزگەوتێکی مێژووی نیە لە ئیستانبول کە بیری نەبێت. وەستا مەحموود هەندێک جار ئارەزووی لەوە بوو کە بە زانیاریدان بچێتە ناو یادگاریەکانەوە. بۆ نمونە بیرەکەی مزگەوتی یەحیا ئەفەندی لە دەروازەکەی دابووە، یاخود بیرەکەی مزگەوتی مەحموود پاشا دوای ئەوەی لە هەورازەکە سەر دەکەویت لە حەوشەکەدا بووە. 35 مەتر چۆتە خوارەوە. پێشەوەی بچێتە ناو بیرە کۆنەکانەوە مۆمێکی خستۆتە ناو سەفڵەکەوە، ئاگری پێوە ناو شۆڕی کردوتەوە بۆ خوارەوە. ئەگەر مۆمەکە لە بنی بیرەکەدا بە داگیرساوی بمێنێتەوە، ئەوە تێدەگات لە خوارەوە غازی تێدا نییە و دەتوانێت بچێتە ناو بیرە مبارەکەکەوە. وەستا مەحموود زۆر ئارەزووی لەوەش بوو ئەو شتانە بژمێرێت کە سەدان ساڵە فرێدراونەتە ناو بیرەکانەوە و شاردراونەتەوە: شمشێر، کەوچک، شوشە، سەری شوشەی ئاوی میوە، گڵۆب، قومبەلە، تفەنگ، دەمانچە، بووکە شوشە، کاسەی سەر، شانە، ناڵ. لە بیرە کۆنەکاندا شتی وای دۆزی بووەوە کە هیچ بە عەقڵدا نەدەهات، پارەی زیویشی دۆزی بووەوە. دیارە ئەمانە هەندێکیان بۆ ئەوەی بیان شارنەوە دەیان خەنە ناو بیری بێ ئاو و بیرە پڕکراوەکانەوە، دواتریش بۆ سەدان ساڵ بیر دەچوونەوە. ئەمە سیر نەبووە؟ ئەو شتەی مرۆڤ خۆشی دەوێ بە نرخە لە لای بیخاتە ناو بیرەوە و بیری بچێتەوە. تۆ بڵێ ئەمە نیشانەی چی بێت؟ کۆتایی بەشی 12. بەشی 13. لەو ڕۆژانەی تەمووزدا کە لە گەرمادا خنکابووین، کاتێک خاوەنی زەویەکە کاک هایری بە پیکابەکەی هاتۆ بینی کە حاڵەکە بێئومێدیە، شتێکی وت کە دڵی هەموومانی شکاند. ئەگەر بۆ ماوەی 3 ڕۆژ نەگەینە ئەنجامێک، ئومێدی نامێنێ کە لەم بیرە ئاو بدۆزینەوە و ئیشەکەی دەوەستاند. ئەگەر وەستا مەحموو هەر بە بڕیار بێت،
ئەوە دەتوانێت خۆی بەردەوامی بدات بە ئیشەکە. بەڵام ئەگەر تا 3 ڕۆژی تر هەر ئاو نەدۆزێتەوە، ئەوە کاکهایری ڕۆژانە نادات بە وەستا مەحموود و عەلی. ئەگەر ڕۆژانە وەرنەگرن و وەستا مەحموود ئاو بدۆزێتەوە، هەڵبەتە کاکهایری دیاریەکان دەدات بە وەستا. بە هەموو کەسێکیشی دەوت کە بەهۆی ئازایەتی وەستا مەحموودەوە توانیمانە لێرەدا کارگەیەک دروست بکەین. بەڵام نەیدەویست بیر هەڵکەنێکی بە هونەری ئیشکەر و ڕازگۆی وەک وەستا مەحموود لە زەویەکی بەو شێوەیە خراپ و خاڵێکی هەڵەدا هێز و بەهرەی خۆی بە فیرۆ بدات. وەستا مەحموود بە ئارامیەوە وتی حەقتانە، بەڵام ئێمە ئەم ئاوە لە 3 ڕۆژدانا لە 2 ڕۆژدا دەدۆزینەوە. پاترۆن، تۆ هیچ خەمت نەبێت. دوایەوەی پیکابەکەی کاکهایری لە ناو دیزەی گوڵە ئەستێرەکاندا دوورکەوتەوە، بۆ ماوەیەکی زۆر هیچ قسەمان نەکرد. دواتر گوێمان لە تەقەتەقی شەمەندەفەری گەشتیاری کاتژمێر 12:30 کرد کە بەرەو ئیستانبول دەڕۆی. لە ژێر دارگوێزەکەدا ڕاکشام، بەڵام نەخەوتم. بیرکردنەوە لە ژنە قستورەکە و شانۆکەش ئاسوودەی نەدەکردم. 500 مەتر دوور لە دارگوێزەکە لە دەرەوەی زەویەکەی پاترۆن پەناگەیەکی لێبوو کە لە شەڕی جیهانی دووەمەوە مابووەوە بە گوێرەی وەستا مەحموود کە یەکجار لەگەڵمدا هات بۆ سەیری. ئەمە لێرەدا دروست کراوە بۆ پارێزگاریکردن بە چەکی قورس، دژی دەبابە و هێرشی پیادا. بە مەراقی مناڵیەوە ویستم لە دەرگایەکەوە کە گیادرکاویەکان و تووتڕک گرتبووی بچمە ژوورەوە، بەڵام نەمتوانی و ڕاکشام لە گیاکەدا و بیرم کردەوە. ئەگەر بۆ ماوەی 3 ڕۆژ ئاو نەدۆزینەوە، لە کۆتاییدا دیاریم وەرنەدەگرت. بەڵام ئەو پارەیەی کە کۆم کردبووەوە بەم چەند ڕۆژە هەر لە ئێستەوە حسابم کردبوو کە بەسە بۆ من ئەگەر دوای 3 ڕۆژ ئاو نەدۆزینەوە، باشترین شت ئەوەیە کەواز لە بەخشیشی ئاودۆزینەوەکەی پاترۆن بێنم و بگەڕێمەوە بۆ ماڵەوە. ئەو شەوە لە ئۆنگۆرەن لەژێر ڕەشەبایەکی هێمندا کە لە قاوەخانەی ڕوومەلی دانیشتبووین، وەستا مەحموود پرسی چەند ڕۆژە ئێمە هەڵدەکەنین؟ ئەم پرسیارە کە وەڵامەکەشی دەزانی هەموو 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێک لە منی ئەپرسی، بەمە خۆشنود دەبوو. بە ئاگاوە وتم بوو بە 24 ڕۆژ. ئەمڕۆشە ژماردووە؟ بەڵێ ئەمڕۆژ ئیشمان کردووە و تەواو، ئەمڕۆشم ژمارد. وەستا مەحموودی سەر و خوارد 13-14 مەتر دیوارمان چنیوە. بۆ ساتێک وا سەیری ناوچاومی کرد وەک بڵێ من تووشی خەیاڵ ڕووخاندنم کردبێ. ئیتر کە پێکەوە جەنجەڕەکەمان بادەدا، زیاتر بەم شێوەیە سەیری دەکردم کە ئەو بەو شێوەیە سەیری دەکردم هەم هەستم بە تاوان دەکرد، هەم دەمیست یاخی بم و لەوێدا ڕابکەم. بەڵام دەترسام لەو شتانەی کە بە ئەقڵمدا دەهاتن. لە ناکاو دڵم کەوتە پەلەپەل. بۆ ساتێک وەک بڵێ دووشک بووبم، هیچ جوڵەم نەکرد. ژنە قستورەکە و خێزانەکەی لە مەیدانەکەەوە تێدەپەڕین. ئەگەر دوایان بکەوم، ئەو کات لەوانە بوو وەستا مەحموود درکی پێ بکە. پێشەوەی ئەقڵم بگاتە بڕیارێک، قاچەکانم کەوتە جوڵە. بەبێ ئەوەی هیچ بە وەستا مەحموود بڵێم، لەسەر مێزەکە هەستام. لە پێشدانم هێشت ئەوان لە چاومون بن. ڕێم کرد بۆ گۆشەکەی تر بۆ ئەوەی وەستا مەحموود وابزانێ ئەچم بۆ پۆستەخانەکە بۆ تەلەفۆنکردن لەگەڵ دایکمدا. باڵای ژنە قستورەکە زۆر لەوە بەرزتر بوو کە لە خەیاڵ ماما بوو. بۆچی شوێن ئەوان کەوتبووم؟ هەتا ئەوانم نەشدەناسی. بەڵام کە لە دوایانەوە دەڕۆیشتم، هەستم بە خۆشنودی دەکرد. ئەمیر ژنە قستورەکە دووبارە بەو سیرکردنە پڕبەزەیەی تەماشام بکە، وەک بڵێ تۆ دەناسم. وەک بڵێ سیرکردنە بەزەی و سوعبەتاویەکەی ئەو ژنە خۆشەویستیەکەی فێری دەکردم کە ئەم دنیاە چەند شوێنێکی جوان و خۆشە. لەلایەکەوە هەستم بەمە دەکرد، لەلایەکی تریشەوە بیرم دەکردەوە ئەو هەستانە هەمووی خەیاڵە و هیچی تر. لەو کاتانەدا وا بیرم دەکردەوە ئەگەر هیچ کەس من نەبینێ، زیاتر دەبم بەخۆم. ئەم بیرکردنەوەیم تازە دۆزیبووەوە. ئەگەر کەس سەیرە نەکا، دووەم کەسە شاراوەکەی ناخت دێتە دەرەوە و دەتوانێت ئەوەی دەیەوێت بیکا. ئەگەر لە نزیکەوە باوکێکتان هەبێت و تەماشات بکات، کەسەکەی ناخت لە ناختدا خۆی دەشارێتەوە. پیاوێک لەگەڵ ژنە قستورەکەدا بوو کە من وام دەزانی باوکێتی. ئەوان لە پێشەوە بوون، دایک و کوڕەکەی برای لە دواوە بوون. ئەوەنە نزیک بوومەوە کە قسەکردنەکانی ئەوانەی دواوەم گوێ لێبێ، بەڵام لە هیچ شتێک تێنەگەیشتم. کە گەشتینە سینەمای خۆر، لەو شوێنەدا وەستان کە هەموو کەس کاتێک پیایدا دەڕوات لە نێوان دیوارەکەوە بە خۆڕایی سەیری فلیم دەکەن. منیش 5-6 هەنگاو لەو لای ئەوانەوە، لەو بۆشایەی کە لە پەردەکەەوە نزیکتر بوو، کەسی لێ نەبوو. وەستام
لە نێوان ئەوان و پەردەکەدا بووم، بەڵام سەیری پەردەکەشم نەدەکرد بۆ ئەوەی بزانم چی ئیش دەکا. چاوم لەسەر ئەوان بوو. لەم نزیک بوونەوەیەدا تێگەیشتم سیمای ژنە قستورەکە ئەوەندە جوان نەبوو کە لە خەیاڵی منابوو. لەوانەشە لەبەر ئەوە بێ کە لە پەردەکەوە ڕووناکێکی مەیلەوشین لە دەم و چاوی دەدا، بەڵام لەسەر دەم و لێوە جوان و خڕەکەی و لە سیرکردنەکەیدا هەمان نیشانەی بەزەیی و گاڵتەی شیرین هەبوو. 3 هەفتەیە بەهۆی ئەم سیرکردنە سیحراویەوە توانیومە بەرگەی شاگردێتی بیر هەڵکەن بگرم. شتەکانی سەر پردەکە خۆش بوو، بەلایەوە خۆش بوو، بۆیە بە پێکەنینەوە سەیری دەکرد یان شتێکی تر هەبوو. بۆ ساتێک ئاوڕم دایەوە بۆ دواوە، تێگەیشتم کە ژنە قستورەکە بە سیرکردنی پەردەکەوە نا، سەیری من دەکات و پێدەکەنێ، ئیتر ئەوە تا دووبارە بەو نیگایە سەیری منی دەکرد. ئارەقە جەستەمی داگرت، ویستم لێی نزیک بمەوە قسەی لەگەڵدا بکەم، وابزانم 10 ساڵ لە من گەورەتر بوو. ئەو پیاوەی کە من بە باوکیم دەزانی وتی دەی با بڕۆین، درەنگ دەکەوین. نازانم لەو سادەدا چیم کردبوو، بەڵام وابزانم لە شوێنی خۆمدا ڕۆشتم و چوون بەرامبەریان وەستام. برای ژنە قستورەکە وتی ئەوە چییە؟ دوای ئێمە کەوتووی؟ دایکیان پرسیاری لە برای ژنە قستورەکە کرد و وتی ئەوە کێیە تۆرگای؟ تۆرگای برای ژنە قستورەکە لێی پرسیم تۆ ئیشت چییە؟ باوکیان وتی ئەمە سەربازە؟ دایکیان وتی کاکی بچووک سەرباز نییە. چاوم لێبوو کە ژنە قستورەکە گوێی لەم قسەی دایکی بوو پێکەنی. ئەو نیشانە جوانە هەر لە سیمایدا بوو. وتم لە ڕاستیدا لە ئامادەیی دەخوێنم لە ئیستانبول، بەڵام ئێستا لەسەرەوە لەگەڵ وەستامدا بیر هەڵدەکەنین. ژنە قستورەکە بە ئاگاوە هەر سەیری ناو چاومی دەکرد. وتی شەوێک لەگەڵ وەستاکەتدا وەرن بۆ شانۆکەمان. ئیتر لەگەڵ ئەوانی تردا ڕۆشتن و دوورکەوتنەوە. بەرەو ڕووی شانۆی چادرەکە دەڕۆشتن. شوێنیان نەکەوتم، بەڵام تاپ و پێچی ڕێگەکە لە دوایانەوە سەیرم کردن و کەوتمە خەیاڵی ئەوەی کە ئەوان خێزان نین، بەڵکو تیپێکی شانۆن. کە گەڕامەوە بۆ لای وەستا ئەو ئەسپە هیلاک و پیرەم بینی کە 3 هەفتە لەمەوبەر عەرەبانەکەی ڕادەکێشا. کاتێک بۆ یەکەم جار ژنە قستورەکەم بینی بوو، ئەسپەکە بە عەمودێکەوە بەسترابووەوە، گیای کەنارەکەی دەخوارد و چاوەکانی زیاتر خەماوی بوون. کۆتایی بەشی 13. بەشی 14. بۆ ڕۆژی دوایی لەوەدا بووین دەست هەڵبگرین بۆ پشووی نیوەڕۆ. عەلی لە ناو بیرەکەوە هاواری دڵخۆشی لێبەرز بووەوە. وتی تاوێرەکە کۆتایی پێ هاتووە و گەشتۆتە گڵێکی نەرم. وەستا مەحموو ئەوی هێنایە سەرەوە، بە پەلە خۆی چوە خوارەوە. پاش کەمێکی تر هاتەوە سەرەوە. وتی تاوێرەکە کۆتایی پێ هاتووە و گڵێکی ڕەنگتۆغ دەرکەوتووە. بە دڵنیاییەوە لە ماوەیەکی کەمدا ئەو دەدۆزینەوە. کە جگەرەیەکی داگیرستان و کەوتە ناو خەیاڵکردنەوەی خۆشەوە، دەستی کرد بە هاتوچۆ لە کەناری بیرەکە بۆ سەرەوە و بۆ خوارەوە. ئێمەشی دڵخۆش کرد. ئەو ڕۆژە تاکاتێکی درەنگ بەبێ وەستا ئیشمان کرد. لە هیلاکیدا شەو نەمانتوانی بچین بۆ شارۆچکەکە. لەگەڵ یەکەم ڕووناکی سپێدەدا هەستاین و دووبارە دەستمان کردەوە بە ئیش. بەڵام لە بیرەکەدا گڵێکی زۆر وشک زەردێکی مەیلە و ڕەساسی دەهاتە دەرەوە. ئەوەنە نەرم بوو زۆر کات پێویستی نەدەکرد کە پاش بەکار بێنێ. وەستا مەحموو یەکسەر بە خاکە نازەکە گڵەکەی هەڵدەکەند و دەیخستە ناو سەتڵەکەوە. سەتڵەکە زۆر قورس نەبوو. من و عەلیش ڕامان دەکێشایە سەرەوە و بەتاڵمان دەکرد. پاش ماوەیەکی کەم کەوتمە نائومێدیەوە. پێشەوەی ببێ بە کاتژمێر 11 وەستا مەحموو هاتە سەرەوە. عەلیمان دابەزاندە خوارەوە. وەستا مەحموو پێیوت بەبێ ئەوەی تۆز دروست بکەی بە هێواشی ئیش بکە. ئەگەر بەپەلە ئیش بکەی لە ناو تۆزدا دەخنکەی، ڕووناکیەکەی سەریشەوە نابینی. لە ڕاستیدا بەهۆی جۆری گڵەکەوە هەردووکمان تێدەگەیشتین کە ئاو هیچ دەرناکەوێ، بەڵام هیچ باسی ئەم بابەتەمان نەدەکرد. عەلی سەر لە بەیانی دەستی کردبوو بە بەتاڵکردنی ئەو گڵەی کە لە قوم دەچوو. بەباشی بینی کە ئەم گڵە جیاوازتر بوو لە گڵە تێکەڵەکەی کە لە ژێر تاوێرەکەدا دەرچوو بوو. ئیتر منیش سەتڵە گڵەکەم لەو شوێنە نوێیەدا بەتاڵ دەکرد کە عەلی لێی بەتاڵ کردبوو. لە دوای نانخواردنی ئێوارە چوین بۆ ئۆنگۆرەن. کاتێک لە قاوەخانەی ڕوومەلی دانیشت بووین، ئەو شتەی کە 2 ڕۆژ بوو بیرم لێ دەکردەوە، جارێکی تریش تێگەیشتم بە وەستا نەڵێم کە ژنە قستورەکە ئەویشی بانگێش کردووە بۆ شانۆکە. منەمیز بە تەنیا سەیری ژنە قستورەکە بکەم لە شانۆکەدا.
لەسەر ئەوەی شەوە ئەگەر وەستا مەحموود درک بەوە بکە کە ئارەزوم لە ژنە قستورەکەیە دەستێوەردان دەکات و بە ترسەوە هەستم بەوە دەکرد کە دەبێت بە شەڕم لەگەڵیدا. ئەوەندەی لە وەستا مەحموود دەترسم بۆ یەک جاریش لە باوکم نەترساوم. نەمدەزانی چۆن ئەم ترسە کەوتووە دڵمەوە، بەڵام دەشمزانی کە ژنە قستورەکە ئەم ترسەمی زیاد کردووە. پێشەوەی چاکەم تەواو بکەم هەستام وتم بە تەلەفۆنێک بۆ دایکم بکەم. هەرکە لە گۆشەکە لامدا وەک بڵێ لە خەوندا ڕادەکەم بە خێرایی لە چادرە زەردەکەی شانۆکە نزیک بوومەوە کە ڕەنگە بریقەدارەکەی چادرەکەم بینی وەک بڵێ یەکێک لەو چادری سێرکانم بینی بێ کە لە منداڵیما لە ئەوروپاوە دەهات بۆ دۆڵمە باخچە. تێبینی دۆڵمە باخچە گەڕەکێکە لە ئیستانبول لەبەری ئاسیادا لە کەنار دەریادا. نووسراوەکانی سەر پۆستەرەکانم هەمووی خوێندەوە وەک بڵێ هیچیانم نەبینی بێت و لە بیرمدا نەبێ. لەو کاتەدا لەسەر کاغەزێک بە پیتی ڕەشی گەورە نووسراوێکی نوێم بینی کە لە کەنارەکە هەڵواسرا بوو منی حەپەسان کۆتاڕۆژ. دەستم کرد بە ڕێکردن لە کۆڵانەکاندا وەک بڵێیت بەدەم خەوەوە دەڕۆم. نە لە دەرگاکەدا پیاوی بلیت فرۆشەکە نە تورگای بیرم دەکردەوە کە کوڕی ئەو پیاوە بێ نەژنە قستورەکە و دایکیم بینی. ئێشتا کاتما بوو بۆ دەست پێکردنی شانۆکە کە لە جامخانەی چێشتخانەکەەوە سەیری ژوورەوەم کرد. لە کۆڵانی چێشتخانەکانە بینیم تورگای لەسەر مێزێکی جەنجاڵ دانیشتووە چوومە ژوورەوە. ژنە قستورەکە لەسەر مێزەکە نەبوو کە تورگای منی بینی بە دەستی ئیشارەتی بۆ کردم. کەس پەیوەندیدار نەبوو بەمنەوە. لە تەنیشت تورگایەوە دانیشتم. وتم شەوێک یارمەتیم بدە بچم بۆ سەیری شانۆگەریەکە، پارەکەی چەندە دەدەمێ. وتی پێویست بە پارە ناکە، هەر شەوێک ویستت بچیت پێشەوەی شانۆگەریەکە دەست پێ بکە دەتوانی من لەم چێشتخانەیە بدۆزیتەوە. وتم بەڵام تۆ هەموو شەوێک نایی بۆ ئێرە. برۆکانی بەرز کردەوە وتی تۆ شوێن ئێمە کەوتویت بە شێوەیەکی کەمێک گاڵتە پێکردنەوە پێکەنی. بە مقاشێک دوو پارچە سەهۆڵی کردە ناو پەرداخێکی بەتاڵەوە و پڕی کرد لە عارەقی کلوب. تێبینی عارەقی کلوب عارەقی ترێ تامێکی شیرین جێ دەهێڵێت لە دەمدا. وتی بگرە بزانم. پەرداخە ناسکە باریکەکەی دایە دەستم. وتم ئەم شەو نا، بەڵام وەک سەرسەریە بە باوەڕەکان عارەقەکەم بە یەک جار خواردەوە. بەبێ ئەوەی زیاتر کات لە دەست بدەم گەڕامەوە بۆ مێزەکەی وەستا مەحموود. کاتێک لەسەر مێزەکە دانیشتم ئیتر هەستم دەکرد هەروە بە ئاسانی لە قسەی وەستام دەرناچم. بەرپرسیارەتی ئاودۆزینەوە و ئەو هەموو هەوڵەی کەدا بوومان منی بەست بووەوە بەویش و بە بیرەکەیشەوە. تەنها لەو کاتەدا دەمتوانی ڕوبەڕووی ببمەوە بەرپەرچی بدەمەوە کە پارەکەم وەربگرم و واز لە ئیشەکە بێنم و بڕیار بدەم بچمەوە بۆ ماڵەوە. ئەمەش واتای ئەوە بوو کە کۆڵت لە ئاودۆزینەوە داوە و دەترسی وەک ئەو ترسنۆکانەی کە تووشی زەحمەت دەبن و واز لە سکاڵاکەیان دێنن کە لە دادگا تۆماریان کردووە. عارەقەکە تێکەڵاو بە خوێنم دەبوو. لە گەڕانەوەدا کە بە هەورازی مەزارەکەدا سەرکەوتین هەستم دەکرد هەموو ئەستێرەکان بیرکردنەوەیەک لە مێشکمدا ساتێک زانیاریەک وەک خەیاڵێک وایە. مرۆڤ ناتوانێت لە هەمان کاتدا بیر لە هەمووی بکاتەوە، بەڵام دەتوانێت بیبینێت. ئەمە وەک ئەوە وابوو کە وشەکانی ناو ئەقڵم فریای خەیاڵەکانی ناو ئەقڵم نەکەوێت. وشەکان توانای دەربڕینی هەستەکانمیان نەبوو بە کەم و کورتی دەمانەوە. واتە هەستەکان وەک ئاسمانە پاک و بریقەدارە، لە ڕاستیدا هەر یەکەی وێنەیەکن. وەک بڵێیت هەستم بە هەموو دنیا دەکرد، بەڵام بیرکردنەوەم لەوە قورستر بوو. لەبەر ئەوە دەمیز ببم بە نووسەر بۆ ئەوەی ئەو هەست و وێنانەی کە ناتوانم خۆم بۆ خۆم ئیشارەتیان پێ بدەم لە نووسیندا دایان بڕێژم. لەسەر و ئەوەشەوە ئەم ئیشەم زۆر بە باشتر دەکرد لەو هاوڕێیانەی کاکدەنیز کە دەهاتن بۆ کتێبخانە. وەستام لە پێشەوە بە خێرایی دەڕۆشت و جارجار ئاوڕی دەدایەوە بۆ دواوە لە تاریکاییەکەدا و هاواری دەکرد لەکوێی چی لێ هات. بۆ ئەوەی ڕێگەکە قەدبر بکەم لە ناو کێڵگەکانەوە دەڕۆشتم. هەندێک جار قاچم بەر شتێک دەکەوت. دەوەستام و بە سەرسامیەوە سەیری جوانی ئاسمان دەکرد. هەر لە ئێستاوە فێنکی شەو نیشت بۆ سەر گیاکان. بە تاریکاییەکەدا هاوارم کرد. وەستاگیان لەوانەیە نیکڵ و ئاسن و پارچە تاوێرەکانی سەرەوەی لای خۆمان هەر یەکەیان ئەستێرەیەک بن و لە ئاسمان کشابن و کەوتبێتنە ئێرە. کۆتایی بەشی 14. بەشی 15. کاکایی خاوەن زەوی دوای 3 ڕۆژ نا.
ڕێک دوای 5 ڕۆژ بە پیکابەکەیەوە هات. دەیزانی کە تا ئێستا ئاومان نەدۆزیوەتەوە، بەڵام وا هەڵسوو کەوتی دەکرد کە پێی ناخۆش نەبێت و گرنگ نەبێ لە لای. بە پیکابەکە لەگەڵ خۆیدا ژنەکەی کوڕەکەی کە چەند ساڵێک لە من بچووکتر بوو هێنابوونی. بەگەڕان بە دوای زەویەکەدا شوێنی بۆیەکردن و شتنی قوماشی کارگەکەی پیشاندان کە بەنیازە دروستی بکە ئەگەر لە بیرەکەدا ئەو بدۆزێتەوە. دواتر سێری پرۆژەکەی دەستی کرد و بە هەنگاو هەڵهێنان بە زەویەکەدا یەک شوێنی گەنجینە بینای بەڕێوەبەر چێشتخانەی ئیشکەرەکانی نیشانە کرد. کوڕەکەی کاکهایری کە جووتێک پێڵاوی تازەی فوتبۆڵی لە پێدا بوو گوێی لە باوکی دەگرت و تۆپێکیشی گرتبووە باوەش کە لە پیکابەکەدا دەری هێنا بوو. دواتر کوڕوباوک لە گۆشەیەکی زەویەکەدا دەستیان کرد بە یاریکردن، بە بەرد گۆڵیان دروست کرد و دەستیان کرد بە پەنارتی لێدان بۆ یەکتری. دایکیان لەژێر دادگوێزەکەی مندا سەرچەفێکی ڕاخست و لە ناوەڕاست و کەناری ڕاخەرەکەدا دەستی کرد بە دانانی ئەو خواردنانەی کە هێنابوویان لە ناو سەبەتەیەکدا کە ژنەکە بە عالیدا هەواڵی بۆ ناردین و هەمومانی بانگێش کرد بۆ نانی نیوەڕۆ. وەستا مەحموونە ئاسوودە بوو چونکە تێدەگەشت کە ئەم سەیرانە ناوەخت و ڕازاوەیە لە مێشکی کاکهایریدا لە ڕاستیدا مەراسیمێکی پێشوەختە بۆ ئاو دۆزینەوە. دیار بووە کە کاکهایری زۆر خەیاڵی لەو ڕۆژە کردبووەوە کە ئاو دەدۆزینەوە. وەستا مەحموو بە نابەدڵیەوە لەگەڵماندا لە کەناری ڕاخەرەکەدا دانیشت. پارێکی لە هێلکە کوڵاوەکە لەگەڵ تۆزێک زەڵاتەی تەماتە و پیاز و پاچەیەکیشی لە قۆڵ بۆرەکەکە خوارد. تێبینی قۆڵبۆرەک ئەم خواردنە بە هەویر دەکرێت. نانەکە پانەکرێتەوە، دواتر پەنیر یاخود پەتاتەی بە وردکراوی تێدەکرێت. لول دەکرێت، دواتریش ئەم لولەیە وەک ناوەشکێنە دووبارە لول دەکرێت و دەخرێتە فڕنەوە. دوای نان خواردن کوڕەکەی کاکهایری لە لای دایکیەوە ڕاکشا و خەوت. دایکە بەهێز و دەم بە پێکەنینەکەش بەدەم جگەرە کێشانەوە ڕۆژنامەی گوندیانی دەخوێندەوە و ڕەشەبایەکی هێواش خشەی لە کەناری ڕۆژنامەکەەوە دەهێنا. کە بینی وەستا مەحموود و بارە کاکهایری برد بۆ ئەو شوێنەی کە گڵەکەمان لێڕۆ کردبوو، منیش چوون بۆ لایەن. لە سیما خەماویەکەی خاوەن زەویەکەدا بینیم کە بیری لەوە دەکردەوە لەم بیرەدا ئاو نادۆزێتەوە، لەم نزیکانەشدا دەرناکەوێ، هەتا لەوانەشە لێرەدا هیچ ئاو نەدۆزرێتەوە. وەستا مەحموودی کاکهایری بە یارمەتی خۆت مۆڵەتی 3 ڕۆژی ترمان بدەرێ. ئەمەی زۆر بەدەنگێکی نزم و ماتەوە پێوت بوو. لەبەرەوەی بووبم بە شاید بەسەر ئەم حاڵەی وەستامەوە شەرمم کرد و ڕقم لە کاکهایری دەبووەوە. کاکهایری گەڕایەوە ژێر دادگوێزەکە. بۆ ماوەیە گفتوگۆی لەگەڵ ژنەکەی و کوڕەکەی کرد و گەڕایەوە. کاکهایری وتی وەستا مەحموود، جاری پێشوو کە هاتم داوای 3 ڕۆژ مۆڵەت لێ کردم. 3 ڕۆژ زیاتریشم دایتێ، بەڵام ئاو دەرنەکەو. گڵەکەش لەم خاڵەدا زۆر بێکەڵکە. ئیتر من لەگەڵ ئەوە دانیم کە لێرەدا بەردەوامی بە هەڵکەندن بدەین. ئێمە یەکەم کەس نابین کە لە شوێنێکی هەڵەدا بیر هەڵکەنین و دەستی لێ هەڵبگرین. تۆ باشتر شارەزای زەویەکەی لە شوێنێکی تردا بیرێکی تازە هەڵکەنە. وەستا مەحموودی لە کاتێکی هیچ چاوەڕوان نەکراودا لەوانەیە دەمارێک بگۆڕدرێت، کۆتایی پێبێت. من لێرەدا بەردەوام دەبم لە هەڵکەندن. کاکهایری وتی ئەگەر ئاوت دۆزیەوە هەواڵم دەرێ، یەکسەر سواری پیکابەکە دەمو دێم. دیاریەکانیشتان بە زیادەوە دەدەمێ، بەڵام پیاوێکی بازرگانم، ناتوانم تا کۆتا بە چیمەندۆ تێکردن خۆم سەرقاڵکەم و بەردەوام بم. لەمە 2 ڕۆژانە و کەرەسە و پارەتان نادەمێت. عەلیش ئێستا واز لە ئیشەکە دێنێت و دەگەڕێتەوە. ئەگەر لە خاڵێکی نوێدا دەست بکەی بە بیر هەڵکەندن، من دووبارە عەلی دەنێرمەوە بۆلات. وەستا مەحموودی من لێرەدا ئاو دەدۆزمەوە. لەگەڵ کاکهایریدا چوونە کەنارەکەوە بۆ کۆتا جار حسابی پارەی ڕۆژانەیان کرد. بە ئاگاوە بینیم کە خاوەن زەویەکە پارەکەی دابەوەستا، لە نێوانیانە هیچ نەگونجاندنێک ڕووی نەدا. حسابەکەیان تاو توێ کرد. ژنەکەی کاکهایری هێلکە پڵاوەکان کە لە سەیرانەکە مابوونەوە لەگەڵ بۆرەک و تەماتەکان و ئەو شووتەی کە بۆ ئێمەیان هێنابوو بە عالی دابۆی ناردین. ئەوەندەی خەمباری ئیشی مێردەکەی بوو، ئەوەندەش خەمباری ئێمە بوو. کاکهایری بە عالیوە با تۆش بەرمەوە بۆ ماڵەوە. لەگەڵ خۆیانە سواری پیکابەکەیان کرد. من و وەستا بە تەنیا ماینەوە. بۆ ماوەیەکی درێژ سێری عەلیمان کرد کە لە دوای پیکابەکەوە ئاوڕی بۆ دەداینەوە و دەستی بۆ ڕادەوەشاندین. جارێکی تریش تێگەشتم کە دنیا چەند بێبەنگە. بە تەنها گیزەگیزی بێکۆتای زیگزیکەکان دەهات و
منگەمەنی ئیستانبول نەدەبیسترا. دوای نیوەڕۆ ئیشمان نەکرد، من لەژێر داگێزەکەدا بە تەمەڵی ڕاکشام و کەوتمە ناو خەیاڵەوە. ئەم جۆرە شتانە دەهات بە عەقڵمدا. ژنە قستورەکە بوون بە نووسەری شانۆ، کاتی ئەوەش هاتووە بگەڕێمەوە بۆ ماڵەوە و لای هاوڕێکانی بێشکتاش. سەر لە ئێوارە کاتێک لە لای ئەو پەناگا چیمەنتۆیەی کە بەردەمی دەرگاکەی بە تووتڕک گیرا بوو، سەیری شارە مێلوورەیەکم دەکرد بۆ کاتکوشتن. وەستا مەحموو هات بۆلام. وەستا مەحموو پێی وتم کوڕم، با هەفتەیەکی تریش بەردەوام بین لەم ئیشە، قەرزێکی زۆری تۆیشم لەسەر کۆبۆتەوە. لەسەر خێر ڕۆژی چوارشەمەی داهاتوو هەموو شتێ چارەسەرەکەین. ئەو ڕۆژە دیاریە گەورەکەشمان وەردەگرین. وەستا ئەی ئەگەر گڵە خراپەکە کۆتایی پێنەیەت و ئاو نەدۆزینەوە. وەستا بە سیرکردنی ناو چاوەکانمەوە وتی گوێ لە من بگرە، متمانە بە وەستا کەرت بکە، هەموو شتێک گواز لێبێنە بۆ من. دەستی هێنا بەسەرمدا، شانەکانمی گرت و باوەشی پێدا کردم. دەزانم تۆ ڕۆژێک دەبی بە پیاوێکی گەورە. ئیتر هیچ هێزی ئەوەم لە خۆمدا نەدۆدۆزیەوە کە پێی بڵێم نەخێر. ئەمە شوای لێ دەکردم کە لە ناخمدا تووڕە بم و ناومێدی دەکردم. بیرمە لە کۆتاییدا بیرم کردبووەوە کە یەک هەفتەمان ماوە. لەناو ئەم هەفتەیەدا بینینی ژنە قستورەکە و سیرکردنی شانۆکەش لە عەقڵمدا بوو. کۆتایی بەشی 15. بەشی 16. بۆ دوای 3 ڕۆژی تریش گڵە خراپەکە ڕەنگی نەگۆڕا. لەبەر ئەوەی جەنجەڕەکەم بەتەنیا بە زەحمەت بۆ بادەدرا، وەستا مەحموو لە خوارەوە سەتڵەکەی زۆر پڕ نەدەکرد. ئەمەش دەبووە هۆی خاوبوونەوەی خێرای یەکەمان. وەستا تا دەڕۆی دەچووە خوارەوە، زۆر زەحمەتیشی نەدەکێشا چونکە گڵەکە زۆر نەرم بوو. سەتڵەکەی من شۆڕم دەکردەوە بۆ خوارەوە، بۆ ساتێ بە 3-4 جوڵە پڕی دەکرد. یەکسەر هاواری دەکرد ڕای کێشە، تا من نیوە سەتڵەکەم بە بادانی قۆڵێکی جەنجەڕەکە ڕادەکێشایە سەرەوە و دەمخستە عەرەبانەکە و دەمبرد بەتاڵم دەکرد، کاتم پێدەچوو. وەستام لە خوارەوە بێسەبر دەبوو، بۆڵەی دەکرد بەسەرمدا. هەنێک جار هاواریشی بەسەردا دەکردم. هەنێک جار کە بەڕاکردن پاڵم بە عەرەبانەکەوە دەنا، گڵە تۆزاویەکەم بەتاڵ دەکرد. هێزم تیانە دەما، دادەنیشتم و پشوم دەدا. کە دەگەڕامەوە لە دەمی بیرەکەوە گوێم لێبوو کە وەستا زیاتر بە دەنگی بەرز هاوار دەکات و بۆڵە دەکات. هەندێک جاریش کە دەیبینی بە تەواوەتی خاو بوومەتەوە، وەستا دەیوە ڕام کێشە سەرەوە. لەسەرەوە پشوێکی دەدا و دەیپرسی لێم بۆچی خاو بوویتەتەوە. دەیبینی کاتێک بە جەنجەڕەکە ئەوم ڕادەکێشایە سەرەوە، ئیتر هێزم نەدەما، سەرزەنشتی نەدەکردم. دەیوت هیلاک بووی کوڕم. لەژێر دارزەیتونەکەدا دادەنیشت، جگەرەی دەکێشا، بە بێدەنگی چاوەڕێی منی دەکرد. وتنی وشەی کوڕم لە ناخەوە زۆر کاری تێدەکردم، مێشکم تێکەڵ دەبوو. ئەو کاتە منیش دەچوومە ژێر دارگێزەکە، دەخەوتم، زۆری پێ نەدەچوو، گوێم لە دەنگە شیرین و بە فەرمانەکەی وەستا دەبوو. بەردەوام دەبووین لە هەڵکەندن. هەموو شەوێک پێکەوە دەچوین بۆ ئۆن گۆرن. هەموو جارێ بەبێ ئەوەی بیانوێک بدۆزمەوە لەسەر مێزی قاوەخانەکەی ڕوومەلی کە لەسەر شۆستەکە بوو هەڵدەستام. ڕێم دەکرد بۆ سەرەوە و بۆ خوارەوە، بە ئومێدی ئەوەی ڕێکەوتی ژنە قستورەکە بکەم، یان بچم بۆ شانۆی چادرەکە. چادرە زەردەکەی شانۆکە لە شوێنی خۆی بوو، بەڵام لە 2 شەوی یەکەمدا ڕێکەوتی ئەوانم نەکرد. شەوی سێم لە پۆڵانی دارتاشەکەەوە ڕێم دەکرد. براکەی ژنە قستورەکە تۆرگای لە دوامەوە بانگی کردم، شاگردی بیر هەڵکەن، زۆر خەیاڵاوی. وتم من ببە ژوورەوە بۆ شانۆکە، بلیت دەکڕم و دەچمە ژوورەوە. وتی وەرە بۆ چێشتخانەکە. پێکەوە ڕێمان کرد و چووینە چێشتخانەکەی کورت و لووش کە پەردە تەنکەکان بە جامخانەکەیەوە هەڵواسرا بوو. لەسەر مێزی شانۆکارەکان دانیشتین. تورگای وتی دەبێ لە پێش شانۆکەدا فێری ئەوە ببی کە بە ڕێکوپێکی عارەق بخۆیتەوە. لە ڕاستیدا 5-6 ساڵێک لە من گەورەتر دەبیندا. پێکە عارەقە سەهۆڵاویەکەی بە سوعبەتەوە خستە بەردەمم. منیش دووبارە بە خێرایی خواردمەوە. تورگای لەگەڵ ئەوانەی تەنیشتیدا تۆزێک چپەچپی کرد. ئایا درەنگ کەوتم؟ وەستا مەحموود چاوەڕێی منی دەکرد. ئەگەر ئەم شەو بمکەنە ژوورەوە بۆ شانۆکە، ئەوە هیچ گوێ نادەمە وەستا مەحموود، ئەچم بۆ شانۆکە. تورگای وتی شەوی داهاتوو لە هەمان کاتدا لێرە بە وەستاکە شت بێنە. وەستا مەحموود ئارەزووی لە شانۆ و مەیخانەکان نییە، ئێمە ئەو دەدۆزینەوە و دەیهێنین. تۆ شەوی یەکشەممە لە هەمان کاتدا وەرە بۆ ئێرە، باوکم تۆ دەباتە ژوورەوە بۆ چادری شانۆکە.
پێویست بە بلیت و پارەژ ناکا. بەبێ ئەوەی زیاتر دابنیشم گەڕامەوە بۆ لای وەستا مەحموو. کە گەڕاینەوە چادرەکەی خۆمان، وەستا مەحموو باسی ئەو یادگاریە خۆشانەی بۆ کردم کە ژیاوە لە ساڵانی کۆندا کاتێک ئاو لە بیرەکەیدا دەرچووە. جارێکیان خاوەنی زەویەک تۆزێک لەو لا بیرەکەوە ئاهەنگی بۆ 100 کەس کردووە. 4 مەڕی لەسەر ئاگر خولاندۆتەوە بۆ برژاندن. لە کاتێکی چاوەڕوان نەکراودا یەکسەر ئاو لە ژێر زەویدا دەردەچوو. سەرت دەسوڕما وەک بڵێ خوا ئاوەکەی دەپرشان بە سیمای بیرهەڵکەنی ئیمانداردا. لە یەکەم ساتدا ئاو وەکو میزی مناڵێکی بچووک و ناڕەحەت دەهاتە دەرەوە. کاتێک بیرهەڵکەن ئاوەکەی دەبینی هەروەک باوکێک کە بە دڵخۆشیەوە سەیری مناڵەکەی دەکا پێدەکەنی. جارێکیان بیرهەڵکەنێک لە ناو بیرەکەدا کە بینی بووی ئاو دەرچووە ئەوەندە خۆشنود بووە دەستی کردووە بە هاوار هاوار و لە شوێنی خۆی هەڵبەزیوەتەوە. ئەوانەی سەرەوە لە شڵەژاویدا پێیان لە بەردی کەنار بیرەکە گیر بوو و بەردیانداوە بە شانیدا و برینداریان کردووە. ئاغایەکی کۆنیش هەبوو و هەموو ڕۆژێک چیرۆکی ئەو بیرەی بە دوو شاگردەکە گێڕاوەتەوە. سەر لە نوێ کاتێک ئاوی تیا دەرچووە شڵەژاوە و نەیزانیوە لە خۆشیدا چی بکە. هەموو جارێکیش کە شاگردەکان باسی ئاو دەرچوونەکەیان کردووە یەکی دوو دانە لە پارە کاغەزە کۆنەکانی داونەتێ. ئێستا نە ئاغا و نەبەکی ئاوا ماوە. لە کۆندا خاوەنی زەویەک بەرامبەر وەستای بیرێک کە بەویستەوە ئیشی دەکرد بە وەستاکەی نەدەوە ئیتر من ئەم بیرەم ناوێ. تۆ خۆت ئەگەر دەتەوێت لەگەڵ شاگردەکان تا و بە پارەی خۆت بەردەوام بە لە هەڵکەندن. خاوەن زەوی هەستی بە بێشەرەفی دەکرد. ئەگەر خواردن و مەسرف و دیاری و بەخشیشی وەک باوکێک نەدایە بە وەستای بیر هەڵکەن. ئەگەر لە بیرەکەدا ئاوی بدۆزیایەتەوە یان نەیدۆزیایەتەوە. بەڵام دەبێ بە هەڵەت تێنەگەم. کاک هایری مرۆڤێکی زۆر باش بوو. ئەگەر ئاو لە بیرەکەدا دەربچێت هەر وەک ئاغا کۆنەکان دیارێکی زۆر و حەقی خۆشمانی دەداینێ. کۆتایی بەشی 16. بەشی 7 بۆ ڕۆژی دوایی ئەو گڵەی کە لە بیرەکە دەهاتە دەرەوە زیاتر زەرد و سووک بوو. کە سەتڵەکەم ڕادەکێشایە سەرەوە تێدەگەیشتم گڵە وشکەکە بە چەشنی کاسووکە. لە ناو قومە تۆزاویەکەدا چەرمی تەنکی ڕزی و پارچەی ناسکی زوشکاوی ڕەنگ مرواری کە لە سەربازە میکانۆکانی سەردەمی مناڵی مەچوون بەردی ملیۆن ساڵە کە ڕەنگیان لە ڕەنگی پێستم دەچوون توێکڵ کە بە ڕەنگێکی شەفاف دەبیندا پارچە بەردی بچووکی سیر کە هێندەی هێلکەنە ئامەیەک دەبوو بە سەدەها پارچە بەردی تێدا بوو کە ئەگەر بتخستایەتە ناو ئاوە نقم نەدەبوو. بە چەشنی بەردی پۆنزا تێبینی بەردی پۆنزا بەردی شێوە ئیسفەنجی کێشی زۆر سووکە. وەستا مەحموو هەستی دەکرد تا هەڵی بکەندایە لە جیاتی نزیک ببینەوە لە ئاو دوور دەکەوتینەوە. هیچ قسەمان نەدەکرد. زانینی ئەوەی لە کۆتاییدا بۆ شەوی دوایی دەچم بۆ شانۆکە ئەوەندە دڵخۆشی کردبووم ئەو ڕۆژە گوێم نەدەدایە هیچ شتێ. وەستام هەرچێکی دەویست بە زیادەوە دەمکرد. شەوێ لە هیلاکیدا بە مەحاڵ دەمتوانی بە پێوە بوەستم. خۆی لە خۆیدا پێویستیشی نەدەکرد ئەو شەوە بچین بۆ ئۆن گۆرەن. دوای نان خواردن لە کەناری چادرەکەدا ڕاکشام. بەدەم سیرکردنی ئەستێرەکانەوە خەوم لێکەوت بوو. نیوە شەو تێپەڕی بوو. بەسڵەمینەوە خەبەرم بووەوە. وەستا مەحموو لە چادرەکەدا نەبوو. لە چادرەکە هاتمە دەرەوە. لە ناو تاریکایی شەودا بە ترسەوە دەستم کرد بەڕێکردن. وەک بڵێ هەموو دنیا چۆڵ بووە زیندەوەرێکی تر نەماوە لە دنیادا جگە لە من. ئەم خەیاڵە لە ڕەشەبایەکی وەهمیە چوو. ڕاچڵەکێنەر بوو. بەڵام هەموو شتێکیش جوانێکی ئەفسوناوی هەبوو. هەستم کرد کە ئەستێرەکانی سەرسەرم نزیک بوونەتەوە لێم ژیانێکی زۆر خۆشیش لە پێشمەوەیە. تۆ بڵیژ نەقشتورەکە داوای لە تورگای کردبێ کە سبەی شەو من بکاتە ژوورەوە بۆ شانۆکە؟ تۆ بڵێ وەستا مەحموو بەم کاتژمێرە لەکوێ بێ کە ڕەشەباکە زیادی کرد چوومەوە چادرەکە. بەیانی کە لە خەو هەستام وەستا مەحموو هاتبووەوە. لە کەنارەکەدا پاکەتێک جگەرەی تازەشم بینی. ئەو ڕۆژە تاکو ئێوارە زۆر ئیشمان کرد. بەڵام ئەنجامێکی باشی نەبوو. بنی بیرەکە بە تەواوەتی دوور کەوتبووەوە. ئیتر بە بەردەوامی تەپوتۆزی تێدا بوو. لە دوای دەسەڵگرتن لە ئیش من و وەستا مەحموو ئەومان کرد بە یەکتردا و یەکتریمان شت. ئیتر بە ڕەحەتی دەمتوانی تەماشای جەستەی بکەم.
ئەو هەموو پەڵەمۆرانە و برینەکانی جەستەی لەسەر و ئەوەی شەوە کە جەستەیەکی گەورەی هەبوو لە ڕاستیدا چەند لاوازە و ئێسکەکانی دەرپەڕیون پێستێکی بێڕەنگ و چرچ کە ئەمانە هەمووین دەبینی بیرم دەکردەوە کە ئەو نادۆزینەوە. ئەمیز دەو شەوە وەستا مەحموود هیچ نەچێ بۆ ئۆنگۆرن بۆ ئەوەی من بتوانم بەڕەحەتی بچم بۆ چادری شانۆکە، بەڵام کە کاتی هات لە پێشدا ئەو کەوتە ڕێ وتی با بڕۆین و جگەرە بکڕین. کاتێک لە قاوەخانەی ڕوومەلی لەو شوێنەدا دانیشتین کە هەموو جارێک لی دادەنیشین ناڕەحەت بووم. بێ ئەوەی هیچ شتێ بڵێم کاتژمێر 8:30 لە شوێنی خۆم هەستام و چوون بۆ کۆڵانی چێشتخانەکان. بیرم لەوە کردبووەوە ئەگەر لە پێش شانۆگەریەکەدا لەگەڵ ژنە قستورەکەدا لە چێشتخانەکە قسە بکەین باشترە، بەڵام نە ئەو نەبراکەی دیار نەبوون لە دەوروبەردا. یەکێک دەستی بۆ ڕاوەشاندم لەو مێزەوەی کە هەموو جارێک لی دادەنیشن. وتی کاتژمێر 9:05 خولەک وەرە بۆ پشتی چادرەکە، ئەوان ئەم شەو لێرە نین. لە پێشدا بەم قسەیە تووشی خەیاڵ ڕووخان بووم. تۆ بڵێ ئەم شەو لە شانۆ کەژ نەبن؟ سەهۆڵم کردە ناو پەرداخەکەی بەردەمم وەک بڵێیت لەگەڵ دۆستەکانمدا لەسەر مێزی ناخواردن بم. پڕیشم کرد لە عارەق و بە چەشنی دز یەکسەر تابنەکەیم بە خێرایی خواردەوە. لە ئاشخانە هاتمە دەرەوە بەبێ ئەوەی پێڵە مۆستا مەحموود بمبینێ لە کۆڵانەکانی پشتەوە ڕێم کرد بەرەو چادرەکە. کاتژمێر 9:05 خولەک کە لە پشتی چادرە زەردەکەوە چاوەڕێ بووم، یەکێک لە ژوورەوە هاتە دەرەوە و یەکسەر منی بردە ژوورەوە. شانۆگەریەکە دەستی پێکرد بوو. ناو شانۆکە 25 بۆ 30 کەسی تێدا بوو. لەوانەشە تۆزێک زیاتر بەرزایی شانۆکە بە گڵۆپی ڕوود زۆر ڕووناک کرابووەوە. نەم دەتوانی سێبەرەکانی گۆشە تاریکەکان لێک جیا بکەمەوە. ئەمەش هەوایەکی ئەفسونایی دەدا بە چادری ئەفسانەی پەنداری. ڕەنگی ناوەوەی چادرەکە بە چەشنی شەونی لی بوو. وێنەی ئەستێرەی زەردی گەورەی لەسەر دروستکرا بوو. هەندێک لە ئەستێرەکان لە دواوە کلکیان هەبوو، هەندێکیشیان زۆر بچووک و دوور بوون. چەندین ساڵە لە خەیاڵمدا ئاسمانە ئەستێراویەکەی چادرەکەی خۆمان لەگەڵ ئاسمانی چادرەکەی ئەفسانەکانی پەنداریدا دەچوونە شوێنی یەکتر. عارەقەکە بە تەواوەتی تێکەڵاوی خوێنم بوو. سەرخۆش بووم. ئەو شەوە لە ماوەی ئەو کاتژمێرەدا کە لە چادرەکەدا بەسەرم برد هیچ بیرم لەوە نەکردبووەوە. هەنێ لەو شتانەی کە بینی من وەک چیرۆکەکەی ئۆدیب کە هەروە خوێندبوومەوە ژیانم دیاری دەکا، لە عەقڵمدا نەبوو لەو شتانە تێبکەم کە لەسەر شانۆکە بازەکرێ. بەتەنها ئەوە لە عەقڵمدا بوو کە ژنە قستورەکە ببینم. لەبەرەوە ئەو شتانەی ئەو شەوە بەسەرێکی سەرخۆشەوە بینی بوو. من هەوڵ دەدەم باسی بکەم بە لێکدانیان لەگەڵ ئەو لێکۆڵینەوانەی کە کردبووم لە دوای چەندین ساڵ و ئەو شتانەی فێری بووبووم لە خوێندنەوەی کتێبەکانەوە. شانۆی ئەفسانەکانی پەنداری کاری دەکرد بۆ بەردەوامی پێدان بە نەریتی دەستە شانۆیی گەڕۆکی شانۆی خەڵکی شۆڕژگێر کە لە ئەنادۆڵدا لە نێوان ساڵانی ناوەڕاستی 1970کان و کودەتای سەربازی 1980دا هەبوو. بەڵام لە ناو دەقە شانۆیەکاندا بەدەل لە شانۆی دژە سەرمایەداری باسی لە چیرۆکی ئاشقە کۆنەکان، ئەفسانەی نەریتی، داستان، بابەتی ئیسلامی و زۆر چیرۆکی تێدا بوو کە لە بابەتی تەسەووفیەوە دەرهێنرا بوو. هەنێ لەمانە هیچ تێ نەدەگەشتم کە من چوومە ژوورەوە دوو بڕگە شانۆیی بچووکم بینی کە لاسایی ئەو ڕیکلامە تەلەڤیزیۆنیانەیان دەکرد کە زۆر تەماشا دەکران. یەکەم بڕگە مناڵێکی سمێڵداری پانتۆڵ کورد بە دەغیلەکەی دەستیەوە هاتە سەر شانۆ. ڕاپرسی بەنەنە دوو قەت بووە پشت کۆمەکەی کرد. چی لەو پارەیە بکە کە کۆی کردوتەوە؟ نەنەش وابزانم دایکی ژنە قستورەکە بوو. سوعبەتێکی بێئەدەبی کرد وەک گاڵتە پێکردنێک بە ڕیکلامی بانکەکان هەموو تەماشاکارانی خستە پێکەنین. دووەم بڕگە بە تەواوەتی تێنەگەیشتم چونکە ژنە قستورەکە هاتبووە سەر شانۆکە. لەسەر شانۆکە زۆر سیحراوی و دڵلەرزێن بوو. هێڵی ئەستوری کێشا بوو بە دەوری چاوەکانیدا. سوراوی سووریشیدا بوو لە دەم و لێوە خڕ و جوانەکەی. سوراوەکەی سەر لێوەکانی لە ڕووناکی گڵۆپەکاندا دەدرەوشایەوە. لەو کاتەدا پاکەتێک تاییتی گرت بەدەستیەوە و چەند شتێکی وت کە گاڵتە پێکردن بوو بە ڕیکلامە تەلەڤیزیۆنیەکان. تووتی ڕەنگ سەوز و زەردەکەی سەر شانۆکە وەڵامی ئەوی دایەوە. تووتیەکە دەست کرد بوو. ناوەکەی پڕ کراوە بوو، بەڵام لە پشتی شانۆکەوە یەکێک قسەکانی دەکرد وەک بڵێ تووتیەکە بێت. وابزانم ئێرە دوکانی بەقاڵێک بوو. تووتیەکە قسەی خۆشی بۆ ئەو مشتریانە دەکرد کە دەهاتن.
لەبارەی عاشق و پارە و ژیانەوە چەند شتێکی دەوت کە هەموو تەماشاکەرانی دەخستە پێکەنی. بۆ ساتێ وام زانیش نەقشتورەکە سەیری من دەکا، دڵم کەوتە پەلەپەل. پێکەنینەکەی زۆر شیرین بوو، دەستە بچووکەکانی بە خێرایی جوڵەیانە کرد. عاشقی بووم، بە کاریگەری عارەقەکەش بە تەواوەتی تێنە دەگەیشتم کە لەسەر شانۆکە چی ڕوودەدات و چی ڕوو نادات. ئەکتەرەکانی سەر شانۆکە بۆ چەند خولەکێک بێدەنگ دەبن، یەکسەر بە دوایدا بڕگەیەکی تر دەستی پێک دەکردەوە. دوای چەندین ساڵ سەرچاوی هەنێ لەمانم بە گەڕان لەناو کتێب و فلیمەکاندا دۆزیەوە. لە بڕگەیەکدا ئەو پیاوەی کە من وامەزانی باوکیش نەقشتورەکەیە بەلووتێکی درێژی وەک گوێزەرەوە هاتە سەر شانۆکە. لە پێشتا وەم دەزانی پینۆکیۆیە. تێبینی؟ بینۆکیۆ کارکتەری فلیم کارتۆنی ماجیدا، بەڵام پیاوەکە لێدوانێکی درێژی لە شاکارێکەوە خوێندەوە کە من دوای چەندین ساڵ تێگەشتم سیرانۆ دەبرەژارەکە ئەو بڕگە بچووکە واتای ئەوەی دەدا کە جوانی دەرەوە گرنگ نییە، بەڵکو جوانی ناخ و ڕۆح گرنگە. دوای بڕگەیەکی بوون یاخود نەبوونی کتێبی و کاسەسەرێک کە لە هاملێتەوە وەرگیرا بوو، شانۆکارەکان هەمویان پێکەوە گۆرانێکی فۆلکلۆریان وەرد. گۆرانیە فۆلکلۆریەکە لەبارەی ئەوەوە بوو کە عاشق هەڵخەڵەتێنەرە و پارە ڕاستیە. لەو کاتەداش نەقشتورەکە بە شێوەیەکی بەرچاو سەیری دەکردم و دەویست چاوی بخاتە سەر چاوم، لەبەرەوە عەقڵ و هۆشی دەفڕاندم. قسەکانیان و چیرۆکەکانی کە پیشان دەدران، بڕگە شانۆییەکان، ئەو شتانی کە دەوترا بەسەرێکی عاشق و سەرخۆشەوە بەباشی تێنەدەگەیشتم. بەڵام ئەو شتانی کە دەمبینین هەروەک تەماشاکردنیش نەقشتورەکە لە زیهنمدا بۆ هەمیشە جێگیر دەبوون. لەناو ئەو بڕگە شانۆ بچووکانەی بینی من بەتەنها کە سەیری چیرۆکی حەزرەتی ئیبراهیمم کرد تێگەیشت بووم، چونکە چیرۆکی نهێنی پشتەوەی جەژنی قوربان هەم لە قوتابخانە فێریان کردبووین، هەم باوکم جارێکیان بۆی باس کردبووم. ئەو کەسەی کە ڕۆڵی حەزرەتی ئیبراهیمی ئەبینی کە کوڕی نەبوو، ئەو ئەکتەرە بوو کە منی لە دەرگای چادرەکە گەڕاندبووەوە. ئیبراهیم بۆ ماوەیەکی درێژ پاڕایەوە لەخوا کە کوڕێکی بداتێ، دواتریش کوڕێکی بوو. ئەمە بوو کە شوشەیەک بوو لەسەر شانۆکە. ئیتر کوڕەکەی گەورە بوو. حەزرەتی ئیبراهیمیش ئەکتەرە مێرمناڵەکەی واتە کوڕەکەی پاڵخست لەسەر زەوی و چەقۆکەی دەرهێنا و خستیە سەر قوڕگی. لەو کاتەدا لەسەر بە باوکبوون و بە کوڕبوون لەبارەی ملکەچیەوە شتی زۆر واتادار و قوڵی وت. هەموو کەس کاریگەر بوو بەم قسانە. بێدەنگیەکە تێک چوو بە دەرکەوتنیش نەقشتورەکە بە جلوبەرگێکی نوێوە لەگەڵ مەڕێکی دەستکرددا کە لەگەڵی دابوو لەسەر شانۆ. ئێستا ئەو پەریەک بوو، باڵەکانی کە لە کارتۆن دروستکرابوون و ئارایشتەکەی زۆر لێ هاتبوو. منیش لەگەڵ هەموو کەسدا دەستم کرد بە چەپڵە لێدان بووی. کۆتا بڕکە و کاریگەری تریان یەکێک بوو لەو وێنانەی کە هیچ کات بیر ناچێتەوە. کاتێ هێشتا لە سیرکردنی دابووم یەکسەر تێگەیشتم کە بەو شێوەیە دەبێت، بەڵام دووبارە تێنەگەیشتم کە چیرۆکەکە چی بوو. دوو شەڕکەری کۆنی شمشێر بەدەست بە قەڵغانەوە، ماسکەی ئاسن بە سیمایانەوە، جلوبەرگی گوللەبەندی جەنگاوەر لەبەریانە لەسەر شانۆکە دەرکەوتن. شمشێرە پلاستیکەکانیان دەرهێنا و دەستیان کرد بە شەڕ لە بڵنگۆکانەوە. دەنگی قەڵغان و شمشێرە هات. دواتر ڕوبەڕوو تۆزێک گفتوگۆیان کرد. دووبارە دەستیان کردەوە بە شەڕ. وامەزانی ئەکتەرەکانی ناو جلوبەرگە گوللەبەندەکە تورگای و باوکیش نەقشتورەکە بوون. لەو کاتەدا دەستیاندایە قوڕگی یەکتر و سنگ بە سنگ شەڕیان دەکرد. لەسەر زەوی تلانەوە و دواتر جیابوونەوە. منیش جۆش و خرۆش گرتبوومی لەگەڵ تەماشاکەرەکانە. دواتر لە ناکاو جەنگاوەرە پیرەکە بە یەک لێدان جەنگاوەرە گەنجەکەی خست، چوە سەری، بە یەکجار شمشێرەکەی کرد بە دڵی گەنجەکەدا، کوشتی. ئەمانە هەمووی زۆر بە خێرایی ڕوویدا بوو. هەمومان بۆ ساتێک ترساین. بیرمان چوو بووەوە کە شمشێرەکە پلاستیکە و ئەمە شانۆگەریە. بەڵام شەڕکەرە گەنجەکە یەکسەر نەمردبوو. هاوارێکی کرد، شتێ هەبوو کە دەیویست بیڵێ. جەنگاوەرە پیرەکە لە گەنجەکە نزیک بووەوە کە خەریک بوو دەمرد. بە متمانەی ئەوەی کە لە ڕکابەرەکەی بردوتەوە ماسکە ئاسنینەکەی سەر سیمای خۆی لابرد. ئەو پیاوە بوو کە من وام دەزانی باوکیش نەقشتورەکەیە. بازنی مەچەکی گەنجەکەی بینی کە خەریک بوو دەمرد. شڵەژا، هەتا ترسا. دواتر ماسکەکەی دەموچاوی گەنجەکەی لابرد.
تورگای نەبوو ئەکتەرێکی تر بوو بە ئازارەوە سەرسام بوو ئەو شتەی کە هەستی پێدەکرد ئازارێکی زۆر گەورە بوو ئێمەی تەماشاکەر کە تۆزێک پێش ئێستا سەیری لاسایی ریکلامە تەلەڤیزیۆنیەکانمان دەکرد و پێدەکەنین ئێستاش بەڕێزەوە نقم بوو بووین لەناو بێدەنگیدا چونکە ژنە قشتورەکەش بۆ ئەوان دەگریا دواتر جەنگاوەرە پیرەکە دانیشت لەسەر زەوی باوەشی کرد بە گەنجەکەدا کە لە سەرەمەرگدا بوو خستیە باوەشیەوە و دەستی کرد بە گریان چونکە لە ناخەوە دەگریا ئێمەی تەماشاکەرانی شانۆکە تووشی هەستێکی سۆزداری چاوەڕوان نەکراو بووین جەنگاوەرە پیرەکە بە پەشیمانیەوە دەگریا هەستی پەشیمانی گوێزرایەوە بۆ منیش ئەم هەستم لە سینەمادا هیچ نەبینی بوو لە ڕۆمانە وێنەیەکاندا ئەوەندە بە شێوەیەکی بەرچاو بەرجەستە دەبڕێت بەلای منەوە تاکو ئەو ساتەش پەشیمانی شتێک بوو کە تەنها بە وشە دەرببڕدێت کەچی ئێستا تەنها بە سیرکردن هاوبەشی ئازاری پەشیمانی شانۆکە دەکەم ئەوەی کە بینیم وەک بڵێ یادگاریەک بوو کە لەوە پێشتەیدا ژیابێت بوو بیرم چوو بێتەوە کاتێک ژنە قشتورەکە لە دواوە سەیری دوو جەنگاوەرەکەی دەکرد هەستی بە ئازارێکی قوڵ دەکرد ئەویش پەشیمان بوو وەک ئەو کوڕانەی کە دەیانەوێ یەکتری بکوژن زیاتر دەستی کرد بە گریانێکی بە قوڵب بەڵکو کوڕەکانیش وەک ژنە قشتورەکە و ئەوانەی خێزانێک بن لە چادری شانۆکەدا هیچ دەنگێکی تر نەدەبیسترا گریانی ژنە قشتورەکە لە لاوانەوە گۆڕا بۆ شیعر ئەم شیعرە وەک چیرۆکەکە درێژ و دڵتەزێن بوو لە دوایین مۆنۆلۆگە درێژەکەی ژنە قشتورەکەدا گوێم لە باسکردنی دەربارەی کوڕەکان و ئەو شتانەی کە لەگەڵ ئەوانە ژیا بوو بەڕقەوە گوێم لە باسکردنی گێڕانەوەکانی دەگرت دەربارەی ژیان بەڵام مەحاڵ بوو لە تاریکاییەکەدا من بدۆزێتەوە وەک بڵێیت چونکە لەگەڵ ئەودا چاومان نەچوو بۆ سەر چاوی یەکتر ئەو شتانەش تێنە دەگەیشتم کە دەیگێڕانەوە بیرم دەچووەوە هەستم بە ویستێکی زۆر کرد بۆ ئەوەی لێی نزیک بوومەوە قسەی لەگەڵدا بکەم کە قسەکردنە درێژ و چەشنە شعریەکەی ژنە قشتورەکە کۆتایی پێهات شانۆگەریەکەش کۆتایی پێهات تەماشاکەرانیش لە ساتێکدا بڵاو بوونەوە و ڕۆشتن کۆتایی بەشی حەبەها بەشی هەژدەهەم دوای هاتنە دەرەوەم لە چادری شانۆکە قاچەکانم بەرەو دواوە دەڕۆی لەو کاتەدا ژنە قشتورەکەم لە تەنیشت ئەو مێزەوە بینی کە بۆ بلیت فرۆشتن بەکاریان دەهێنا جلوبەرگەکانی سەر شانۆی داکەند بوو کراسی دەرەوەی لەبەردا بوو تەنورەیەکی شینی ئاسمانی لەبەردا بوو بەهۆی عەشقی یەکەمەوە ئەو شتانەی کە لەسەر شانۆکە بینیم و کاریگەری عارەقەکەوە ئەوەندە سەرخۆش بوو بووم لە ئێستادا نەدەژیام لەو ساتەدا خۆمم لە ڕابردوودا یان لەناو ئەو خەیاڵەدا دەبینی کە دروستم کردبوو لەسەر و ئەوەشەوە هەموو شتێک پچڕ بوو وەک یادگاریەکان ژنە قشتورەکە بە پێکەنینەوە وتی شانۆگەریەکەمانت بەدڵ بوو سوپاس بۆ چەپڵەکانە بە پێکەنینە شیرینەکەی بەجەرگ بووم و وتم زۆرم بەدڵ بوو ئێستا دوای چەندین ساڵیش دەمەوێ ناوەکەی بە ئیرەییەوە لە خوێنەرەکانم بشارمەوە بەڵام دەبێ هەموو چیرۆکەکەم بە دروستی بگێڕمەوە چونکە وەک ئەمریکیەکانی ناو فیلمەکان لە پێشدا بەوتنی ناوەکانمان خۆمان بە یەکتری ناسان جێم گوڵجیهان وتم زۆر باش ڕۆڵت دەبینی کاتێک تەماشای شانۆگەریەکەم دەکرد بە ئاگاوە سەیری تۆم دەکرد بۆ ئەوەی پێی بڵێم تۆ زۆرم لە خۆم دەکرد چونکە گەورەتر و پیرتر بوو لەوەی کە من لە دوورەوە بینی بووم حاڵی بیرەکە لە چیدایە وتم هەنێ جاروە ئەزانم کە ئاو هیچ دەرناکەوێ دەمیست بڵێم لە ڕاستیدا بۆ ئەوەی تۆ ببینم لە ئەم گۆران دەمێنمەوە بەڵام لەوانە بوو بەمە پسڵەمیایەتەوە ژنە قسوورەکە وتی دوێنێ وەستاکەشت لە چادرەکەی ئێمە بوو کێ؟ وەستا مەحموو ئەو دڵنیایە کە ئەو دەدۆزێتەوە
ئەوی شانۆکەمان و شانۆگەریەکەمانی بەدڵ بوو. بلیتمان بڕی بۆ ئەو پارەکەشیدا. بە ئیرەیەوە وتم لە ڕاستیدا وەستا مەحموود لە ژیانیدا سەیری شانۆگەری نەکردووە. جارێکیان تۆزێک باسی ئۆدیب و سۆفۆکلیسم بۆ کرد، لێم تووڕە بوو چۆن توانیتان ڕازی بکەن. ڕازەکات شانۆی یۆنانی لە تورکیادا پەسەند ناکرێ. ئایا ژنە قستوورەکە دەیویست ئیرەیی لە وەستا مەحموود بکەم؟ وتم بەڵام ئەو تووڕە دەبێ لەبەر ئەوەی لە شانۆدا کوڕ لەگەڵ دایکیدا دەخەوێ. ژنە قستوورەکە وتی دوێنێ لە کۆتایی شانۆگەریەکەدا کاتێک باوکەکە کوڕەکەی خۆی دەکوژێ هیچ تووڕە نەبوو. چیرۆک و ئەفسانە کۆنەکانی زۆر بەدڵ بوو. تۆ بڵێ دوای شانۆگەریەکە لەگەڵ وەستا مەحموودا یەکتریان بینی بێت و قسەیان کرد بێ؟ هەرچەندم دەکرد باوەڕم نەدەکرد وەستا مەحموود شەو دوای ئەوەی کە من خەوتم وەک ئەو سەربازانەی کە مۆڵەتی ڕۆژی یەکشەمان وەردەگرن چوو بێ بۆ شانۆگەری. وتم لە ڕاستیدا وەستا مەحموود لەگەڵ منا زۆر ڕقا. چاوەکانی لە ئاودۆزینەوە زیاتر هیچی تر نابینێ. نەشی ئەویست بێن بۆ شانۆگەریەکە. ئەگەر بزانێ ئەم شەو هاتووم بۆ ئێرە تووڕە ئەبێنێ. ژنە قستوورەکە وتی خەمە نەبێ من لەگەڵ یا قساکەم. ئەوەندە هەستم بە ئیدەیی کرد بۆ ماوەیەک هیچ قسەم نەکرد. تۆ بڵێ وەستا مەحموود ژنە قستوورەکە بوو بن بە هاوڕێ؟ ژنە قستوورەکە پرسی. وەستاکە زۆر بە فەرمانە زۆر توندا لە ڕاستیدا وەک باوکێک بە خۆشەویستیەوە دەمپارێزێ. هاوڕێیەتیشم ئەکا بەڵام دەیەوێ هەموو فەرمانێکی بەجێ پێنم. بە بەردەوامی دەیەوێ ملکەشی بم. ژنە قستوورەکە بە پێکەنینەوە بە زمانێکی شیرین وتی تۆش ملکەشی بە خۆ بە زۆر نەیکردی بە شاگردت. خێزانەکەتان زۆر بێپارەیە. تۆ بڵێ وەستا مەحموود بە ژنە قستوورەکەی وتبێ کە من کاکێکی بچووکم؟ بڵێ لە نێوان خۆیانە باسییان لە من کردبێ؟ وتم باوکم ئێمەی جێهێشت. ژنە قستوورەکە وتی ئەو کاتە باوکایەتی تۆی نەکردووە. تۆش باوکێکی تر بدۆزەرەوە بۆ خۆت. لەم وڵاتەدا هەموو کەسێک باوکی زۆرە. دەوڵەت باوکە، خوا باوکە، پاشا باوکە، مافیا باوکە. لێرە کەس ناتوانێت بەبێ باوک بژی. ئێستا ژنە قستوورەکەم هەم بە جوانەزانی هەم بە زیرەک. وتم باوکم مارکسی بوو. بۆچی وتبووم مارکسیە؟ کاتێکە گیرا لە لێپرسینەوەدا ئەشکنجادرا. کاتێ مناڵ بووم چەندین ساڵ لە زینداندا بوو. باوکە ناوی چییە؟ ناوی ئاکل چەلیکە. بەڵام دەرمانخانەکەمان ناوی چەلیک نەبوو، ناوی حەیات بوو. ژنە قستوورەکە کەوتە ناو بیرکردنەوەوە. چوە ناو خۆیەوە بۆ ماوەیەکی درێژ قسەی نەکرد. بۆچی مارکسی بوونی باوکم کاری لەو کرد بوو؟ لەوانەشە بە هەڵەدا چووبم. بە تەنها هیلاک بوو. نقم بوو لە بیرکردنەوەدا. منیش باسی ئەوم بۆ کرد کاتێک باوکم لە دەرمانخانەکە خەفەر بوو من خواردنم بۆ بردووە. باسی بازاری بێشکتاشیشم بۆ کرد. بە ئاگاوە گوێی لەو شتانە گرت کە بۆم باس کرد. بەڵام چۆن ئارەزووی ئەوم نەبوو کە باس لە وەستا مەحموود بکەم بەو شێوەیەش ئارەزووی باسکردنی باوکم نەدەکرد. تۆزێ بێدەنگ بووین. بە ئیشارەت پێدانی ئەو بینایی کە چەندین جار لە بەردەمیەوە ڕێم دەکرد سەیری پەنجەرەکەیم دەکرد وتی ئێمە لەگەڵ مێردەکەمدا لێرە دەمێنینەوە. دڵم شکا تووڕە بووم وەک بڵێ هەڵخەڵەتێنابم. بەڵام لەسەر و ئەوەوەی کە سەرخۆشیش بووم بیرم لەوەش دەکردەوە ژنێکی لەو تەمەدەدا کە لە تیپێکی کەم توانای شانۆی سیاسیدا کاتەکە شار بەشار لە تورکیادا دەگەڕێ پێویستە کە هاوسەردار بێ. بۆ لەو پێش بیرم لەمە نەکردبووەوە. شوقەکەی ئێوە کام نهۆمەیە؟ پەنجەرەکانی ئێمە لە کۆڵانەوە نابینێ. ئێمە لە نهۆمی چوونە ژوورەوەدا دەمێنینەوە. ئەویش هینی ماوچیەکی کۆنا کە لە خۆیدا ئەو بانگی کردین بۆ ئۆنگۆرن. تێبینی ماوچی بەواتای سەرکردەی ناوبانگ ماوت سیتۆنگ. دایک و باوکی تورگایش لەسەرەوەن. پەنجەرەکەی ئێمە ڕووی لە باخەکەی پشتەوەیە. تورگای باسی کرد کە لێرەوە دەڕۆی سەیری پەنجەرەکان دەکەی. دەرکەوتنین هێنیەکەم منی شەرمەزار کرد. بەڵام ژنە قستوورەکە کە بە شیرینی پێدەکەنی دەم و لێوە خڕ و جوانەکەی زۆر سەرنجڕاکێش بوو. وتم شەوێکی شاد زۆر شانۆگەریکی خۆش بوو. نەخێر با تاکو ئەویا ڕێبکەین و گەڕینەوە. مەراقی باوکتم هەیە. دەبێ ئەم زانیاریە بدەم بە خوێنەرە مەراقاویەکانم کە دوای چەندین ساڵ چیرۆکەکەم دەخوێننەوە. لەو ساڵانەدا ژنێکی قستووری سەرنجڕاکێشی بە ئارایشت تەمەن سەر و 30 ساڵ بە تەنورەیەکی نیلی جوانەوە بە شانۆکاریش بێ شەو کاتژمێردا ئەگەر بە کوڕێ بڵێ با تۆزێکی تر لە کۆڵانەکانە بگەڕین
بەداخەوە ئەمە بە زۆرێک لە قورآن تەنها واتایەکی دەبوو. بە دڵنیاییەوە من لەو قورآنە نەبوو، خوێندکارێکی ئامادەیی بووم کە نەمدەتوانی عەشقەم ناڵێکەم بشارمەوە. لەسەر و ئەوە شەوە ژنەکە شووی کردبوو. ئێرەیش ناوەڕاستی ئەنادۆڵ نییە، واتە ئاسیا نییە، ڕوومەلی بوو، واتە ئەوروپا بوو. جگە لەوەش ئەخلاقێکی سیاسی چەپڕەوی لەسەرمدا بوو، واتە ئەخلاقی باوکم. کاتێک بیرمان لەوە دەکردەوە بەبێ ئەوەی باس لە هیچ بکەین ڕێدەکەین، بۆ ماوەیەک بەبێ ئەوەی باس لە هیچ بکەین ڕێمان کرد. گۆشە تاریکەکان کەمتر تاریک بوون. ئەستێرە بە ئاسمانی شارۆچکەی ئۆرگۆڕنەوە نەبوو. لە مەیدانی وێزگەکایەکێک پاسگیرەکەی دانابوو، لە تەنیشت هەیکەلەکەی ئەتاتورکەوە. ژنە قسوورەکە وتی هیچ باسی لە سیاسەت دەکرد بۆ تۆ؟ کێ؟ هاوڕێی سیاسیەکانی باوکت هیچە هاتن بۆ ماڵەوە؟ لە خۆیدا باوکم زۆر نەدەکەوتە ماڵەوە. باوکیشم و دایکیشم نەیانەویست من دەستوەردانی سیاسەت بکەم. بۆچی باوکت تۆی نەکرد بە چەپڕە و من دەبم بە نووسەر؟ بە شێوەیەکی سیحراویەوە پێکەنی وتی ئیتر شانۆیە بۆ ئێمە ژەنووسی. ئێستانەش ئەی پەیدا کردبوو، سەرنجڕاکێش بوو، لە هۆش خۆبەر بوو، هەوایەکی جوان هاتوو بە سیمایدا. دەمیست کتێبێک بنووسێت وەک کۆتا مۆنۆلۆگەکەی من، ژیانی منیشی تێدا بێ. بە تەواوەتی ئەو کۆتا مۆنۆلۆگە درێژە تێنەگەیشتم. دەقەکەی هەیە؟ نەخێر، من ئەوانەیەک سەر بە ئیلهام دەڵێم. کاریگەری پێکێک عارەقیشی لەسەرە. بە شێوەی لوودبەرزێکی خوێندکارێکی ئامادەیی گەمژەوە وتم لە ڕاستی دابین لەوە دەکەمەوە کە شانۆ بنووسم. بەڵام لە پێشا ئەبێ کتێبە شانۆیەکان بخوێنمەوە. ئەو کتێبەی کە دەمەوێت یەکەم جار بیخوێنمەوە دەبێ ئۆدیبی پاشا بێ. وێزگەی مەیدانەکە لە شەوی تەمووزدا نامۆ دیار نەبوو، هەروەک یادگاری نووسرا بوو. تاریکی شەو بێدەرامەتی و بێخزمەتیەکەی ئۆنگۆرنی داپۆشی بوو. کاریگەری گڵۆپە کزە پرتەقاڵیەکان بینای وێزگەکە و مەیدانەکەی گۆڕی بوو بە شوێنێکی سەیر کە دەکرا وێنەکەی چاپ بکەیتە سەر کارت. لایتە بەهێزەکانی جێ سەربازیەکەی کە بە هێواشی لە مەیدانەکەدا دەخولایەوە کۆمەڵێک سەگی چەتەی ڕووناک کردەوە. ژنە قستوورەکە وتی ئەمانە بە شوێن ئاژاوەکەران و سەربازی قاچاقدا دەگەڕێن. لەبەر چ هۆیەکە نازانم، بەڵام سەربازەکانی ئێرە زۆر بێئەدەبن. شەمان و یەکشەمان شانۆگەرێکی تایبەت نمایش دەکەن بۆ ئەوان. شەمان و یەکشەمان شانۆگەرێکی تایبەت نمایش دەکەن بۆ ئەوان. ڕێک بە سێکردنی ناوچاومەوە وتی پێویستە پارە پەیدا بکەین. ئێمە شانۆی خەڵکین، شانۆی دەوڵەت نین، موچە لە حکوومەت وەربگرین. خۆی درێژ کرد، چڵەپوشێک لە ئێخەم گیرا بوو لێی کردەوە. هەستم کرد کە جستەی قاچە درێژەکانی و مەمکەکانی زۆر نزیکن. بێ ئەوەی هیچ قسە بکەین گەڕاینەوە. کاتێک لەژێر داربادەمەکاندا بووین، وەک بڵێ چاوەکانیش نەقسوورەکە لە ڕەشەوە گۆڕا بۆ سەوز. لە ناخمدا هەستم بەنە ئاسوودەیەکی زۆرە کرد. ئەپارتمانەکە دەرکەوت کە لە دوایین مانگا هەموو ڕۆژێک چەندین جار سەیری پەنجەرەکانی دەکرد. وتی مێردەکەم دەڵێ لە ڕاستیدا لەو تەمەنەدا باش عارەق دەخواتەوە. باوکی شت دەیخواردەوە؟ بۆ ئەم پرسیارە وەک وەڵامێک سرم جوڵان بەواتای بەڵێ. عەقڵم سەرقاڵی ئەوە بوو کە چکاتێک لەگەڵ مێردەکەیدا لەسەر مێز بووم. چۆن دانیشتبووین؟ ئەمەم بیر نەدەکەوتەوە، بەڵام ناشمەوێت پرسی ئەوەی لێ بکەم. دەمویست دڵشکان و ئەو دانیشتانم بیر بچێتەوە. لەسەر و ئەوە شەوە بیرکردنەوە لەوەی کاتێ بیرەکە تەواو دەبێ ئیتر جارێکی تر ئەو نابینم. ئەم بیرکردنەوەیە هەر لە ئێستاوە وەک مناڵێک ئازاری دەدام. ئەم ئازارە لەوە قورستر بوو کە بیزانیایە بە پەیوەندیەوە سەیری پەنجەرەکانی کراوە کە واژ نەبوو دەکەم. 100 مەتری مابوو بۆ بیناکە. لەژێر داربادەمێکدا وەستاین. یەکەم جار ئەو وەستا یان من وەستام. ئێستاش بیرم ناکەوێتەوە. ئەوم زۆر بە عاقڵ و بە بەزەیی دەزانی. ئەو کاتەی لەسەر شانۆکەوە سەیری ناو چاومی کرد، بۆ نیشانەی بەهێزی و گەشببینی کە من بینیم بە شیرینی و خۆشەویستیەوە بۆم پێکەنی. لەو کاتەی لە شانۆگەریەکەدا سەیری باوکە گریاوەکە و کوڕە جەنگاوەرەکەیم دەکرد، هەستێکی پەشیمانی تێپەڕی بە ناخمدا. وتی ئەم شەو تورگای لە ئیستانبوڵە. ئەگەر تۆش وەک باوکت ئارەزوت لە عارەق هەیە، لە شوشەکەی ئەو پێکێکت دەدەمێ. وتم خۆشنود دەبم، بەو هۆیەوە لەگەڵ مێردەکەت یەکتری ژەناسی. وتی لە خۆیدا تورگای مێردمە. ڕۆژانی پێشوش پێکەوە خواردوتانەتەوە و پێدوتبوو بم کە ژوورەوە بۆ شانۆکە. تۆزێک بێدەنگ بوو بۆ ئەوەی ئەو شتە هەزم بکەم کە بە سەرسامیەوە تێگەشتم. وتی تورگای چونکە لەگەڵ ژنێکدا هاوسەرگیری کردووە کە 7 ساڵ لە خۆی گەورەترا،
هەندێک جار شەرم دەکات و دەیشارێتەوە. وا سەیری مەکە کە گەنجە، زۆر عاقڵە، مێردێکی زۆر باشە. دووبارە دەستمان کردەوە بە ڕۆشتن. منیش بیرم لەوە دەکردەوە لەگەڵ مێردەکەدا لەکوێ دانیشتوین و خواردومانەتەوە. ئەو شەو لەگەڵ تورگای لە چێشتخانەکە عارەقی کلوبتان خواردوەتەوە. لە ماڵەوە نیو شوشەیتریشی لێیە. هاوڕێ ماوچێکۆنەکەم کۆنیاکی خۆماڵیشی هەیە. ئەویش بەم نزیکانە دەگەڕێتەوە. ئیتر ئێمەش دەڕۆین. دواتر بیرت دەکەم کوڕە بچووکەکە. چۆن ئەزانی ئێمە لە خۆیدا ڕۆژەکانی ئێرەمان کۆتایی پێهات؟ منیش دواتر زۆر بیری تۆکەم. لە دەرگای ئەپارتمانەکەدا جەستەمان بە تەواوەتی لە یەک نزیک بوو. ئێستا هەستم دەکرد کە چەند سەرنجڕاکێشە و لە هۆش خۆبەرە. کاتێک کلیلەکانی دەرهێنا و دەرگای دەرەوەی کردەوە وتی سەهۆڵ و نۆکاوی شیلەیە بۆ ئارەقەکەت. وتم پێویست بە نۆکاو ناکە، پەلەمە. هەستێکی وامدایە کە زۆر نامێنمەوە. دەرگاکەی دەرەوە کرایەوە. لە ڕاڕەوێکی تسکی تاریکەوە ڕۆشتین. لە تاریکاییە بێدروستەکەدا گوێم لێبوو لە کۆمەڵە کلیلەکەی دەستیدا بۆ کلیلەکەی تر دەگەڕا. لەو کاتەدا کە چرخەکەی داگیستان لە نێوان سێبەرە تاریکەکانی کە ئاگرەکە دروستی کردبوو کلیلەکەی دۆزیەوە. دەرگاکەی کردەوە و چووە شوقەکەوە. کاتێک گڵۆپەکانی چوونە ژوورەوەی داگیستان ئاوڕی دایەوە بۆ من بە پێکەنینەوە وتی پێویست بە ترس ناکات، سیر بکە، لە تەمەنی دایکتا. کۆتایی بەشی 18. بەشی 19. بۆ یەکەم جار لە ژیاندا ئەو شەوە لەگەڵ ژنێکدا خەوتم. زۆر هەژێنەر و زۆر سەرسوڕهێنەر. لە ساتێکدا هەموو بیرکردنەوەم گۆڕا بەرامبەر بە ژیان و ژنان. لەبارەی خۆمەوە ژنە قستورەکە منی فێری خۆم و فێری دڵخۆشی کردبوو. 33 ساڵ بوو، واتە ئەو ژیانی من ژیا بوو. ڕێک بەبێ کەم و کورتی دوو ئەوەندە ژیا بوو، بەڵام وەک ئەوە وابوو کە دە ئەوەندە ژیا بێ. ئەو جیاوازی تەمەنمان کە هاوڕێکانی قوتابخانە و گەڕەکەکەمان زۆر پەیوەندیدار و حەیرانین و من ئەو ڕۆژە هیچ بیرم لەو خاڵە نەکردەوە. لەو ساتەدا کە ئەو هەستانەم هەبوو بیرم لەوە کردەوە کە باس لە وردەکاریەکانی نەکەم بۆ هیچ کەسێک. لەبەر ئەوەی هاوڕێکانم هەمویان مەراقیان دەبێت و ئەگەر باسی وردەکاریەکان بکەم دەڵێن درۆیە، بەڵام لە خۆیدا وەک چاوەڕوانم دەکرد. جەستەی ژنە قستورەکە زۆر جوان بوو. لە کاتی پێکەوە خەوتندا ئارام، بوێر، هەتا تۆزێکیش بە بێئەدەبی هەڵسوکەوتی دەکرد. ئەو شتەی خۆش دەکرد کە تێیدا ژیا بووم. لەبەر ئەوەی هەم ئارەقەکەی تۆرگایم تەواو کرد، هەم لە کۆتاساتدا پەرداخێکم لە کۆنیاکەکەی ماوچیە کۆنەکەش خواردەوە کە ئیشی تابلۆی ئاگاداری دەکرد و ماڵەکەی وەک شوێنی ئیشک بەکاردەهێنا. کاتێک زۆر دوای نیوە شەو لە ئەنگۆڕن جیا بوومەوە نەم دەتوانی ڕێک بڕۆم بە ڕێگەدا، وەک بڵێ ئەو ساتانی کە ژیا بووم لە ناو خەوێکا بووم و لە دەرەوە دەبینی. دڵخۆشیە زۆرەکەشم وەک بڵێ من نا، بەڵکو یەکێک بیری لێ دەکردەوە کە لە دەرەوە منی دەبینی. کاتێک لە هەورازی مەزارەکە دەچوومە سەرەوە ترسی وەستا مەحموود دایگرتم. لە ناخمدا دەمیست ئەو شتە بە جۆش و شعرەی کە ژیا بووم بیپارێزم لە سەرزەنشتەکانی، جگە لەوەش لەوانە بوو ئیرەییشی پێ ببردمایە. لە دوای مەزارەکە هەتاکو نەفەپۆکەش خەوتبوو کە بە ناوەڕاستی یەکێک لە زەویەکەشدا ڕێم کرد بۆ ئەوەی ڕێگەکە قەتبڕ بکەم. قاچم بەرتەپۆڵکەیە کەوت. لە ناو یاکانە بە نەرمی کەوتم و ئاسمانە پرشنگدارەکەی سەرەوەم بینی. هەموو شتێک دنیا چەند خۆشە. ئەوە تا ئیتر درکم پێکردبوو. پەلە چی بوو؟ بۆچی ئەوەندە لە وەستا مەحموود دەترسام؟ ئەوەی ژنە قستورەکەوتی ڕاست بێ، ئەویش چۆتە ناو چادرە زەردەکە و سێری شانۆگەریەکەی کردووە. هۆکارەکەی هەرچیە بێت ئیرەیی بەمە دەبەم. ئەمیز بیرم بچێتەوە کە دوای شانۆگەریەکە یەکتریان بینیوە و پێکەوە قسەیان کردووە. لەلایەکی تریشەوە لەبەر ئەوەی لەگەڵ ژنێکی وەک ژنە قستورەکەدا خەوتووم تێدەگەشتم کە متمانە بەخۆبوونم زیادی کردووە. هەستم دەکرد دەتوانم هەموو شتێ بکەم. لە بیرەکەدا ئاو نەدۆدۆزرایەوە، بەڵام من پارەکەم وەردەگرت و دەگەڕامەوە. دەچووم بۆ خوانی دەرسخانە. لە تاقیکردنەوەی وەرگرتنی زانکۆدا پلەیەکی باشم دەهێنا. دەبم بەنووسەر. ژیانێکم دەبوو هەروەک ئەو ئەستێرانەی بەرامبەرم بە بێوەستان هەر دەدرەوشایەوە. چارەنووسێکم هەبوو، ڕوون بوو. ئەوم دەبینی و پەسەندم دەکرد. لەوانەشە لەبارەی ژنە قستورەکەوە ڕۆمانێکیشم بنووسیایە. ئەستێرەیەک شا
باسکردنێکی قوڵم بەرامبەر ئەوەی ئەو دنیایی بە چاوەکانم دەمبینی لەگەڵ دنیاکەی ناو سرمدا وەک یەکوان بە هەموو ئاگای یەکمەوە سەرقاڵی ئاسمانی تەمووز بووم. وەک بڵێ ئەگەر ئەوان بخوێنمەوە سیستمی ئەستێرەکان هەموو نهێنیەکانی ژیانی دەدامێ. خۆی لە خۆیدا هەموو شتێ زۆر جوان بوو، هەموو شتێک وەک ئەستێرەکان وابوو. شەویش بە تەواوەتی تێگەیشتم کە دەبم بەنووسەر. بۆ ئەمەش پێویستە مرۆڤ بە تەنها سیر بکە، ببینێ، تێبگا لەو شتێک کە دەیبینێ. بەرامبەر ژنە قستورەکە ناخم پڕ بوو لە سوپاسگوزاری. هەموو شتێک دنیاش لەسرمدا یەکی گرتبوو، هەمووی بوو بە یەک گواتای تەنها. ئەستێرەیەکی تریش کشا، لەوانە بێ ئەو ئەستێرەیە بە تەنها من بینی بێتم. بیرم کردەوە کە من هەم ئەمە هەستێکی خۆش بوو. دەمتوانی وەک گیزە گیری گوڵە ئەستێرەکانیش بژمێرم. من لێرەم 1 2 3 5 7 11 13 17 19 23 29 31. هەستم بە گیاکانە کرد. لەسەر پشتم لە پشتی ملم دابیری دەستلێدانی ژنە قستورەکەم بوو. لە ژووری دانیشتن لەسەر دیوانەکە بەبێ ئەوەی کە گڵۆپەکان هەمووی بکوژێنمینەوە پێکەوە خەوتین. جەستەی ژنە قستورەکە مەمکەزلەکانی و پێستە ڕەنگ مسیەکەی کە ڕووناکیەکە لی دەدا هیچ ون نابێ لە بەرچاوم. ماچەکانی کە بەدەم و لێوە جوانەکەی دەیکرد. بیرمە کە دەستی لە هەموو خاڵێکی جەستەم دەدا. دەمەوێت دووبارە لەگەڵیدا بخەومەوە، بەڵام بە دڵنیاییەوە ئەمە مەحاڵ بوو، چونکە مێردەکەی واتە تورگای سبەینێ لە ئیستانبوڵەوە دەگەڕایەوە. لە شەوانی تەنیایی ئۆنگۆرەندا تورگای لێم نزیک بووبووەوە. بە نیەتێکی پاکەوە هاوڕێیەتی کردبووم، بەڵام من ئەو شەوەی کە ئەو چوو بۆ ئیستانبوڵ بە خەوتنم لەگەڵ ژنە جوانەکەیدا خیانەتم لێ کردبوو. بەسەرە سەرخۆشەکەمەوە گەڕام بۆ بیانووی تاوانەکەم بۆ ئەوەی خۆم بۆ خۆمی بسەلمێنم کە کەسێکی بێمتمانە و خراپ نیم. بە خۆمم وت کاتێک زانیم کە تورگای و ژنە قستورەکە ژنومێردن لە خۆیدا دەمێک بوو کە تیر لە کەوانەکەی دەرچوو بوو. هەم تورگایش هاوڕێی 40 ساڵم نەبوو، سەرجەم 3-4 جار ئەوم بینی بوو. لە خۆیدا شانۆکارە کۆچبەرە بێشوێن و بێنیشتیمانەکان کە سک بادەدەن بۆ سەربازەکان چیرۆکی بێئەدەب دەگێڕنەوە باوەڕیان بە بەهای خێزان نییە. لەوانەیە تورگایش خیانەت لە ژنەکەی بکە بۆی کە لەگەڵ یەکێکی تردا بێ. لەوانەیە سەرکێشیەکانی خۆیان بۆ یەکتریش باس بکەن. لەوانەیە ژنە قستورەکە باس لەو چەند کاتژمێرە بکات بۆ تورگای کە لەگەڵ مندا بەسەری برد. لەوانەشە ئەمەنەکە منی بیر دەچۆوە، کەیفم نەمابوو، کەوتبوومە ناو ئەو پەشیمانی کە هەستم پێکرد. کاتێک سەیری شانۆگەری ناو چادرەکەم دەکرد تێنە دەگەیشتم ئەو شتانەی کە لە ناو شانۆگەریەکەدا سەیرم کردبوون چۆن ئەم هەستانەیان دەدا بە من. هەستێکی ئیرەییشم تێدا بوو بەوەی کە وەستا مەحموش سەیری هەمان شانۆگەری کردبوو. ئەو دوانە ژنە قستورەکە لەگەڵ وەستا مەحموود لە دەرەوەی شانۆکە هیچ یەکتریان بینیوە قسەیان کردبوو. دەنگی قاچەکانم لەسەر گیاوشکەکە نزیک دەبەوە لە چادری بیر هەڵکەنە بەدبەختەکەمان. ئاسمان چەند گەورە و دنیا چەند بێسنوور بوو، بەڵام ئێستا دەچوومە ئەو شوێنە تەسکە و تەنگ دەبووم. وەستا مەحموود خەوت بوو، بە بێدەنگی دەچوومە جێگەکەی خۆمەوە و بانگی کرد. لەکوێ بووی؟ خەوم لێکەوت بوو. منە لەسەر مێزەکە جێهێشت. چووی بۆ شانۆکە؟ نەخێر، کاتژمێر 4. بەیانی لەو گەرمایە بەبێ خەوت چۆن نەتوانی ئیش بکەی؟ وتم بێتاقەت بووم، ئارەقیان دەرخواردام. لە ڕێگەی گەڕانەوەدا زۆر گەرم بوو. لەویادا بە سیرکردنی ئەستێرەکانەوە ڕاکشا بووم. خەو بردمیەوە، وەستا زۆر خەوتم. کوڕم درۆ مەکە، لەگەڵ بیردا سۆبەت ناکرێت، سیر بکە، لەوەدایە ئاو دەرکەوێت. وەڵامم نەدایەوە. وەستا مەحموود چۆ دەرەوە کە لە بۆشایی چادرەکەەوە سەیری ئەستێرەکانمە کرد. وا مەزانی وەستا مەحموود بیر دەچێتەوە و خەوم لێکەوێ، بەڵام بیرم کردەوە. بۆچی پرسی بووی چوون بۆ شانۆکەیانە؟ بڵێ وەستا مەحموود ئیرەی بە من ببە، بە دڵنیاییەوە شانۆکارێکی کلتوری وەک ژنە قستورەکە پەیوەست نابێت بە لاتەیەکی وەک وەستا مەحموود. بەڵام چەپ و ڕاستی ژنە قستورەکەش ڕوون و ئاشکرانیە. لە خۆیدا هەر لەبەر ئەوە بوو کە یەکسەر عاشقی بوو. لە چادرەکە هاتمە دەرەوە و کەوتمە دوای وەستا مەحموود. باوەڕم بە چاوەکانم نەدەکرد، بەڵام بەم شەوە لەم کاتەدا بەرەو ئۆنگۆرەن ڕێی دەکرد. لە ناخمدا هەستم بە ئیرەیەک و ڕقێک دەکرد کە ناتوانرێت تاقی بکرێتەوە. لە ناو شەوە بێسنوورەکەدا بە شەوقدانەوەی ئەستێرەکان سێبەرە تاریکەکەی وەستا مەحموود بە ئەستەم بۆ دەدۆزرایەوە، بەڵام دواتر لە ڕێگەکە جیابەوە. بەرەو ڕووی داگیرزەکەی من ڕێ کرد. کاتێ جگەرەکەی داگیرستان بینیم کە لە ژێر دارەکەدا دانیشتووە، لە ناو گیاکاندا ڕاکشام.
بۆ ماوەیەک چاوەڕێ بووم وەستا مەحموود جگەرەکەی بکێشێ بە تەنها ڕووناکیە پرتەقاڵەکەی سەر جگەرەکەم دەبینی کە دڵنیا بووم لەوەی نەچووە بۆ ئۆنگۆڕن لە پێش ئەودا چوومە چادرەکە خەوتم بەڵام ئەو شەوە کە لە دوورەوە سەیری ئەوم کرد چەندین ساڵ لە بە چاومدا نەڕۆی هەنێ جار لە خەونمدا سێ چاوم هەیە هەم لە دوورەوە سەیری وەستا مەحموود دەکەم هەم حاڵی گەنجێتی خۆم دەکەم لە هەمان کاتدا چاودێری ئەویش دەکەم کۆتایی بەشی 19 بەشی 20 وەک هەموو جارێ بەیانی زوو لەخەو هەستام واتە کاتێک تشکی خۆر وەک شمشێرێکی زەردی درێژ لە بۆشایی چادرەکەەوە دەهاتە ژوورەوە وابزانم بە هەمووی 3 کات ژمێر خەوت بووم بەڵام وا دیار بوو بە باشی پشومدا بوو لەسەر ئەوە شەوە دوای ئەو تاقیکردنەوەی دوێنێ شەوم لەگەڵ ژنە قستورەکەدا هەستم بە هێزێکی باشتر دەکرد لە خۆمدا کاتێک وەستا مەحموود چاکەی دەخواردەوە وتی بە باشی خەوتیت عەقڵە لێرەیە بەڵێ وەستا دەڵێی شێرم هیچ باسی ئەوەمان نەکرد کە شەوێک درەنگ هاتوومەتەوە هەروەک کۆتا 4 ڕۆژ لە پێشدا وەستا مەحموود چووە خوارەوە وەک پەڵە ڕەشێکی بچوو گەبیندا لە خوارەوە بە خاکە نازەکەی سەتڵەکەی پڕ دەکرد کە لەو بچووکتر بوو جارجار هاواری دەکرد ڕای کێشە 25 مەتر لە خوارەوە بوو بەڵام لە دەمی چیمەندۆکەی کە لە بۆری دەچوو وەک بڵێ لە دوورتر بێ دەبیندا بەهۆی تشکی خۆرەوە کە بە شەوارەی خست بووم هەنێ جار لە بنی بیرە چیمەندۆکەدا ئەوم نەدەبینی دەشڵژام بۆ ئەوەی بیبینم سرم زیاتر شۆر دەکردەوە بۆ ناو بیرەکە و دەترسام لەوەی بکەومە خوارەوە ڕاکێشانی سەتڵەپڕەکە بە تەواوەتی ئەستەمبول بوو گوریسەکە بەڕێکی نەدەوەستا کە سەتڵەکە بەرز دەبووەوە بە چەپ و ڕاستا دەجوڵا دەیدا بە دیوارەکەدا وەک بڵێ کەوتبێتە ناو ڕەشەبایەکی نەبینراوەوە لەم جوڵەیە تێدەگەیشتین چونکە من بە تەنها جەنجەڕەکەم بادەدا درکم بەوە نەدەکرد کە سەتڵەکە دووبارە لە خوارەوە دەخولێتەوە وەک ئیسپرینگ ئەو کاتە وەستا مەحموودەوە دەترسا کە شتێ بکەوێ بەسەریدا لە خوارەوە وەک بنەڕێنێ هاواری دەکرد وەستا مەحموود کە لە دەمی بیرەکەوە زیاتر دوور دەکەوتەوە و بچووک دەبووەوە هەم زوو هەم بە تۆنێکی بەرزتر دەستی کردبوو بە هاوار کە سەتڵەکەم دادەبەزاندە خوارەوە چونکە بە خاوی دەجوڵام هاواری دەکرد کە سەتڵەکەم بەتاڵ دەکرد چونکە کاتم پێدەچوو هاواری دەکرد لەبەرەوەی قومەکە تۆزێکی وشکی لێ بەرز دەبووەوە تووڕە دەبوو هاواری دەکرد بە بەردەوامی هەستێکی تاوانباری لە ناخەمدا بوو هاوارەکانی وەستام لە ناو بیرە چیمەندۆکەدا کە دەنگی دەدایەوە لە دەمی بیرەکەوە وەک منگەمنگێکی سیر دەهاتە سەرسەوی بەردەوام بیرم لە ژنە قستورەکە پێکەنینە شیرینەکەی جەستە جوانەکەی پێکەوە خەوتنە بە جۆشەکەی دەکردەوە بیرکردنەوە لەوە زۆر خۆش بوو لە پشووینی وەڕۆدا بەڕاکردن بچم بۆ ئەنگۆرن یەک جار بیبینم چونکە لەسەرەوە بووم لەسەر زەوی شکرم دەکرد بەڵام ئیشەکەم لە گەرماکەدا لە ئیشەکەی وەستا مەحموود قورستر بوو تۆزێک ڕاهاتبووم بە تەنها ئەو جەنجەرە با بدەم کە لەگەڵ عەلیدا بامان دەدا بەڵام هەندێک جار نەمدەتوانی کە سەتڵە پڕەکەم ڕادەکێشایە سەرەوە و دەمخستە سەر تەختەپانەکە ناڕەحەت دەبووم لەو ساتەدا تۆزێ زیاتر بەرزکردنەوەی سەتڵەکە دواتر کە گوریسەکەم شل دەکرد وەک بڵێ یەکسەربەری دەدەمە خوارەوە و بە هێواشی دەمخستە کەنارەکە بۆ سەر تەختەپانەکە بە تەنها زۆر قورس بوو پێشتر ئەم ئیشەمان بە ئاگاوە لەگەڵ عەلیدا پێکەوە دەکرد لەو کاتەدا کەمێ سەتڵەکەم لار دەکردەوە بۆ ئەوەی قولاپەکەی لێ نەبێتەوە هەنێ جار لەسەریەوە قوم گوێچکە ماسی کانزا دەریایەکانی کە بووبوون بە بەرد دەڕژانە خوارەوە دوای چەند سانیەیەک لە بنی بیرەکەوە بۆڵە و هاواری وەستا مەحموود دەهات وەستا مەحموود زۆر باسی کردبوو گوێچکە ماسی و بەردی بچوو ئەگەر زۆر لە بەرزاییەوە بکەونە خوارەوە بە قورسی بریندارت دەکا ئەگەر بەسەری شێفکەوێ دەتکوژێت لەبەر ئەو هۆیە سەتڵەکەی تا دەمەکەی پڕ نەدەکرد ئەمەش دەبووە هۆکاری ئەوەی کە ئیشەکە زیاتر بخایەنێ زۆر ئارەقەم دەکردەوە کاتێک ئەو قومەی کە پڕ بوو لە توێکڵی گوێچکە ماسی ڕەشوو وشک لە سەتڵەکەەوە دەمخستە ناو عەرەبانەکەوە دواتر بەتاڵم دەکردە گۆشەیەکی نوێی زەویەکەوە لە گەڕانەوەدا گوێم لە دەنگە سەرزەنشتکارەکەی وەستا مەحموود بوو لە شێوەی منگەمنگدا بەڵام بە تەواوەتی تێنەدەگەشتم کە چی دەڵێ
وەک بڵێ لە خوارەوە دەنگی قیژەیەکی سکاڵاکەر و تووڕە دەهات کە لە نێوان دەنگی دێوێکی گەورە و جنۆکەیەکدا بێت و دروست کرابێ لەلایەن پیرێکی شامانیەوە. تێبینی شامانی یاخود پیری شامانی ئەو کەسەیە کە باوەڕی پێدەکرێت پەیوەندی لەگەڵ ڕۆحەکان و مرۆڤەکانە دروست دەکات. لەبەرەوەی ئەستەم بوو کە سەتڵەکە ببینم لەسەر زەویە یان تۆزێکی ماوە بگا لە بنی بیرەکەدا کە هێندەی ئەپارتمانێکی دەنهۆمی قوڵ بوو لە چەند مەترێک پێش کۆتادا کە نزیک دەبووەوە جەنجەڵەکەم دەوەستان، قەفڵم دەدا، چاوەڕێم دەکرد، وەستا بانگ بکات و بڵێ تۆزێکی تر. وەستا مەحموو لە بنی بیرەکەدا لە خوارەوە چەند بچووک و چەند بێچارە بوو. کاتژمێرێک بوو دەستم کردبوو بە ئیشکردن، لە پڕدا سرم گێژی خوار، وامەزانیە کەومە ناو بیرەکەوە. پاش کەمێکی تر کە گڵەکەی ناو عارەبانەکەم بەتاڵ کرد وەستام، ڕاکشام لەسەر زەوی، بۆ خولەکێکیش بێت وابزانم خەوم لێکەوت بوو. کە گەڕامەوە لە دەمی بیرەکەوە بۆڵەبۆڵی وەستا مەحموو دەهات، سەتڵە بەتاڵەکەم شۆڕ کردەوە بۆ خوارەوە، بەڵام دەنگە بە سکاڵاکە هیچ نەوەستا. هاوارم کرد بۆ خوارەوە، وتم چییە وەستا؟ ڕام کێشە سەرەوە. چی؟ دەڵێم ڕام کێشە سەرەوە. سەتڵەکە قورس بوو، وابزانم قاچێکیانی خستبووە ناویەوە. قورسترین شت ئەوە بوو کە وەستام ڕاکێشایە سەرەوە. هێزم تێدا نەما بوو کە سرم گێژی خوار، بە هەموو هێزم خۆم هەڵواسی بە جەنجەڕەکەدا. بیرم لەوە دەکردەوە کە وەستا مەحموو واز لە هەڵکەندنی بیرەکە دێنێ، ئازادم دەکات و پارەکەشم دەداتێ. هەرکە پارەکەم وەرگرت لە پێشتا دەچم بۆ لای ژنە قستوورەکە. پێم دەوت کە عاشقت بووم، پێویستە لەگەڵ تۆرگای جیاب بیتەوە و لەگەڵ مندا هاوسەرگیری بکەین. بڵێ دایکم چی بوو تا بۆ ئەم کارە؟ بە دڵنیاییەوە ژنە قستوورەکە دەیوت من لە تەمەنی دایکتام و پێم پێدەکەنی. لەوانەشە لە پشووینی وەڕۆدا لە ژێر دارگێزەکەدا دەخولک بخەوتمایە. لە دواییدا دەچم بۆ لای ژنە قستوورەکە. ئەگەر زۆر هیلاک بیت، هەندێک جار خەوێکی دەخولەکی، هێندەی خەوێکی چەند کاتژمێری هێز دەدا بە مرۆڤ. ئەمەم لە شوێنێک خوێندبووەوە کە سەری وەستا مەحموو لە دەمی بیرەکەوە دەرکەوت، خۆم کۆ کردەوە. ویستم لێی بشارمەوە کە چەند بێهێز بووم. وتی کوڕم ئەمڕۆ زۆر خاویتەتەوە، سیر کە من لێرەدا ئەو دەدۆزمەوە، تاکو ئەم ئاوە دەدۆزینەوە تۆش لە فەرمانی وەستاکەت دەرناچی. دەخی لە بەم ئیشەکە خاو مەکەرەوە. باشە وەستا، سوعبەتت لەگەڵ ناکەم، بە دڵنیاییەوە وەستا. ئەگەر لە شوێنێ شارستانێت هەبێ، لەبەر ئەوەیە کە لەوێ بیری لێ نییە. شارستانێت بەبێ ئاو بیر بەبێ وەستا نابێ. ئەو کەسەی کە ملکەشی وەستاکەی نەبێ، نابێ بە شاگردی بیر هەڵکەن کە ئاومان دۆزیەوە دەوڵەمەند دەبین. وەستا گیان ئەگەر دەوڵەمەندیش نەبین، من هەر لەگەڵ تۆدام. وەستا مەحموو وەک مامۆستایەک فێری کردم کە بە ئاگا بم، چاوێکم کەم بە چوار چاو. کاتێک سەیری ژنە قستوورەکەی دەکرد، لە شانۆگەریەکدا لە عەقڵیدا ئەوە هەبوو ئامۆژگاری من بکە وەک لە خەوێکا بێ گوێم لە قسەکانی وەستایە، بەڵام وەڵامی قسەکانی نادەمەوە. هەست بە بەرپرسیارەتی بەو شێوەیە ناکەم. دووبارە هەڵسوکەوتی ژنە قستوورەکە هاتە بەر چاوم، شەرمم لێ کرد. وەستا مەحموو وتی بڕۆ ئەو کراسە ئارەقاویەت بگۆڕە، ئەبێت تۆ بچیتە خوارەوە، لەوێ ئیشکردن ئاسانترە. باشە وەستا. کۆتایی بەشی 20. بەشی 21. ئیشکردن لە بنی بیرەکەدا ئەوە بوو کە گڵا بۆن پیسە پڕ لە توێکڵی گوێچکە ماسی و کانزا دەریایی و دانماسیاویەکە بە خاکەناز بکەیتە ناو سەتڵەکەوە. واتە وەک ئیشکردن زۆر لەسەرەوە ئاسانتر بوو. بەڵام قورساریەکەی ئەوە نەبوو کە قومەکە هەڵبکەنیت و سەتڵەکە پڕکەی بینێریتە سەرەوە. قورساریەکە ئەوە بوو کە لەوێدا 25 مەتر لە ژێرەوە لە قوڵاییدا بمێنیتەوە. هەرو کاتەی دەچوومە خوارەوە دەترسام قاچێکم لە ناو سەتڵەکەدایە. بە هەردوو دەستم گوریسەکەم بە توندی دەگرت و کە نزیک بوومەوە لە بنی بیرەکە تا دەڕۆی تاریکتر دەبوو. لە دیوارە شیمەنتۆیەکەدا درز و تەقیوی کورت دەردەکەوتن. تۆڕی جاڵجاڵۆکە و پەڵەی سەیرم دەبینی. سەیری مارمێرکەیەکی شڵەژاوم کرد کە ڕای دەکرد بۆ سەرەوە و بۆ خوارەوە، وەک بڵێ دنیای ژێرزەوی ئێمەی ئاگادار دەکردەوە، چونکە بۆریەکی چیمەنتۆمان کردبوو بە دڵیدا. لە ئانوساتێکا لەوانە بووبوومە لەرزەیەک ڕوو بدا. لێرەدا لە ژێر زەویدا تا هەمیشە بە نێژراوی بمامایەتەوە. هەنێ جار گوێم لە دەنگێکی خنکاوی سەیر بوو کە لە ژێر زەویەوە دەهات. وەستا مەحموو کە سەتڵە بۆشەکەی شۆڕ دەکردەوە بۆ خوارەوە، هاواری دەکرد هات. کە سرم هەڵدەبڕی و سەیری سەرەوەم دەکرد، دەمی بیرەکە ئەوەندە دوور و بچووک دەبینرا دەترسام. یەکسەر دەمیست بچمە سەرەوە،
چونکە وەستا مەحمووش پەلەی بوو یەکسەر سەتڵەکەم بە خاکەناس پڕ دەکردەوە و هاوارم دەکرد ڕایکێشا چونکە وەستا مەحموو لە من بەهێزتر بوو بە خێرایی جەنجەڕەکەی بادەدا و سەتڵەکەی ڕادەکێشایە سەرەوە بە ئاگاوە دەیخاتە کەنارەکە و بەتاڵی دەکاتە ناو عەرەبانەکەوە دواتر یەکسەر شۆڕی دەکردەوە بۆ خوارەوە بۆ من هەموو ئەم کاتانەم تەماشا دەکرد بەبێ جوڵەکردن لە شوێنی خۆمدا بە بەردەوامی بە سیرکردنم لە خوارەوە بۆ سەرەوە ئەگەر وەستا مەحموود لە سەرەوە ببینایە واتە لێرەدا لەژێر زەویدا بە تەنهانین کە وەستان دەچوە کەنارەکە بۆ ئەوەی سەتڵەکە بەتاڵ بکە لە دەمی بیرەکەوە پارچەیەک ئاسمانی خڕی بچووک دەردەکەوت چەند شینێکی جوان بوو لەوە چوو کە بە پێچەوانەوە سەیری دووربینە کردبێ زۆر دوور بوو بەڵام جوان بوو تا وەستا مەحموود دووبارە لە دەمی بیرەکەوە دەردەکەوت تا سەتڵەکەی شۆڕ دەکردەوە بۆ خوارەوە لە شوێنی خۆم هیچ نەدەجوڵام سەیری ئاسمانەکەی نوکی دووربینەکەم دەکرد زۆر دواتر کە وەستا مەحموودم دووبارە بینی لەسەرەوە وەک مێلوورەیەک بە بچووکی دەبینرا ئاسوودە بوو دواتر سەتڵەکە دەهات دەمخستە سەر زەوی هاوارم دەکرد بۆ سەرەوە باشە کە سێبەرە بچووکەکەی وەستا مەحموود دەبوو کاتێک گڵ و قومی ناو عەرەبانەکەی دەبر بۆ بەتاڵکردن ترسێگە کەوتە دڵمەوە ئەگەر لەسەرەوە قاچی لە شتێ بگیرێت و تووشی کێشەیەک ببێ یان بۆ ئەوەی تربێتی من بدات پێم بچەژێ بۆ ماوەیەک خۆی دەرنەخات لە دەمی بیرەکەدا ئەگەر وەستا مەحموود ئەوە بزانێت کە ئەو شەوە لەگەڵ ژنە قستوورەکەدا بووم دەویست سزام بدا بە 12 خاکەناس سەتڵەکە پڕ دەکەم بەو جۆشەوە بە پاش بەرەو بنی زەوی تۆزێکم هەڵدەکەن بەڵام لە ماوەیەکی کەمدا بەهۆی تاریکی بیرەکە و تۆزەوە چاوم هیچ شتێکی نەدەبینی بنی بیرەکە تاریکتر دەبوو گڵە قوماویەکە زۆر سپی و نەرم بوو دیار بوو لێرەدا ئەو دەرنەدەکەوت لێرەدا بە خۆڕایی دەترسام بە خۆڕایی کاتمانە کۆشت لە دوای هاتنە دەرەوەم لەم بیرە دەچووم بۆ بینینی ژنە قستوورەکە لە ئۆن گۆران ئەو منی خۆشەویست هیچ گرنگ نەبوو تورگای چی دەڵێت هەموو شتێکم لە تورگای دەگەیان لەوانەیە لێم بدات تۆ بڵێ ژنە قستوورەکە لە ناوەڕاستی ڕۆژدا ئەگەر منی لە بەرامبەریدا ببینایە چی کردایە دوای ئەوەی ترسەکەمم بەم شێوەیە هێور کردەوە و 3 سەتڵم دەمژمارد پڕ کرد دووناردمە سەرەوە دووبارە تووشی شڵەژان بووم وەستا مەحموود ڕەنگتر دەهاتە دەمی بیرەکە لە ژێر زەویەوە دەنگەدەنگە هات هاوارم کرد بۆ سەرەوە وتم وەستا ئاسمانە شینەکە هێندەی گەورەیی پارەیەکی ئاسن بوو وەستا مەحموود لەکوێ بوو بە هەموو هێزم دەستم کرد بە هاوارکردن لە کۆتاییدا وەستا لە دەمی بیرەکەوە دەرکەوت بانگم کرد وتم وەستا ئیتر من ڕاکێشە سەرەوە بەڵام وەڵامی نەدایەوە چوو بۆ لای جەنجەڕەکە و سەتڵە پڕەکەی ڕاکێشایە سەرەوە گوێی لە من نەبوو کە سەتڵەکەی بە هێواشی بەرز دەبەوە بۆ سەرەوە بەردەوام سەیری سەرەوەم دەکرد کاتێک سەتڵەکە گەیشتە سەرەوە وەستا مەحموود دووبارە لە دەمی بیرەکەدا دەرکەوت چەند دوور بوو بە هەموو هێزم هاوارم کرد بەڵام دەنگم هەر وەکو دەنگی ناو خەو هیچ نەگەشتە ئەو دوایەوەی قورسایی ناو سەتڵەکەی بەتاڵ کرد دەستکی جەنجەڕەکەی گرت و سەتڵە بەتاڵەکەی شۆڕ کردەوە بۆ خوارەوە تۆزێکی تریش هاوارم کرد بەڵام گوێی لە من نەبوو کاتێکی زۆر ڕۆشت کە بەرگەی نەدەگیرا بیرم دەکردەوە ئێستا وەستا مەحموود لەسەرەوە عەرەبانەکە دەبات بۆ زەویە بەتاڵەکە ئێستا هەڵی دەگێڕێتەوە و قومەکەی ناوی دەڕژێ ئێستا دەگەڕێتەوە ئێستا دەبێ هاتبێتەوە بەڵام وەستا مەحموود نەدەهات لەوانە شە لە کەنارێکدا جگەرە کێشێ دووبارە کە وەستا مەحموود لەسەرەوە دەرکەوت بە هەموو هێزم هاوارم کرد بەڵام ئەو وەک بڵێ گوێی لە هیچ شتێ نەبوو بێ هەڵسوکەوتی دەکرد یەکسەر بڕیارمدا قاچێکم خستە ناو سەتڵە بەتاڵەکەوە کە گوریسەکەم گرت بانگم کرد وتم ڕایکێشە کاتێ وەستا مەحموود جەنجەڕەکەی بە هێواشی بادەدا و منی ڕاکێشایە سەر زەوی کەمێ دەلەرزین بەڵام دڵخۆش بووم زۆر شکور کە پێم نایە سەر تەختەکەی سەرەوە وتی چی بوو وەستا ئیتر من ناچمە خوارەوە من بڕیاری ئەوە دەدەم وتم وەستا گیان بەڵێ تۆ بڕیار دەدەی ئافرین ئەگەر لە یەکەم ڕۆژەوە بۆ شێوەیە هەڵسوکەوتت بکردایە لەوانە بوو ئەمڕۆ ئەومان بدۆزیایەتەوە وەستا گیان من یەکەم ڕۆژ تازە و نەشارەزا بووم بەڵام نەدۆزینەوەی ئاو تاوانی منە بە بەرزکردنەوەی برۆیەکی دەیویست نیشانەیەکی گومان بدات بە سیمای بینیم کە قسەکانمی بەدڵ نەبوو وەستا گیان تۆم بیر ناچێتەوە تا کۆتایی ژیانم ئیشکردن لەگەڵ تۆدا بۆ من بوو بە قوتابخانەی ژیان بەڵام ئیتر باواز لەم بیرە بێنین دەپاڕێمەوە لێت دەستم بدەرێ با ماچی بکەم وەستا مەحموود دەستی درێژ نەکرد دەخیلت بەم جارێکی تر باسی دەسەڵگرتن مەکە
تا ئاو نەدۆزینەوە. باشە؟ باش. دەی ئێستا وەستاکەت دابگرە خوارەوە. هێشتا بۆ پشووی نیوەڕۆ کاتژمێرێک زیاتری ماوە. ئەمڕۆ پشوویەکی درێژ دەدەین. تۆ لە ژێر دارگێزەکەدا ڕابکشێ، بە جوانی بخەوە، ئیسراحەت کە. وەستا گیانخوات لێ ڕازی بێ. دەی ئەوە بابدە، با بچمە خوارەوە. جەنجەڕەکەم بادا. وەستام هێواش هێواش چووە ناو بیرەکەوە و لە چاوت بوو. بە خێرایی سەتڵەکە بەتاڵ دەکەم. گوێ لە دەنگی وەستا دەگرم کە لە خوارەوە دێت. هەموو هێزی خۆم بەکار دەهێنم بۆ ئەوەی جەنجەڕەکەم با بدەم. وەک لافاو ئارەقە بەجەستەمدا دەهاتە خوارێ. جاجارێک بەڕاکردن دەچووم بۆ چادرەکە. لە شوشەکەدا ئاوم دەخواردەوە. جارێکیش کە قومەکەم ڕشت و لە ناویدا سەرێکی ماسی دەرکەوت کە بوو بە بەرد سەیرم کرد و هێواش بوومەوە. کە دواکەوتم دووبارە بۆڵە بۆڵەکەی وەستا مەحموو نەبنی بیرەکەوە دەهات. لەو ساتانەی کە ناڕەحەت دەبووم و هێزم تێدا نەدەما لە بەرچاومدا خەیاڵی مەمکەکانی ژنە قشتورەکە و ڕەنگی پێستیم زیندوو دەکردەوە. پەپولەیەکی سپی خاڵزەردی مەراقاوی بەجوڵە هێمن و بە نەشئەکەیەوە لە نێوان پوشەکانەوە بە تەنیشت چاردەکەماندا بە بەردەمی جەنجەڕەکەمانە بەسەر بیرەکەدا ڕۆشت و بەردەوام بوو لە ڕێگەی خۆی. ئایا ئەمە ئیشارەتی بۆچی کرد؟ هەموو بەیانیەک لە دەوروبەری کاتژمێر 11:30 کە شەمەنەفەری گەشتیاری بە هێواشی بە ئاراستەی ئەستەمبوڵ ئەدرنا بەرەو ئەوروپا تێدەپەڕی بیرم دێتەوە هەموو جارێک کە ئەمەم دەبینی ئیشارەتی ئەوەی پێدەدام کە کۆتایی هەموو شتێ باش دەبێت. تێبینین ئەدرنا شارێکە لە تورکیا لە نزیک سنووری یۆنان بولگاریاوە. کاتژمێرێک دوای ئەم شەمەنەفەرە ئەم جارەیان بە تێپەڕبوونی شەمەنەفەری گەشتیاری بە ئاراستەی ئەدرنا ئیستانبول لە دەوروبەری کاتژمێر 12:30 پشووی نیوەڕۆی دەدا بە گوێچکەماندا. بیرم دەکردەوە لە پشووی نیوەڕۆدا بەڕاکردن دەچم بۆ ئۆنگۆرن. ژنە قستورەکە دەبینم. دەمویست پرسیاری وەستا مەحموودیش بکەم لێی. بۆ ئەوەی جەنجەڕەکە نەگەڕێتەوە بۆ دواوە قفڵمدا. دەستکی سەتڵەکەم گرت کە لە دەمی بیرەکەدا بوو. ویستم بیخەمە کەنارەکەوە. دووبارە گوێم لە هاواری وەستا مەحموود بوو لە خوارەوە. دەستەکانم لە خۆیانەوە بە هونەرەوە و بە هێواشی سەتڵەکەیان بەلادا خوار کردەوە بۆ ئەوەی لەسەر تەختەپانەکە دایبنێن. لەو کاتەدا قولاپەکەی بە سەتڵە پڕەکەوە بوو. ترازا دەرچوو. سەتڵەکە کەوتە خوارەوە بۆ ناو بیرەکە. یەک چرکە وەستام. دواتر یەکسەر هاوارم کرد وەستا. پێش یەک چرکە وەستا مەحموود هاواری بەسەر مندا دەکرد، بەڵام لەو ساتەدا بێدەنگ بوو. لە خوارەوە هاواری ئازارێکی قوڵ هات. دواتر هەموو لایەک نقم بوو لە ناو بێدەنگیدا. هیچ کاتێک ئەو هاوارم بیر نەدەچووەوە. گەڕامە دواوە. لە بیرەکەوە دەنگ نەدەهات. نزیک نەدەبوومەوە. لە دەمی بیرەکە و سەیری خوارەوەم نەدەکرد. لەوانەشە هاوار نەبوو بێ وەستا مەحموود بە تەنها جنێویدا بێ. ئێستا هەموو دنیا بێدەنگ بوو. وەک دەمی بیرەکە قاچەکانم دەلەرزین. بڕیارم نەدەدا کەچی بکەم. زەردەواڵەیەکی گەورە لە پێشدا بە دەوری جەنجەڕەکەدا خولایەوە. دواتر چووە ناو دەمی بیرەکەوە. سەیری خوارەوەی کرد و لە ناکاو ون بوو. ڕام کرد بۆ چادرەکە. کراس و پانتۆڵە ئارەقاویەکەمم گۆڕی کە هەستم بە لەرزینی جەستەڕوتەکەم کرد. تۆزێ گریان، بەڵام یەکسەر بێدەنگ بووم. ئەگەر لە لای ژنە قستورەکە بیش لەرزیمایە شەرمم نەدەکرد. ئەو لێم تێدەگەشت و یارمەتی دەدام. لەوانەیە تورگاش یارمەتی بدامایە. لەوانەیە لە سەربازگەکەوە لە شارەوانیەوە یارمەتی دەریان پێنایە. لەوانەیە تیمی ئاگرکوژێنەرەوە بهاتایە. بەقەت بەرکردن لە ناوەڕاستی کێڵگەکانەوە ڕام دەکرد بۆ ئۆنگۆرن کە بە تەنیشت گوڵە ئەستێرەکانی ناو پوشە زەردەکاندا دەڕۆیشتم بێدەنگ دەبوون. تۆزێک دەچوومە سەر ڕێگەکە و دواتر دووبارە بۆ قەت بەرکردن دەچوومەوە ناو کێڵگەکان. بە درێژایی مەزارەکە کە لە هەورازەکەەوە دەهاتمە خوارەوە بە هەستێکی خۆڕسکی سەیرەوە سەیری دواوەم کرد. لە دوورەوە بە ئاراستەی ئیستانبول هەوری ڕەشی بارانم بینی. وەستا مەحموود بریندار بووە. ئەگەر خوێنی لێبڕوا پێویست بوو یەکسەر یارمەتی بگاتێ، بەڵام نەمدەزانی داوای ئەم یارمەتیە لە کێ بکەم. کە چوومە شارۆچکەکە یەکسەر چوون بۆ ئەو بینایی کە ژنە قستورەکە و تۆرگای تێدا نیشتەجێ بوون. دەرگای شوقەکەی دواوەی نهۆمی ژنە قستورەکە نا ژنێکی تر کردیەوە. وابزانم ئەمە ژنی ماوچیە تابلۆ ئاگاداری دروستکەرەکە بوو. بەبێ ئەوەی من هێشتا پرسیارێ بکەم وتی ئەوان ڕۆشتن. دەرگای ئەو ماڵە یەکسەر داخرا بەڕوومدا کە لە ژیانمدا بۆ یەکەم جار لەگەڵ خۆشەویستەکەم داخەوتبووم تێیدا. لە مەیدانەکەەوە ڕێم کرد. ناو قاوەخانەی ڕوومەلی بۆش بوو. لە پۆستەخانەکە سەربازێکی زۆری لێبوو. تەلەفۆنیانە کرد. زۆر لادەیم بینی لە شۆستەکاندا لە دێکانی دەوروبەرەوە هاتبوون کە شەوانە لە کۆڵانەکانە من نەمدەبینین. چادری ئەفسانەکانی پەنداری لەژێ خۆی نەبوو.
لە پێشدا هیچ شتێکم نەبینی کە نیشانی بدا کە تا دوێنێ لەوێدا شانۆیەکی چادری لێبووە. دواتر پارچەی بلیتەکان و مێخەکانم بینی کە چادرەکەی بە زەویەوە بەستبووەوە. ئیتر ئەوە تا ڕۆشتبوون. بەبێ ئەوەی بزانم چیەکەم بەڕاکردن لە ئۆنگۆرەن ڕۆشتم. تا دەڕۆی سێری ئاسمانە بە هەوردا پۆشراوەکەم دەکرد. ڕاکردن وەستان وەک بڵێ بۆ ئەوەی واتایەک بدەم بەو. بەڵام من نا جەستە و دەمارەکانم دەیکەن. ئارەقا فیچقەی دەکرد لە ناو چاوانم و ملمەوە بە وێنەی ئاو. لە هەورازی مەزارەکەدا کە شەوانە بە هەوایەکی فێنک درەختەکانی دەجوڵاندەوە ئێستا ئەوەندە گەرم بوو دەدوت دۆزەخە. لە نێوان بەردی مەزارەکاندا مەڕی دڵخۆشم بینی کە گیایان دەخوارد. کە گەشتمە تەختاییەکە لە جیاتی ڕابکەم دەستم کرد بە ڕێکردن. ئەو شتانەی کە دەمکرد لەو نیو کاتژمێرەی لە پێشمەوە بوو زۆر باش دەمزانی کە هەموو ژیانم دیاری دەکا. بەڵام بڕیارم نەدەدا کە چی بکەم. نەم دەتوانی زۆر بیر لەوە بکەمەوە کە ئایا وەستا مەحموو بورا بووەوە یاخود بریندار بوو یان مردبوو. لەوانەشە بەهۆی گەرمازۆرەکەی تەمووزەوە بێ. خۆڕ ڕێک لەسەر سەرم بوو. پشتی ملم و لوتی دەسووتاندم کە کۆتا قەتبڕەکەم کرد. لە پێشدا گوێم لە خشەخشیکی سەڵێک بوو. بە شڵەژاوی لە ناو پوشەکانەوە دەیویست لەسەر ڕێگەکە دوور بکەوێتەوە. دواتریش خۆی بینی. ئەگەر بچوایەتە چەپ یان ڕاستی ئەو ڕێگە بچووکەی کە من و وەستا مەحموو بە ڕۆشتن کردبوومان لە ناو پوشەکاندا ون دەبوو. بەڵام ئەقلی بەمە نەدەشکا. وەک چارەنووسێک ئەو ڕێگەی هەڵبژاردبوو کە من بۆی دەچووم. بە شڵەژاوی دەیویست ڕابکە. منیش هەمان شتم دەکرد. تۆڵی بۆ ئەوەی لە چارەنووسم ڕابکەم بە ڕێگەیەکی هەڵەدا بە خۆڕایی ڕێبکەم. کیسەڵەکە کە منی بینی خۆی کرد بە ناو تۆکڵەکەیدا. منیش بە ناسکی لە دوولاوە گرتم و لە کەنارەکەدا لە ناو پوشەکاندا بەرمدا. لە سەردەمی منداڵیمدا هەنێ لە مناڵەکانی بێشکتاش کیسەڵەکانیان دەخستە سەر پشت بە وشکردنەوەیان لەبەر خۆرەکە دەیان کوشتن. کاتێک بە خێرایی لە بیرەکە نزیک دەبوومەوە هەناسەدانە بە دەنگەکەم هێواش کردەوە. زۆر دەمیزگوێم لە دەنگ و نرکەی وەستا مەحموو بێ. خەیاڵم لەوە دەکردەوە کە ئەمە یەکێکە لەو شتە ئاساییانەی کە لە کۆتا یەکەم مانگدا ژیا بووین. وەک بڵێ سەفلەکە نەخزاوە و نەکەوتۆتە خوارەوە. وەستا مەحموو هیچی لێ نەهاتبوو کە من شوشەکەم دەنا بەدەمەوە و ئاوم دەخواردەوە. بۆڵە بۆڵە تووڕەکەی وەستا مەحموو لە خوارەوە دەهات. بەڵام لە دەمی بیرەکەدا هیچ دەنگێک نەبوو. بە تەنها دەنگی گوڵە ئەستێرەکانە هات. بێدەنگی لە ڕۆحما هەستی پەشیمانی خەبەر دەکردەوە. دوومان مێرکەم بینی ڕاکەڕاک کەیان بوو. لەسەر جەنجەڕەکە هەنگاوێکی ترم بەرەو دەمی بیرەکەدا. بەڵام ترسام. نەمتوانی زیاتر نزیک بمەوە و سەیری خوارەوە بکەم. وەک بڵێ کوێرە بووم ئەگەر سەیرم کردایە. لە خۆیدا نەم دەتوانی بە تەنها بچمە ناو بیرەکەوە. پێویست بوو کە کەسی سێیە من شۆڕ بکاتەوە بۆ خوارەوە. بۆیە ڕام کردبوو بۆ لای ژنە قستوورەکە لە ئۆنگۆرەن. بەڵام بەبێ ئەوەی هەواڵ بدەم بە کەس گەڕابوومەوە. نەم دەزانی ئەمەم بۆ کردووە. لەوانەیە بیرم لەوە کردوێتەوە کە کەسم بۆ نادۆزرێتەوە. بەڕاکردن یەکسەر گەڕانەوەم بۆ لای وەستا ئەو دڵخۆش دەکا. لەوانەشە بڕیارم دابێ کە تاوانەکەم گەڕانەوەی نییە و وەستا مەحموو مردووە. پاڕامەوە وتم خوایە بەزەیت پێم دابێتەوە. ئەوایە چیم کردایە؟ کە گەڕامەوە چادرەکە دووبارە دەستم کردەوە بە گریان. لە کۆتامانگە هەموو ئەو شتانەی کە لەگەڵ وەستا مەحموودا هاوبەشیمان کردبوو ئێستا ئازارێکی بەرگەنەگیراوی دەدامێ. قۆری چایەکە ئەو ڕۆژنامەیە کە 100 جار خوێندبوومەوە نعلە شینەنی لێلاستیکەکانی وەستام کە سەرەکەی قایش بوو. قایشی ئەو پانتۆڵەی کە وەستا لە پێی دەکرد کاتێک دەچوو بۆ شارۆچکەکە کاتژمێرە زەنگەکەی وەستام. دەستم خۆی لە خۆیەوە دەستی کرد بە کۆکردنەوەی کەلوپەلەکانم. سێ خولێکی نەخایان هەموو شتەکانم خستە ناو باوڵە کۆنەکەمەوە لەگەڵ پێڵاوە لاستیکەکانیش کە هیچ لە پێم نەکردبوو. ئەگەر لێرە بمێنمەوە بەلایانی کەمەوە من دەگرن. لەبەر بێ ئاگابوونم بوومەتە هۆی مردن. داواکەم چەندین ساڵ دەخایەنێ. خولی خوێندن، زانکۆم هەموو ژیانم دەفۆتێ. کاتێک من لە زیندانی منداڵانە ئەبم دایکم لە خەم و پەژارەدا دەمرد. لەخوا پاڕامەوە کە وەستا مەحموو بژێنێ. دووبارە نزیک بوومەوە لە دەمی بیرەکە بۆ ئەوەی گوێم لە دەنگی و نرکەنرکی بێ. بەڵام هیچ دەنگ و کرچەیەک لە بیرەکەوە نەهات. تەنها 15 خولەکی مابوو. شەمە نەفەرەکەی کاتژمێر 12:30 تێپەڕێت بە ئاراستەی ئەدەرنە ئیستانبول. لە چادرەکە چوومە دەرەوە. باوڵە کۆنەکەی باوکم بەدەستمەوە. بەبێ ئەوەی سەیری دوامەوە بکەم لە گەرماکەدا دەستم کرد بەڕاکردن. چوون بۆ ئۆنگۆرەن. ئەگەر سەیری دوام بکردایە
دەمزانی کە دووبارە فرمێسک لە چاوەکانمەوە دێتە خوارەوە. لەگەڵ ئەوەشدا هەورە تاریکەکان چوو بۆ نەو شارۆچکەکەوە، هەموو شتێک داپۆشرا بوو بە ڕەنگێکی مۆری ترسناکدا. ناو بینای وێزگەکە پڕبوو لە لادێیی، هاتبوون بۆ بازار. لە نێوان سەبەتە گوێنی پاکەت و لادێیەکان و سەربازەکانەوە تێپەڕ بووم. چاوەڕێی شەمەنەفەرەکەم دەکرد. وا پلانم کرد کە سواری ڤارگۆنەکە بووم، لە دەستی چەپا لە تەنیش پەنجەرەیەکدا دانیشم تا شەمەنەفەرەکە لە چوار ڕێیانەکە پێش دەکاتەوە. من بۆ کۆتاجار سەیری وەستا مەحموو ئەو شوێنە دەکەم کە بیرەکەمان لێ هەڵدەکەن. یەک مانگ و بیرم لەمە دەکردەوە کە گەڕامەوە بۆ ئیستانبول ئەمە دەکەم. بەڵام لەو ڕۆژەی خەیاڵەکەمدا لەبەر ئەوەی لە بیرەکەدا ئاو دەرچوو بوو، بەخشیش و دیاریەکانی کاکهاریشم پێدەبوو کە دەیداینێ. تا شەمەنەفەرەکە هات بە ئاگاوە سەیری هەموو ئەو کەسانم کرد کە دەهاتنە ناو بینایی وێزگەکەوە، بەڵام زۆر جەنجاڵ بوو. لەوانەیەش نەقش سوورەکە و تیپی شانۆکە بەم شەمەنەفەرە بگەڕێنەوە بۆ ئیستانبول. لە کۆتاییدا شەمەنەفەرەکەی کە درەنگ هات خۆی کرد بە وێزگەکەدا. بۆ کۆتاجار سەیری وێزگەکە و شارۆچکەی ئۆنگۆرەنم کرد و بە شڵەژاوی گەڕامەوە. سواری شەمەنەفەرەکە بووم. کاتێک لە ڤارگۆنەکەدا دانیشتبووم، چونکە گوێڕایەڵی وەستا مەحموودم کردبوو، لە ناخمدا هەستم بە شانازی دەکرد، بەڵام هەستم بە تاوانبارێکی بێسنووریش دەکرد. کۆتایی بەشی 21، کۆتایی بەشی یەکەمی ئەم کتێبەیە گوێگری ئازیز، واتە بەشی یەکەممان بە هەر هەموو 21 بەشەکەیەوە تەواو کرد.